لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی. ناوی کتێب قەڵای سپی، نووسینی ئۆرهان پاموک، وەرگێڕانی لە تورکیەوە بەکر شوانی، بڵاوکراوەی ئاراز ژمارە 798، چاپی یەکەم 2008. ئەم پەرتووکە لە 191 لاپەڕا پێکاتوە. خوێندنەوەی خێڵان محەممەد، کارە هونەریەکان ڕووناک ڕەفیق. ژیاننامەی ئۆرهان پاموک لە ساڵی 1952 لە ئەستەمبول لەدایک بووە، لە خێزانێکی هاوشێوەی خێزەکانی ناو ڕۆمانەکانی جەودەتبەگ و کوڕەکانی و کتێبی ڕەش، لە نیشانتاشی کە بە شەرشارێکی دەوڵەمەند و بە ڕۆژئاوای بووی ئەستەمبوڵە پێی گەیشتووە، وەک خۆشی لە کتێبی ئۆتۆبۆگرافی ئەستەمبولدا باسی کردووە. لە منداڵیەوە تا تەمەنی 22 ساڵی خۆیداوەتە نیگارکێشان و پێیوا بووە لە داهاتوودا دەبێت بە نیگارکێش. قۆناغی ئامادەیی لە قوتابخانەی ڕۆبێرت کۆڵێج ئەمریکی لە ئەستەمبول خوێندووە. دوای 3 ساڵ خوێندنی نیگارکێشی و بیناسازی لە زانکۆی تەکنۆلۆژی ئەستەمبول تێدەگات ناتوانێت ببێ بە بیناساز و نیگارکێش، بۆیە دەست لە خوێندن هەڵدەگرێ. لە زانکۆی ئەستەمبول دەست بە خوێندنی ڕۆژنامەوانی دەکات. پاموک لە تەمەنی 23 ساڵیەوە بڕیار دەدات ببێ بە ڕۆمانووس، دەست لە هەموو شتێکی تر هەڵدەگرێ، خۆی دەخسێنێتە سوچی ماڵە و دەست بە نووسین دەکات. ڕۆمانی یەکەمی جەودەتبەگ و کوڕەکانی لە ساڵی 1982 بڵاوکرایەوە. ئەم ڕۆمانە خەڵاتی ئۆرهان کەمال و خەڵاتی ڕۆمانی ڕۆژنامەی میلەتی وەرگرت. ساڵی دواتر پاموک ڕۆمانی ماڵی کپی خستە بازاڕەوە. ئەم ڕۆمانە پاش وەرگێڕانی بۆ زمانی فەڕەنسی لە ساڵی 1991 دا خەڵاتێکی گەورەی پێبەخشرا. ڕۆمانی قەڵای سپی کە چیرۆکی ناکۆکی و دۆستایەتی نێوان کۆیلەیەکی ڤینیسیایی و زانایەکی وەسمانی دەگەڕێتەوە و نووسەر لە ساڵی 1985 دا بە چاپی گەیاندووە. پاژەوەی لە ساڵی 1990 دا بۆ زمانی ئینگلیزی و چەند زمانێکی تری ڕۆژئاوایی وەرگێڕرا. یەکەم ڕۆمان بوو کە ناوبانگێکی پامۆکی گەیاندا ئاستی نێودەوڵەتی. لە ساڵی 1985 دا خۆی و هاوسەرەکەی چوونە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ماوەی 3 ساڵ لە زانکۆی کۆلۆمبیا لە نیویۆرک وەک زانای میوان کاری کرد. لەوێ بەشێکی زۆری ڕۆمانی کتێبی ڕەشی نووسیەوە. نووسەر لەو ڕۆمانەدا لە ڕێی پارێزەرێکەوە کە بە دوای هاوسەرە ونبۆکەیدا دەگەڕێ باسی کوچەکانی ئەستەمبول، ڕابردووی شار، پێکاتە و ڕایەڵەکانیمان بۆ دەگێڕێتەوە. کتێبی ڕەش لە ساڵی 1990 دا لە تورکیا بڵاو کرایەوە و دوای وەرگێڕانی بۆ زمانی فەڕەنسی خەڵاتێکی بەناوبانگی وەرگرت. کتێبی ڕەش ئەزموونێکی ئەوتۆیە کە باس و خواسی زۆری هەڵگرتووە و ناوبانگی پاموکی زیاتر بە تورکیا و بە جیهاندا بڵاو کردەوە. ڕۆمانی ژیانی نوێ کە لە ساڵی 1994 دا بڵاو کرایەوە و بە سەرهاتی فێرخوازێکی زانکۆ دەگێڕێتەوە کە کەوکۆتە ژێرکاریگەری کتێبێکی جادو ئامێزەوە. یەکێک بوو لەو ڕۆمانانەی پاموک کە ژمارەیەکی پێوانەیی لە فرۆشتندا تۆمار کرد. نووسەر لە ساڵی 1998 دا ڕۆمانی ناوی منسوورەی بڵاو کردەوە. ئەم ڕۆمانە کە چیرۆکی نیگارکێشەکانی عوسمانی و ئێرانی و جیهانی ڕۆژئاوامان بۆ دەگێڕێتەوە لە ساڵی 2002 دا لە فەڕەنسا و لە ئیتالیا و لە ساڵی 2003 دا لە ئێران خەڵاتی بەناوبانگی وەرگرتووە. پاموک لە ناوەڕاستی ساڵانی 90 سەدەی ڕابردوودا دەستی دایە وتارنووسین و لە بوارەکانی مافی مرۆز و ئازادی بیرروڕا دەربڕین. کەوتە ڕەخنەگرتن لە دەوڵەتی تورکیا، بەڵام خۆی زۆر بە سیاسەتەوە سەرقاڵ نەکرد. گوڵبژێرێکی لەو تارادەبی و کولتوریەکانی بۆ ڕۆژنامە و کۆوارە ناوخۆیەکانی دەرەکیەکان کۆ کردەوە و لە ساڵی 1999 لە دووتۆی کتێبێک بە ناوی ڕەنگەکانی تر بە چاپی گەیاند. لە ساڵی 2002 دا ڕۆمانی بەفری بڵاو کردەوە کە خۆی بە یەکەمین و دوایەمین ڕۆمانی سیاسی دادەنێ. نووسەر بەم ڕۆمانە کە ڕووداوەکان لە شاری قارس دەقەومێن و ئیسلامی سیاسی، سوپا، لایست و تند و تیژی و ناکۆکیەکانی نێوان نەتەوە پەرستەکانی تورک و کورد دەخاتە بەرچاوان. شێوازێکی نوێی نووسینی ڕۆمانی سیاسی تاقی کردەوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە ساڵی 2004 دا ڕۆمانی بەفری لە ئاستی جیهاندا خستە ڕیزی باشترین دەکتێبی ساڵەوە. ئەستەمبول کتێبێکی تری ئۆرهان پاموکە کە ساڵی 2003 چاپکراوە. نووسەر لەو کتێبەدا بیرەوەریەکانی خۆی تا تەمەنی 22 ساڵی دەگێڕێتەوە. ئەو کتێبە شێعر ئامێزەی نووسەر کە بە وێنەی ئەلبومی تایبەتی نووسەر و
وێنە نیگارکێشانی بیانی و ناوخۆیی ڕازاوەتەوە پۆڵەنکردنی کارێکی دژوارە. بە زمانی کوردی و بە کوردستانەوە بەرهەمەکانی ئۆرهان پاموک بە زیاتر لە 50 زمان و لە 100 هێندە وڵاتی جیهاندا خوێندراوەتەوە. پاموک لە ساڵی 2005دا خەڵاتی ئاشتی کۆبەندی وەشانخانەکانی ئەڵمانیای وەرگرت کە بە دیاریترین خەڵاتی بواری کولتوری ئەڵمانیا دادەنرێ. لە ساڵی 1950ەوە دابەش دەکرێت. خەڵاتێکی بەناوبانگ کە ساڵانە لە فەڕەنسا بە باشترین ڕۆمانی بیانی دەبەخشرێ لە ساڵی 2005دا بە ڕۆمانی بەفردرا. نووسەر لە هەمان ساڵدا خەڵاتێکی بەناوبانگی وەرگرت کە لە شاری دارمشتادی ئەڵمانیا هەر 3 ساڵ جارێک بە کەسایەتی خاوەنبیری ئازاد و هەڵوێستی بوارانە دەدرێ. گۆڤاری تایم لە ساڵی 2006دا ئۆرهان پاموکی وەگیەکێک لە 100 کەسایەتی کاریگەری ساڵ هەڵبژارد. ڕۆمانی بەفر لە هەمان ساڵدا خەڵاتێکی بەناوبانگی پێدرا. پاموک ئەندامی شانازی ئەمریکان ئەکادیمیا ئۆف ئارتس ئەند لێتەرسی ئەمریکیە و تا ئێستا لە زانکۆکانی تلیبۆرک و بەرلین لە ئەڵمانیا و ئەستانبول لە تورکیا دکتۆرای شانازی پێدراوە. نووسەر لە ساڵی 2006دا خەڵاتی نۆبڵی ئەدەبیاتی وەرگرت و بوو بە دووەم لاوترین کەس لە مێژووی وەرگرتنی بەخشینی ئەو خەڵاتەدا. پێشەکی لاپەڕە 11 ئەم دەستنووسەم لە ساڵی 1982 لەناو پاشماوەی ئەرشیفی سەربەقایمقامەتی گەبزەدا کە کردومە بەخوو هەموو هاوینێک هەفتەیەک سەروبنی دەکەم دۆزیەوە. دەستنووسەکە لە بنی سندوقێکی تۆزاوی پڕ لە فەرمان، بەڵگەی تاپۆ، تۆماری دادگە و دەفتەری فەرمیدا بوو. لەبەرەوەی بەرگێکی بە نەخش و نیگاری زەریفی تێگیرا بوو بە دەستنووسێک کە بۆ خوێندنەوە دەشیا. نووسرا بوو لەناو بەڵگەنامە زەرد هەڵگەراوەکانی دەوڵەتدا بریسک و باسکی بوو دەدرەوشایەوە. لەجێدا سەرنجی منی ڕاکێشا. پێم وابوو دەستێکی نامۆ وەک ئەوەی مەبەستی بوو بێ لە ڕادەی واقوڕماویم بباتە سەرێ، سەردێرێکی لە لاپەڕەی یەکەمی کتێبەکەدا نووسی بوو، زرکوڕی لێفە دوور. هیچ سەردێڕێکی تریشی بەسەرەوە نەبوو. دەستێکی منداڵکارانە لە پەراوێز و بۆشایی لاپەڕەکاندا وێنەی مرۆگەلی سەربچووکی وای کێشا بوو کە هەمویان جلوبەرگی پڕ لە قۆبچەیان پۆشی بوو. یەکسەر و بە زەوقێکی زۆرەوە کتێبەکەم خوێندەوە. زۆر دڵم تێیچوو، بەڵام لەبەر ئەوەی لەوە تەمبەڵتر بووم بتوانم بەنووسین دانەیەکی لەبەر بگرمەوە بۆ قۆستنەوەی متمانە و فەرمانبەرەکەی ئەوێ کە لە سۆنگەی ڕێزلێگرتنمەوە چاودێری نەدەکردم. لە چاوتروکرانێکدا کتێبەکەم لەو زوڵخانەی کە تەنانەت قایمقامیشی لاو بە ئەشریف ناوی نەدەبرد دزی و خستمە بنی جانتاکەمەوە. ڕۆژانی سەرەتا جگە لە خوێندنەوە لەسەر یەکی کتێبەکە نەمدەزانی چیتر بکەم. بەهۆی ئەوەی هێشتا لە مێژوو بەگومان بووم ویستم لە بری بەهای زانستی و کولتوری و ئانترۆپۆلۆجی یان مێژووی و کتێبەکە زیاتر بایەخ بە بەسەرهاتەکەی ناوی بدەم. ئەمەش منی بەرەولای چیرۆگنووسەکە خۆی ڕادەکێشا. لەبەرەوەی خۆم و هاوڕێکانم ناچار بووین زانکۆ بەجێبهێڵین. گەڕابوومەوە سەرکاری ئەنسکلۆپیدیای کە پیشەی باپیرم بوو. لەو سەروبەندەدا بوو بە خەیاڵم داهات پاراگرافێک دەربارەی نووسەری کتێبەکە لە ئەنسکلۆپیدیای ناوداراندا کە خۆم سەرپەرشتی بەشی مێژووەکەیم دەکرد دابنرێ. بەو جۆرە و کاتانەی کە دوای کاری ئەنسکلۆپیدیا و خواردنەوە بۆم دەمایەوە بەم کارم بەخشی. پاش گەڕانەوەم بۆ سەرچاوە بنەڕەتیەکانی سەردەمی نووسینی کتێبەکە دەست بەجێ بۆم دەرکەوت هەندێک لە ڕووداوەکانی ناو بەسەرهاتەکە ڕەنگدانەوەی ڕاستیەکانین. بۆ نمونە لە ماوەی 5 ساڵ فەرمانڕەوایی باشوەزیر کۆپڕوو لوودا لە ئەستانبول ئاگرێکی گەورە کەوتۆتەوە، بەڵام هیچ بەڵگەیەک نەبوو بۆ نەخۆشێکی شایانی باز. بە تایبەتیش بڵاوبوونەوەی پەتایەکی لەو جۆرەی لە کتێبەکەدا باسی لێوە کراوە. ناوی بڕێک لە وەزیرەکانی سەردەم بەهەڵە نووسرابوون، هەندێکیشیان جێگۆڕکێ بە ناوەکانیان کرابوو، تەنانەت بەشێکیشیان گۆڕابوون. ناوی گەورەی ئەستێرە ناسیش لەگەڵ ئەو ناوانەدا لە تۆمارەکانی کۆشکدا هەبوون. یەکێکیان نەدەگرتەوە، بەڵام بەهۆی ئەوەی پێم وابوو ئەم خاڵە پایەیەکی گرنگی لە کتێبەکەدا هەیە لەسەری ڕاوەستام. لەلایەکی دی زانیاریەکانمان لەبارەی مێژووەوە بە شێوەیەکی گشتی ڕووداوەکانی ناو کتێبەکەی پشڕاست کردەوە. بگرە لە هەندێک لە وردەکاریە بچووکەکانیشدا ئەو ڕاستیان بینی. کوژرانی حسێن ئەفەندی گەورەی ئەستێرە ناسان و ڕاوەکەروێشکی سوڵتان محەممەدی چوارەم لە کۆشتی میراخۆر لەگەڵ هەمان شێوازی گێڕانەوەی نایمەدا یەک دەگرێتەوە. ئەوەشم بە خەیاڵدا هات نووسەر کە پێدەچێت زۆر حەز لە خوێندەوە و خەیاڵ ئافراندن بوو بێ.
ئەو جۆرە سەرچاوانە و چەند کتێبێکی تریشی بۆ بەسەرهاتەکەی بەدەست هێنابێ و لەوانەیە بڕێکشتی لێوەرگرت بن. هەرچەندە نووسەر دەڵێ ئەولیا چەلەبی ناسیوە، بەڵام پێدەچێت تەنها کتێبەکانی خوێندوێتەوە. وای بۆ چووم لەوانەیە وەک لە نمونەکانی تریشدا دەمێنرێ پێچەوانەی ئەمەش ڕاست بێ. هەوڵمدا لە گەڕان بە دوای شوێنەواری نووسەری چیرۆکەکەمدا بێئومێد نەبم، بەڵام ئەنجامی بە دووەداگەڕان و لێکۆڵینەوەکانم لە کتێبەکانی ئەستەمبوڵ زۆربەی ئومێدەکانمی دایە دەم ئاوەوە، نە لە کتێبخانەکانی کۆشکی تۆپقایی و نە لە کتێبەکانی تر هیچ کەم لەو لێکۆڵینەوە و کتێبانم بۆ نەدۆزرایەوە کە لە ماوەی نێوان ساڵانی 1652 بۆ 1680دا بۆ سوڵتان محەممەدی چوارەم نووسراون. تەنیا یەک سەرەداوم کەوتە دەست، خۆشنووسی چەپەوانە کە لە بەسەرهاتەکەدا ناوی هاتووە، لەو کتێبانەدا پاشماوەی تری هەبوو. ماوەیەک دوای ئەم کارە کەوتم، بەڵام ئیدی بێزار بووبووم. لە زانکۆکانی ئیتالیاوە کە بەنامە دەمگرت بوونەوە وەڵامی ئومێد لێبڕاوم بۆ داهاتەوە، بە پشبەستن بە ناوی نووسەر کە لە کتێبەکە خۆیەوە دەردەچێ، بەڵام لەسەری نەنووسراوە. دەستم کرد بە گەڕان بە گۆڕستانەکانی گەبزە و جەنەت حیسارە و ئوێس کوێداردا، بەڵام سەرکەوتوو نەبووم. بەو جۆرە دەستم لە گەڕان بە دوای شوێن پێدا هەڵگرت و بە پشبەستن بە ناوەڕۆکی بەسەرهاتەکە پاراگرافەکەم بۆ ئەنسیکلۆپیدیاکە نووسی. وەک بە ترسەوە پێشبینیم کردبوو ئەو پاراگرافەیان چاپ نەکرد، بەڵام نەک لەبەر نەبوونی بەڵگەی زانستی، بەڵکو لەبەرەوەی کەسی باسکراو لە کتێبەکەدا زۆر ناسراو نەبوو. لەوانەیە لەم سۆنگەیە بوو بێ کە زیاتر شەیدای بەسەرهاتەکە بوو، تەنانەت ماوەیەک بیرم کردەوە دەست لە کار بکێشمەوە، بەڵام کارەکەم و هاوڕێکانم خۆشدەویست. بەو جۆرە ماوەیەک تووشی هەر کەسێک بووم بەسەرهاتەکەم بۆ گێڕایەوە، بەڵام وەک کەسێک نا کە دۆزی بێتمیەوە، بگرە جۆری کەسێک کە خۆی نووسی بێتی، بۆی بتوانم سەرنجی زیاتر ڕابکێشم بۆ سەری. ئاماژەم بۆ بەهای سمبولی کتێبەکە دەکرد و دەمگوت باز لە ڕاستیەکانی ئەم سەردەمەمان دەکات و لە میانەی ئەم بەسەرهاتەوە لە ڕۆژگاری ئەمڕۆمان تێدەگەین و شتی تر لەو بابەتە. هەرە زیاتر لاوانی سەوداسەری بابەتگەلی وەک سیاسەت و تند و تیژی دیموکراسی بایەخیان بەم قسانمدا، بەڵام ئەوانیش وەک هاوڕێیانی سەرمێزی خواردنەوەم پاش ماوەیەکی کورت بەسەرهاتەکەمیان لەبیر کرد. پرۆفیسۆرێکی هاوڕێم کە لەسەر پێ داگرتنی من چاوێکی بەلاپەڕەکانی داگێڕا دەستنووسەکەی بۆم گەڕاندەوە و گوتی لە ماڵە لە تەختە دروستکراوەکانی کۆڵانەکانی پشتەوەی ئەستەمبوڵدا بەدەیان 1000 دانە لەم جۆرە دەستنووسانە هەن کە لێوان لێون لە بەسەرهاتی لەو جۆرە کە ئەگەر دانیشتوانی ئەو ماڵانە لەسەر دۆڵابی بەرد هەڵیان نەگرتایە لە ترسیەوەی کە پێیان وایە قورعانە، ئەوە پەڕەپەڕە بۆ گەرمکردنی سۆپاکانیان دەیاندڕی. بەو جۆرە بەهاندانی کچێکی چاویلکە لە چاو کە جگەرەی لە دەست نەدەکەوتە خوارەوە بڕیارمدا کتێبەکە کە هێشتا پەیتا دەمخوێندەوە چاپ و بڵاو بکەمەوە. خوێنەرانم بۆیان ڕوون دەبێتەوە لە گواستنەوەی کتێبەکە بۆ سەر زمانی تورکی هاوچەرخ. پێڕەویم لە هیچ شێوازێکی تایبەت نەکردووە. دەستنووسەکەم لەسەر مێزێک دانابوو، دوای ئەوەی 2-3 ڕستەم لێ خوێندەوە. دەچوومە بەردەم مێزێکی تر لە ژوورێکی دی کە کاغەزەکانمی لەسەر بوو، ئەوەی لە خەیاڵمدا دەما هەوڵم دەدا بە وشە و دەستەواژەی ئەم ڕۆژگارە بینوسمەوە. خۆم ناوی کتێبەکەم دانەنا، بەڵکو ئەو دەستگای وەشان نەداینە کە بە بڵاوکراوەکەم ڕازی بوو. ئەوانەی پێشکەشکردنەکەی سەرەتا ئەم کتێبەت دەخوێندنەوە لەوانەیە بپرسن داخۆ ئەم شێوازە واتایەکی تایبەتی هەیە. بینینی شتەکان وەک ئەوەی هەمویان پەیوەندیان پێکەوە هەبێ پێم وابێ یەکێکە لە نەخۆشیەکانی ئەم سەردەما. منیش لەبەر ئەوەی تووشی هەمان نەخۆشی بووم ئەم بەسەرهاتە بڵاو دەکەمەوە. یەکەم لاپەڕە 16 لە ڤینیسیاوە بەناو ناپۆلی دەچوین کاتێک کەشتیەکانی تورک ڕێیان پێمان بڕی. هەموو کەشتیەکانی ئێمە بەسەریەکەوە سێدانە بوون، بەڵام هینەکانی ئەوان کە لە ناو تەموموژەکەدا سەریان دەردەهێنا هێندە زۆر بوون، ئەو سەریان دیار نەبوو. لەپڕ ترس و شڵەزان باڵی بەسەر کەشتیەکانماندا کێشا. سەوڵ لێدەرەکانمان کە زۆربیان تورک و مەغریبی بوون هاواری خۆشیان لێبەرز بووە. دەمارەکانی مێشکیان گرژ بوونەوە. کەشتیەکەی ئێمەش وەک 2 دانەکەی دی بەرە وشکایی ڕوو لە ڕۆژ ئاوا کرد، بەڵام نەمانتوانی بە خێرایی ئەواندا بگەڕین. هەرچۆنێک بێ کاپتنی کەشتیەکەمان لە ترس ئازاردان لە کاتی بەدیلگرتندا دەستوری نەدا کۆی لە سەوڵ لێدەرەکان قایمتر قامچی ڕێژ بکرێن.
ساڵانی دواتر زۆر بیرم لێکردەوە و بۆم دەرکەوت کە ژیانم لە سۆنگەی ترسی و کاپتنەوە بە تەواوەتی گۆڕا. ئێستاش پێم وایە تەنانەت ئەگەر کاپتنەکەمان نەکوشتبایە ژێرکاریگەری ئەو ترسە کورتخایەنەوە ئەوە ڕەوتی ژیانی من لەو ساتەدا هەردەگۆڕا. زۆربەی خەڵک دەزانن هیچ شتێک پێشتر لە ژیاندا یەکلایی نەکراوەتەوە و هەموو بەسەرهاتەکان لە ڕاستیدا زنجیرەی کۆمەڵە ڕێکەوتنێکن. سەرباریەوە تەنانەت ئەوانەی پێیان بەم ڕاستیەش بردووە کاتێک لە قۆناغێکی ژیاندا ئاوەڕ بۆ دواوە دەدەنەوە، هەریەکێک لەو ڕووداوانەی کە وەک ڕێکەوت بەسەریان هاتووە بە چارەنووسێکی حەتمی دادەنین. منیش بە قۆناغێکی لەو جۆرەدا تێپەڕیم. ئێستا شێوەی کەشتیە تورکیەکانی دەرچوو لە تەموو مژەکەوە وەک دەرمایی دێنمە بەرزەینی خۆم و بەدەم نووسینەوەی کتێبەکەمەوە لەسەر مێزێکی کۆن وای بۆ دەچم کاتیەوە هاتووە بەسەرهاتی خۆم لە نوکەوە تا کۆتایی بگێڕمەوە. کاتێک کاپتنەکەمان بینی وا دوو کەشتیەکەی تر بەنێو کەشتیە تورکەکاندا هەڵهاتن و خۆیان لە تەموو مژەکەدا ون کرد. ئومێدێکی بەبەردا هاتەوە لەژێر پاڵە پەستۆی ئێمەشدا زاتی دایە بەرخۆی و توانی دیلەکان بجوڵێنێ. بەڵام زۆر دواکەوتبووین جگە لەوەش دیلەکان کەوینی ئازادی بەخڕۆشی هێنابوون بە زۆری قامچیش گوێڕاڵی فەرمان نەدەبوون. زیاد لە دە کەشتی تورێک بە شێوەی ڕەنگاوڕەنگی خۆیانەوە دیواری تەماوەڕسەکەرەکەیان شەق کرد و بەجارێک بەرەو ڕوومان هاتن. کاپتنەکەمان ئەمجارە پێم وابێ بە مەبەستی بەزاندنی دوژمنە بگرە بۆ زاڵبوون بەسەر ترس و شەرمی خۆیدا بڕیاریدا شەڕ بکات. دەستوریدا قامچی وەشێنەکان بێبەزەیانە بکەونە وێزەی دیلەکان و تۆپەکانیش ئاگر بدرێن. بەڵام ئەم ئارەزووی شەڕا کە درەنگڕی گرت بە زویش کوژایە و خامۆش بوو. لەلاوە کەوتینە بەرهێرشێکی چڕ. ئەگەر دەست بەجێ خۆمان بەدەستەوە نەدایە کەشتیەکەمان نقم دەبوو. بۆیە بڕیارماندا ئاڵای خۆ بەدەستەوەدان بەرز بکەینەوە. لە کاتێکدا لە دەریایمان چاوەڕێی کەشتیە تورکەکانمان دەکرد. دابەزیمە خوارەوە بۆ کابینەکەی خۆم، هەروەک ئەوەی چاوەڕێی هاتنی چەند دۆستێکم بکەم، نەک کۆمەڵێک دوژمن کە سەر تاپای ژیانم دەگۆڕن. دەستێکم بە شتومەکەکاندا هێنا و ڕێکم خستنەوە. سندوقە بچووکەکەم کردەوە و داماوانە دەستم بەناو کتێبەکانمدا گێڕا. لە کاتێکدا لاپەڕەکانی کتێبێکم هەڵدەدایەوە کە لە فرۆلەنسا پوڵێکی زۆرم پێدا بوو، فرمێسک ڕژایە چاوەکانم. بانکردن و دەنگی هەنگاوە شڵەژانەکان و گاڵەگاڵی دەرەوەی کابینەکە دەگەیشتە بەگوێم. گەمێک دواتر بە خەیاڵم داهات لە کتێبەکەی بەردەستم دوور بکەومەوە، بەڵام وام نەکرد. بگرە دەمویست بیر لە نووسراوی سەر لاپەڕەکانی بکەمەوە، وەک بڵێ هەموو ڕابردووم کە نەمدەویست لە دەستی بدەم لە نێوبیر و ڕستە و هاوکێشەی کتێبەکەدا بێ. بە منجەمنج و وەک کەسێک تکاو نزا بکات کەوتمە خوێندنەوەی ئەو دێڕانەی کەوتنە بەرچاوم. دەمویست هەموو کتێبەکە لە هەزری خۆمدا هەڵبکۆڵم بۆ ئەوەی کاتێک ئەوان هاتن من لە داهاتوودا بیر لەوان و ڕەفتارەکانیان نەکەمەوە، بگرە بتوانم ڕەنگەکانی ڕابردووم جۆری وشە خۆشەویستەکانی کتێبەکە کە بە ئەڤینەوە لەبەرم کردبوو بێتەوە یادم. ئەو سەردەما من مرۆڤێکی تر بووم کە دایک و دەستگیران و دۆستەکان بە ناوێکی دی بانگیان دەکرد. هێشتا ئەو کەسە کە هەر خۆم بووم یاخود ئێستا پێم وایە خۆم بووم، جاروبەر لە خەودا دەبینم و کاتێکیش هۆشیار دەبمەوە دەبینم جەشتەم نیشتۆتە سەر ئەو مرۆڤە کە بیر لە ڕەنگە لاوازەکان، ڕەنگی خەیاڵی وڵاتە هەرگیز دەبینراوەکان، ئاژەڵە ئەفسوناییەکان و ڕەنگی خەیاڵی چەکە لاقڵ بەدەرەکان دەکاتەوە. ئەو کاتە تەمەنی 23 ساڵ بوو. لە فرۆلەنسا و ڤینیسیا زانست و هونەری خوێندبوو. باوەڕی یابوو لە گەردوونناسی، بیرکاری، فیزیا و نیگارکێشیدا شارەزایە. بێگومان زۆر بەخۆی دەنازی و زۆربەی شتە ئەنجام دراوەکانی پێشخۆی هەرس کردبوو. دەمی لە هەمویانەوە دەژەند. هیچ گومانی نەبوو لەوەی کە باشتریشی لەدەستدێ، بێوێ نەبوو. دەیزانی لە هەمووان ژیرتر و داهێنەرترا، بە کورتی لاوێکی ئاسایی بوو. هەرجارێک پێویست دەکات ڕابردوویەک بۆ خۆم دابتاشم، ناتوانم بڕوا بە خۆم بێنم. من هەمان ئەو لاوەم کە لەگەڵ خۆشەویستەکەیدا دەربارەی ئەڤینی خۆی و نەخشەکانی و جیهان و زانست دەدوا و زۆر بە شتێکی ئاسایی دەزانی. ئەڤیندارەکەی پێی سەرسان بێ. بەڵام بەوە دڵی خۆمم دەدایەوە ڕۆژێک لە ڕۆژان چەند کەسێک کە بە پشووی درێژەوە ئەم نووسینانەم تا کۆتایی دەخوێنەوە تێدەگەن ئەو لاوە من نەبووم. لەوانەشە خوێنەرانی پشوو درێژ ڕۆژێک لە ڕۆژان وەک ئێستای من بیر لەوە بکەنەوە چیرۆکی ئەو گەنجەی کە بەدەم خوێندنەوەی کتێبە خۆشەویستەکانیەوە لە ژیان دوورکەوتەوە، ڕۆژێک لەو شوێنەوە کە لێی ڕاوەستا بووم دەست پێ دەکاتەوە.
کاتێک مەلەوانەکان پێیان نایە سەر کەشتێکەمان کتێبەکەم نایەوە سندوقەکە و چوومە دەرەوە. لەسەر کەشتێکە ڕۆژی حەشر بوو. هەمووانیان لە دەرەوە کۆ کردبووەوە و ڕوت و قوتیان دەکردنەوە. لەپڕ بیرم چوو بۆەوەی پەشێویەک بقۆزمەوە و خۆم هەڵدەمە ئاوی دەریاکەوە، بەڵام بیرم کردەوە لەوانەیە لە دواوە بەرتیرم بدەن یان بمگرن و دەست بەجێ بمکوژن. جگەلەوەش نەمدەزانی چەند لە وشکاییەوە دوورین، سەرەتا خۆم لە من نەگەیاند. کۆی لە موسڵمانەکان ڕزگار بوو، لە کۆت و پەیوەند هاواری خۆشیان لێبەرز دەبەوە. هەندێکیشیان یەکسەر دەستیان کردبوو بە تۆڵەسەندنەوە لە قامچی وەشێنەکان. تۆزێک دواتر منیان لە کابینەکەمدا دۆزیەوە، هاتنە ژوورەوە شتومەکەکانیان بەتاڵان برد، سندوقەکانیان بۆ گەڕان بە دوای زێردا ژێر و ژوور کرد. پاش بردنی بڕێک لە کتێبەکانم و هەموو شتومەکەکانم یەکێکی تریان پەیدا بوو. لە کاتێکدا بەداماوی لاپەڕەی یەک دوو کتێبێکمی هەڵدایەوە کە بۆم مابوونەوە پەلی منی گرت و بردمی بۆ لای یەکێک لە کاپتنەکان. ئەو کاپتنە کە دواتر زانیم جێنێوایەکی لاین هەڵگەڕاوەیە و بووە بە موسڵمان، ڕەفتاری باشی لە کتەکەم دانوان. پرسی داخۆ شارەزای چ بوارێکم بۆ ئەوەی نەمکەن بە سەوڵ لێدەر. یەکسەر باسی زانستی گەردووناسی خۆم و توانای ئاڕاستە دۆزینەوەم لە شەودا کرد، بەڵام فەرەمۆشیان کردم. بۆیە بە پشبەستن بەو کتێبی ئەناتۆمیەی کە بۆ منیان هێشتبووەوە لافی پزیشکیم لێدا. کەمێک دواتر کەسێکی قۆڵبڕاویان نیشاندام. من پێم گوتن نەشتەرگەر نیم. ئەوان تووڕە بوون. خەریک بوو بمدەنە بەشی سەوڵ لێدان. کاپتن کە لەو کاتەدا کتێبەکان میبینی پرسی داخۆ سەرم لە میز و لێدانی دڵ دەردەچێ. بەگوتنی بەڵێ سەری لێدەردەکەم. هەم خۆم لە سەوڵ لێدەری پاراست و هەم چەند کتێبێکیشم بۆ ڕزگار کرا. بەڵام ئەم جیاوازبوونم لەوانی دی زۆر گران لەسەرم کەوت. کریستیانیەکانی تر کە جرابوونە بەشی سەوڵ لێدان یەکسەر نەفرەتیان لێکرد. ئەگەر لە دەستیان بەهاتایە لەو کۆگایی کەشتێکەدا کە شەومان تێدا بەسەر دەبرد دەیان کوشتم. بەڵام بەزووی پەیوەندی دانم لەگەڵ تورکەکاندا ترسی خستبووە بەر کریستیانەکان. کاپنە ترسنۆکەکەمان کە سەرە و خوار هەڵواسرا بوو ماوەیەکی کەم بەسەر مردنیدا تێپەڕی بوو. قامچی وەشێنەکان لوت و گویان بڕی بوو بۆ ئەوەی ببێ بەپەند. لە کەڵەکێکیان بەستبوو خستبوویانە ئاوی دەریاکەوە. پاش ئەوەی بە بەکارهێنانی هۆشم نەک زانستی ئەناتۆمی برینی چەند تورکێکم تیمار کرد و برینەکان لە خۆیانەوە ساڕێژ بوونەوە. ئیدی هەمویان هاتە سەر ئەو باوەڕەی کە من پزیشکم. تەنانەت چەند دوژمنێکی ئیرەی پێبەریشم کە بە تورکەکەیان گوتبوو ئەوە پزیشک نییە، شەو لە کۆکاکەدا برینەکانی خۆیان نیشانی مندا. بە کەژاوەیەکی باقوبریقەوە بردراینە ئەستەمبوڵ. سوڵتان کە هێشتا منداڵ بوو دەگوترا سەیرمان دەکات. بەسەر هەموو ستوونەکانەوە ئاڵایان هەڵواسی بوو. بەلای خواریشەوە ئاڵا وێنەی دایە مریەم و خاچەکانی ئێمەیان سەرە و خوار هەڵواسی بوو. مۆڵەتیان بەڕەشە خەڵکەکەشدا بوو لە خوارەوە تیربارانیان بکەن. لەو کاتەدا دەنگی تۆپ زەوی و ئاسمانی دەهەژان. کەژاوەکە کە دواترێ من لە وشکاییەوە بە غەمگینی و بێزاری و سەرمەستیەوە سەیری بەشی زۆریم کرد. ماوەیەکی درێژی خایەن کەسانێکی زۆر لەبەر گەرمای هەتا و لە خۆش خۆیان چوون. لەگەڵ سوورایی خۆرنشیندا لە قاسم پاشا لەنگەرمان گرت. بەمبەستی بردنمان بۆ بەردەم سوڵتان زنجیر خرایە دەست و پێمان. سەربازەکانیشمان بۆ ئەوەی ببنە مای گاڵتە و پێکەنین زرێپۆشەکانیان بە پێچاوانەوە پێلەبەرکرا. ئەڵقەی ئاسنینیان کردە ملی کاپتن و ئەفسەرەکان و بە پێڕابواردن و شادمانیەوە فویان بەو کەڕانە و ترامپیتانەدا دەکرد کە لە کەشتێکەماندا دەستیان بەسەردا گرت بوو. بەدەم گێڕانی بەزم و ڕسمەوە براین بۆ کۆشک. خەڵکی ئەمبەر و ئەو بەری ڕێگاکان بە سەرمەستی و پەرۆشەوە بۆمانیان دەڕوانی. سوڵتان بێ ئەوەی ئێمە ببینێت بە شەدیلی خۆی هەڵبژارد و جای کردەوە. دواتر براینە گالەتا و لەوێ فڕێدراینە زیندانی و والی سادق پاشاوە. گرتوخانەکە شوێنێکی پەرپوت بوو. سەدان دیل خزێندرا بوونە ژووری بچووک و شێدار و داڕوخاوە. لەوێ دەستە دەستە مرۆڤم بۆ پەیڕەوکردنی پیشە نوێیەکەم دەدۆزیە و زۆر بە باشیانم چاک کردەوە. ڕەچەتەم بۆ ئەو پاسەوانانە نووسی کە ئازاری پشت و ڕانیان هەبوو. بەم جۆرە جارێکی تریش منیان لەوانی دیجیا کردەوە و برامە ژوورێک کە تیشکی هەتا و بەباشی دەیگرتەوە. بارودۆخی خۆم لەگەڵ ئەوانی دیکەدا بەراورد دەکرد و دەکۆشەم سوپاسی خوا بکەم. تا بەیانیەک منیشیان لەگەڵ ئەوانی تر لە خەو هەستاند و گوتیان دەبێ بۆ کار بڕۆن. گوتم پزیشکم و لە نۆژداری و زانست تێدەگەم کەچی گاڵتەیان بە قسەکانم هات.
دەگوترا دیواری بەخچەی والی بەرز دەکرێتەوە و پێویستیان بە کرێکار هەیە. بەیانیان بەر لە خۆر هەڵاتن زنجیر دەخرایە دەست و پێمان و دەبراینە دەرەوەی شار بە درێژای ڕۆژ بەردمان گرت دەکردەوە. لە ئێوارە دیسان زنجیر دەخرایەوە دەست و پێمان و بە پێکەوە گرێدراوی بۆ زیندان دەبراینەوە. لە ڕێی گەڕانەوەمان دەمبینی ئەستەمبوڵ شارێکی دڵگیرە، بەڵام بیرم بۆەوە دەچوو کە دەبێ مرۆڤ لێرە ئەفەندی بێت نەک کۆیلە. سەرباری ئەوەش من کۆیلەیەکی ئاسایی نەبووم، ئیدی نەک بە تەنها هەر بەهای کۆیلە داڕزاوەکانی زیندانەوە دەچووم. بگرە بەهۆی کارەکەمەوە وەک پزیشک کەسانی تریشم تیمار دەکرد. ناچار دەبووم بەشی زۆری ئەو پوڵەی لە پیشەی پزیشکی دەستم دەکەوێت بدەم بۆ پاسەوان و چاودێری کۆیلانەی کە بە دزیەوە مۆڵەتیان دەدام بچمە دەرەوە. ئەو دراوەی لەوانیشم دەدزیەوە دەمدا بە دەرسی زمانی تورکی. مامۆستاکەم پیاوێکی باش و بەتەمەن بوو کە بە کارە بچووکەکانی والی ڕادەگەیشت. شادمان دەبوو کە دەیبینی بە خێرایی فێری تورکی دەبم و بەمنی دەگوت لە ماوەیەکی کورتیشدا دەبیت بە موسڵمان. هەموو جارێک بە شپرزەیی کرێی دەرزەکانی لێم وەردەگرت. لە بەرامبەر خۆراکی باشیشدا هەر پارەم دەدایە، چونکە بڕیارم دابوو ئیتی باش خزمەتی خۆم بکەم. لە ئێوارەیەکی تەماویدا چاودێر خۆی کرد بە ژوورەکەمدا و گوتی والی ئارەزوی بینینت دەکات. سرم سوڕما، خڕۆشام و دەست بەجێ خۆم پۆشتە و تیار کرد. بیرم چوو بۆ ئەوەی یەکێک لە خزمە دەستڕۆیشتووەکانی نیشتیمان باوکم یاخود خەزوری پاشە ڕۆژم سەرانەی ڕزگارکردنی منیان ناردبێ. لەو دەمەیدا کە بە کۆڵانە تەسک و پێچاوپێچ و تاریکەکانی نقمبووی ناو تەمەکەدا ڕێگامان دەبڕی، وام دەزانی ئێستا دەگەینە بەردەم ماڵی خۆمان، یاخۆ وەک ئەوەی لە خەو بێدار ببمەوە. ئەوانم لە پێش خۆمدا دەبینی، جاروباریش خەیاڵم دەچوو بۆ ئەوەی کەسێکیان دۆزی بێتەوە و ناردبێتیان بۆ ئازادکردنم. پێم وابوو هەر لەو تەمەدا سواری کەشتێکم دەکەن و دەمنێرنەوە بۆ وڵاتەکەم. بەڵام کاتێک گەیشتینە کۆشکی والی حاڵی بووم هەروە بە ئاسانی ڕزگارم نابێ. خەڵکەکە لە دەرباری والیدا لەسەر پەنجەی پێ ڕێیان دەکرد. سەرەتا برامە داڵانێک، پاشکەمێک چاوڕوانی برامە ژوورێک، مرۆڤێکی بچووک و خوێن شیرین لەسەر تەختێکی بچووک ڕاکشابوو بەتانێکی بەسەردا درابوو. کەسێکی کەتە و چوارشانە بە ژووری سەریەوە ڕاوەستا بوو. کەسە ڕاکشاوەکە والی بوو. منی بانگ کرد بۆ لای خۆی، قسەمان کرد، کەمێک پرسیاری کرد. لە وەڵامدا گوتم ڕاستیەکەی من گەرد و ناسیم، بیرکاری و کەمێک ئەندازیاریم خوێندووە، بەڵام سرم لە پزیشکیش دەردەچێ و هەندێک کەسم چاکردۆتەوە. ئەو دەیپرسی و منیش هێشتا لە وەڵامدانەوەدا بووم کە گوتی بەو پێی هێندە بە خێرایی فێری تورکی بوویت لەوە دەچێت کەسێکی ژیر بیت. درێژەی دایە، نەخۆشیەکی هەیە، هیچ کام لە پزیشکەکانی تر بۆیان چارەسەر نەکراوە. ناوی منی ویستوە و دەیە منیش تاقی بکاتەوە. والی بە شێوەیەک کەوتە باسکردنی دەردەکەی. بە جۆرێک ناچار بووم باوەڕ بهێنم کە دوژمنەکانی ئەو لای خوا زمانیان لێدا بێ و ئەم دەردە لەسەر ڕووی زەوی بە تەنیا تووشی ئەو بوو بێ. کەچی نەخۆشی هەناسەتەنگی هەبوو کە بەلای هەمووانەوە ناسراوە. زۆر بەباشی پرسیارم لێ کرد و لێورد بوومەوە. گوێم بۆ کۆکەکەی ڕاگرت. پاشان چوومە خوارەوە بۆ چێشخانە و لەو شتانەی کەوتونە بەردەستم دەنکۆڵەی پونگی سەوزم دروست کرد و شروبێکی کۆکەشم ئامادە کرد. لەبەر ئەوەی والی لە ژەهراویکردن دەترسا، قومێکم لە شروبەکە خواردەوە و دانەیەکیشم لە دەنکۆڵەکان قوتدا. پێمی گوت بە وریایی و پێ ئەوەی کەس بمبینێ لە کۆشک بچمە دەرێ و بۆ زیندان بگەڕێمەوە. چاودێر دواتر ڕوونی کردەوە. والی نەیویستووە پزیشکەکانی تر ئیرەیم پێ ببەن. ڕۆژی دواتریش چوومەوە، گوێم بۆ کۆکەکەی ڕاگرت و هەمان دەرمانم پێدایەوە. هێندەی منداڵێک شادمان بوو بەو دەنکۆڵە سەوزانەی کە لە مستیمنا. دوای ئەوەی بۆ ژوورەکەم دەگەڕامەوە بۆ چاکبوونەوەی دەپاڕامەوە و نزان دەکرد. ڕۆژی دواتر بای شەماڵ هەڵی کرد، هەوایەکی خۆش و نەرم. لەبەرخۆمەوە دەمگوت مرۆڤ ئەگەر نەشخوازێ بەم هەوایە هەرچاک دەبێتەوە، بەڵام کەس نەینارد بە دوامدا. دوای مانگێک لە نیوەی شەودا بانگکرام. والی لەسەر پێ بوو، چست و چالاک دەینوان. بە خۆشحاڵیەوە گوێم بۆ ڕاگرت کە چۆن بە سانایی و بێ ئەوەی هەناسە بدات بەدەم چنێودانەوە کەسێکی ئازارداوە. کامەران بوو بەبینینم. گوتیباری نەخۆشیەکەی سووک بوو و بە منیشی گوت کە پزیشکێکی باشم. لێمی پرسی چیم لێی دەوێ. من دەمزانی یەکسەر ئازاد و بەڕێم ناکات،
بۆیە گازندەم لە دەست ژوورەکەم و زنجیرەکانم کرد. گوتم دەتوانم خۆم بە نۆشداری گەردووناسی و زانستەوە سەرقەڵ بکەم و هاوکاریتان بکەم. بۆم گێڕایەوە کەوا بە خۆڕایی لە کاری گرام ماندوم دەکەن. نازانم گوێ لە چەند قسەکانم گرت و گوێی لە چەندی نەگرت. پاسەوانەکانیش بەشی زۆری ئەو چەردە پارەیان لە دەستم دەرهێنا کەوالی لە کیسەیەکدا پێمی بەخشی. دوای هەفتەیەک چاودێر لە شەودا هاتە ژوورەکەم و پاش ئەوەی سوێندم بۆ خوارد کە هەڵنایەم زنجیری دەست و پێمی کردەوە. هێشتا هەر دەبرام بۆ کارد. بەڵام ئیدی سەرگەورەی دیلەکان هەڵیان دەدا مەیلم بۆ لای خۆیان ڕابکێشن. کاتێک چاودێر دوای 3 ڕۆژ جلوبەرگی نوێی بۆ هێنا تێگەیشتم والی چاوەڕێم دەکات. شەوانە لە کۆشکەکانەوە دەیاننارد بە دوامدا. ڕۆماتیزمی چەتە پیرەکانی دەریایی و سگ ئێشەی سەربازە لاوەکانم تیمار دەکرد و ئەوانشی نەخۆشی خڕۆکیان هەبوو، ڕەنگیان پەڕی بوو، یاخۆ سەر ئێشەیان هەبوو، خوێنم لێیان دەگرت. جارێکیان شروبێکم دەرخواردی کوڕی یەکێک لە خزمەتکارەکاندا کە قسەی دەبزرکاند. دوای هەفتەیەک زمانی کرایەوە و شارێکی بۆم خوێندەوە. زستان بەو جۆرە بەسەرچوو. لە سەرەتای بەهاردا زانیم والی کە چەند مانگێک بوو هەواڵی منی نەپرسی بوو. بەڕەوە کەشتیەکانیەوە بەر و قوڵایی دەریای سپی بەڕێکەوتووە. 1-2 کەس کە بە درێژایی ڕۆژانی گەرمی هاوین ئاگایان لە خاکەساری و تووڕەیی من بوو پێمیان گوت تۆک پزیشک داهاتێکی باشت هەیە، بۆیە پێویست ناکات گازندە لە حاڵی خۆت بکەیت. کۆنەکۆیلەکانیش کە ساڵانێک لەمەوبەر چووبوونە سەیر ئاینی ئیسلام و ژنی هێنابوو ئامۆژگاری کردم هەڵدەیەم. دەیگوت هەر کۆیلێک بە کەڵکی کاری ئەوان بێ وەک ئەوەی لەگەڵ مندا دەیکەن هەرگیز ڕێی پێنادەن بۆ وڵاتی خۆی بگەڕێتەوە. بە قسەی وی ئەگەر منیش وەک ئەو بچمە سەر ئاینی ئیسلام ئازاد دەبم و هیچی تر. بیرم لەوە کردەوە ڕەنگەم قسانەی بۆەوە بوو بێ زمانم تاقی بکاتەوە. بۆیە پێم گوت بە هیچ جۆرێک نیازی ڕاکردنم نییە، ڕاستیەکەی نیازم نا، بەگرە زاتم نەبوو. هەڵهاتوان زۆر دوور نەدەکەوتنەوە کە سەر لەنوێ دەستگیر دەکرانەوە. ئەو بەندیخانە دوای دارکاریکردن فڕێ دەدرانە ژوورەکانیانەوە. من شەوان دەچوومە کنیان و هەتوانم لە برینەکانیان دەدا. لەگەڵ نزیکبوونەوەی پاییزدا والی لە گەشتی دەریا گەڕایەوە و بە ئاگری تۆپ پێشوازی لێکرا. ویستی وەک ساڵی ڕابردوو کەیف و سەفا بۆ شار بسازێنێ، بەڵام ڕوون و ئاشکرا دیار بوو ئەو وەرزی جەنگەی بەباشی بەسەر نەبردووە. توانی بوویان ژمارەیەکی کەمیش دیل بۆ زیندان بهێنن. دواتر زانیمان ڤینیسیەکان 6 گەمی والیان سووتاندبوو. بەخۆمم گوت دەبێ ڕێیەک بدۆزمەوە و لەگەڵ دیلەکاندا بکەومە قسە بۆ ئەوەی بەڵکو هەواڵێکی نیشتیمان بزانم. زۆربیان ئیسپانی بوون، شتگەلێکی بێدەنگ نەزان و ترسنۆک بوون. داوای یارمەتی و پاڕانەوە بۆ خواردن نەبێ تاقەتیان نەبوو باسی هیچ شتێکی تر بکەن. تەنیا دانەیەکیان سەرنجی منی ڕاکێشا، ئەمیان قۆڵی پەڕی بوو. بەڵام بە ئومێد بوو. دەیگوت هەمان ڕوودا و بەسەر یەکێک لە پابیرە گەورەکانیشمدا هاتووە. پاشان ڕزگاری بوو و بە قۆڵە نەپەڕیوەکەی ڕۆمانێکی سوارچاکی نووسیوە. خۆشی باوەڕی وابوو بۆ ئەوەی هەمان شت بکات، ڕزگاری دەبێ. دواترە و لە ساڵانێکدا کە لە پێناوی ژیاندا چیرۆکم دەخڵقاند ئەو پیاوم بیرکەوتەوە کە لە پێناوی چیرۆخڵقاندا بیری لە ژیان دەکردەوە. هێندەی نەبر پەتایەکی کوشندە بە زینداندا تەشەنەی کرد. ئەو پەتا چاوەڕوان نەکراوە کە بە نەقۆمکردنی پاسەوانەکان لە بەرتیلدا خۆم لێی پاراست. دوای ئەوەی نیوەی کۆیلەکان کۆشت ڕۆیشت و بڕایەوە. دەستیان کرد بە ناردنی ڕزگاربووەکان بۆ سەر کاری نوێ. من نەدەچووم. ئێواران دەیانگوت تاوەپەڕی کەنداوی زێڕینی ئەستەمبوڵ دەڕۆن، لەوێ دەخرێنە ژێرفەرمانی وەستایانی دارتاژ، بەرگدری و بۆیەکیەکان و کاری بەردەستیان پێدەکەن بۆ دروستکردنی کەشتی و قەڵا و قوڵە لە کارتۆن. دواتر زانیمان والی کچی باشوەزیر بۆ کوڕەکەی دێنێ و بەنیازە زەماوەندێکی بە باقوبری قساس بکات. بەیانیەک لە کۆشکی والیەوە بانکرام. بەدەم بیرکردنەوە لەوەی کە دیسان هەناسە تەنگیەکەی سەری هەڵداتەوە کەوتمەڕێ. والی سەری قاڵ بوو. پێم گوترا دەبێت چاوەڕێ بکەم. لە ژوورێک دانیشتم. پاشکەمێک دەرگاکەی تری ژوورەکە کرایەوە. یەکێکی 5-6 ساڵ لە خۆم بەتەمەنتر هاتە ژوورەوە. بەبینینی ڕوخساری سەرم سوڕما. لەپەڕ ترسم لێنیش. دووەم لاپەڕە 26
ئەوەی هاتە ژوورەوە تا ڕادەی باوەڕ پێنەکردن لە خۆم دەچوو. کتومت وەک ئەوەی خۆم لەوێدا بم ئەوە یەکەم سەرنجم بوو، وەک بڵێ کەسێک گەمەم لە تەکدا بکات و لە دەرگای بەرامبەر ئەو دەرگایەوە لی هاتبوومە ژوورێ جارێکی تر بم کاتەوە ژوورێ و بڵێ بڕوانە لە ڕاستیدا دەبوو تۆ ئاوەها بوویتایە، پێویست بوو بەو جۆرە لە دەرگاکەوە بێیتە ژوورەوە، دەبوو دەست و بەستت بەو جۆرە بجوڵێنی، پێویست بوو بەم شێوەیە سەیری ئەو دیوی دانیشتووی ناو ژوورەکەت بکردایە. کاتێک نیگای چاومان چووە سەریەک سڵاومان لە یەکدی کرد، بەڵام وێنە دەچوو ئەو زۆر سەری سوڕما بێ. لەو کاتەدا هاتمە سەر باوەڕێک کە هێندەش لە من ناچێ. ئەو ڕیشی هەبوو، من جوان بە خەیاڵدا هات لە مێش بێ شێوەی ڕوخساری خۆم لە بیرچوو بێ. کاتێکە و لە بەرامبەر دانیشت بیرم کەوتەوە ساڵێکە سەیری ئاوێنم نەکردووە. ئەو دەرگایی منی لێوە هاتبووم بەم دیویدا دوای کەمێک کرایەوە و ئەویان بانکردە ژوورێ. لە میانەی چاوەڕێکردمدا وای بۆ چووم ئەوەی دەبینم گەمەیەکی کارانیە بگرە زادەی هۆشی شێواوی خۆمە. ئەو ڕۆژانە لەسەر یەک داڵقەم لێدەدا، خەونی دڵخۆشکەری وەک ئەوەی ئازاد دەکرام بۆ ماڵ دەگەڕامەوە و هەمووان لە پێشوازیمدا بوون، یاخۆ هێشتا لە کابینەکەی خۆم لە کەشتیەکەدا نووسە بووم. دەبینی بیرم کردەوە ئەم ڕووداوەش یەکێک بێ لەو داستانانەی بەدی هات بێ، یاخۆ نیشانەیەک بێ بۆ گەڕانەوەی هەموو شتێک بۆ دۆخی جاران. لەو ساتەدا دەرگاکە کرایە و بانگ کرامە ژوورەوە. والی کەمێک لەو لای هاوشێوەکەمەوە بە پێوە ڕاوەستا بوو، ڕێی پێدام دامێنی کەواکەی ماچ بکەم و لە هەواڵمی پرسی. ئارزوم دەکرد بێزاریم لە ژوورەکەی خۆم و ویستی گەڕانەوەم بۆ نیشتیمانی بۆ باس بکەم، کەچی ئەو هەرگوێشی لێم نەگرت. بیری کەوتبووە کە پێم گوتووە سرم لە زانست گەردوونناسی و ئەندازیاری دەردەچێ. ئێستا لێمی پرسی داخۆ شارزاییم لە باروت و ئەو فیشەکانە هەیە کە بۆ ئاسمان هەڵدەدرێن. یەکسەر گوتم سەری لێ دەردەکەم، بەڵام کاتێک نیگام کەوتە سەر ڕوخساری کەسەکەی تر گومانی ئەوم کەوتە دڵەوە ئەمانە تەڵەیەکم بۆ بنێنەوە. والی دەیگوت کە زەماوەندەکەیان بێوێنە دەبێ، بەنیازیش بوو دەستور بدا نمایشی فیشەک هەڵدان ساز بکرێ، بەڵام نمایشێکی ئەوتۆ لە هیچ ڕوویەکەوە لەوانی ڕابردوو نەچێ. هاوشێوەکەم کە والی تەنها بەخۆجە ناوی دەبرد لە ڕابردوودا لەگەڵ ئاگربازێکی ماڵتایی کە ماوەیەک پێشتر مردبوو لە ئامادەکردنی نمایشی جەژنی لەدایکبوونی سوڵتاندا کاری کردبوو. کەمێکسەری لەو کارە دەرچوو، والی بیری کردبووەوە لەوانەیە منیش بتوانم هاوکاری بکەم و پێیوا بوو تەواوکەری یەکترین. ئەگەر نمایشێکی باشیش ئامادە بکەین ئەوە بە خەڵاتکردنمان کامەرانیمان دەکات. لە دڵی خۆمدا گوتم کاتی هاتووە و لەوەدا بوو تکا لە والی بکەم مۆڵەتم بدات بۆ نیشتیمان بگەڕێمەوە. ئەو پێش من کەوت و لێمی پرسی داخۆ لەو کاتەوەی هێنراومەتە ئێرە لەگەڵ شتاندا نووسوم یاخۆنا. بە دوای زانینی وەڵامی من گوتی ئەگەر ئەو کارە نەکەی ئیدی ئازادی بە کەڵکی چی دێ. لەو باسە هەمان ئەو وشانەی بەکاردەهێنا کە بە سەرزاری پاسەوانەکانەوە بوون. منیش دەبوو گێژ و وێژ سەیری دەم و لەو چی بکەم. لە پڕ قاقایەکی بەرزی لێدا دوایی ڕووی لە هەوشەکەم کرد کە بە خۆجە بانگی کرد و پێی گوت ئیدی لێپرسراوی ئەم کابرایە لە ئەستۆی تۆدایە. هاتینە دەرەوە. دەمەوبەیانی لە ڕێگەی گەڕانەوەمان بۆ ماڵی هاوشێوەکەم بیرم کردەوە هیچ شتێکم نییە فێری ئەوی بکەم، بەڵام زانستیەویش لەوی من زیاتر نەبوو. سەرباری ئەوەش زانیاریەکانی هەردووکمان یەکیان دەگرت. هەموو گرفتمان چۆنیەتی بەدەستهێنانی تێکەڵەیەکی کافوری بوو. ئەوەی دەبوو بۆ مەبەستە بیکەین ئامادەکردنی تێکەڵەیەک و کە بە تەرازوو پێوانە دەمانکێشا و شەوانە لە بن دیوارەکانی شوورەی شاردا گڕمان تێبەردەدا و لەوەی دەمانبینی ئەنجاممان وەرگیر دەخست. لە کاتێکدا دەستورمان بە پیاوەکانمان دەدا بە بەرچاوی ئەو مناڵانەوە کە بە قۆڕماوانە سەیری ئێمەیان دەکرد ئاگر لە فیشەکە ئامادەکراوەکانمان بەردان. ئێمە وەک ئەوەی ڕۆژانێکی زۆر دواتری ئەو ڕۆژگارە لە بەرتیشکی هەتاودا بۆ دروستکردنی چەکێکی لاقڵ بەدەر کارمان دەکرد دەچوینە ژێردارە تاریکەکانە و بە جۆش و خڕۆشەوە چاوەڕێی ئەنجاممان دەکرد. دواتر من جاروبار لە بەرتیشکی مانگ و هەندێک جاریش لە تاریکایی ئەنگوستە چاودا دەکۆشام ئەوەی دەیبینم لە دەفتەرێکی بچووکدا تۆماری بکەم. شەوانیش بەر لەوەی لە یەکدی جیا ببینەوە دەچوین بۆ ماڵەکەی خۆجە کە بەسەر کەنداوی زێڕیندا دەیڕوانی و بە دوور و درێژی لەبارەی ئەنجامەکانەوە دەدواین. ماڵەکەی بچووک ژار و ناحەز بوو. ڕێی ماڵەکەی کەوتبووە سەر کۆڵانێکی پێچاوپێچ، ئاوێکی قڕێژ کە هەرگیز نەمتوانی بزام لەکوێوە سەرچاوە دەگرێ.
کۆڵانەکەی کردبوو بە قڕولیتە، هیچ کەلوپەلێک لە ماڵەکەدا نەبوو. هەستم دەگەڕایەوە سەرویستی ئەو پیاوە کە داوای لێم دەکرد بە خۆجە بانگی بکەم، چونکە حەزی لەو ناوەی خۆی نەبوو کە لە باپیرەیەوە بۆی بەجێما بوو. چاودێری منی دەکرد، وا دەهاتە بەرچاو وەک ئەوەی بێوێ شتێکم لێوە فێر بێ، بەڵام لەو کاتەدا نەیدەزانی ئەو شتە چییە. بەهۆی ئەوەی نەمدەتوانی خۆم لەسەر دانیشتن لە پاڵ ئەو سەرینانەدا ڕابهێنم کە بە بن دیوارەکەوە ڕیزی کردبوون، لە کاتی هەڵسەنگاندنی ئەنجامی تاقیکردنەوەکاندا من بە پێوە ڕادەوەستام. جاروباریش بە تووڕەیی ئەم سەر و ئەو سەری ژوورەکەم دەپێوە، وابزانم خۆجە حەزی لەم ڕەفتارم دەکرد. ئەو دادەنیشت بەو جۆرە تەنانەت ئەگەر لەبەر ڕۆشنایی لاوازی چرایەکیشدا بووایە تێر و پەر سەیری منی دەکرد. نیگاکانی و هەزنەکردنی بە لێکچوانی نێوانمان منی نیگەران دەکرد. یەک دوو جار وای بۆ چووم پێی بە لێکچوونی نێوانمان بردوێ، بەڵام خۆی وانیشان دەدا وەک ئەوەی هەستی پێ نەکردبێ. بەجۆرێ ئەوەی بێوێ گەمەی لە تەکدا بکات دەیخستمە بەردەم تاقیکردنەوەیەکی بچووک و هەندێ زانیاری کە بۆ من ڕوون نەبوو. وەگیر دەخست ڕۆژانی سەرەتا بەردەوام بەو جۆرە بۆی دەڕوانیم، وەک ئەوەی شتێک فێر بێ و لەگەڵ فێربوونیشدا زیاتر ماخۆڵانی پێکەوت بێ، بەڵام وا دیار بوو بەگومان بوو لە هەنگاو هایشتن بەرەو قوڵکردنەوەی ئەو زانستە سەیرا. ئەم دابڕانە بوو ماڵەکەی لە خۆیدا نقم دەکرد و منیشی دڵتەنگ دەکرد. ئەگەرچی شەرمنیەکەی ئەو بوێری بە من دەبەخشی، بەڵام سەبووری نەدەدامەوە. جارێکیان لە کاتی قسەکردندا دەربارەی تاقیکردنەوەکانمان دووبارە لێمی پرسیەوە بۆچی هێشتا نەبووم بە مسڵمان. کاتێک حاڵی بووم دەیەوێ بۆ ناو گفتوگۆیەکی ناشکرادا بە کێشم بکات، بێدەنگ بووم و دانم بە خۆم داگرت. هەستی بە نیگەرانبوونم کرد، تێگەیشتم کە بە چاوی سووک تەماشام دەکا و ڕقی لێم دەبێتەوە. ئەمەش تووڕەیی دەکردم. تەنیا شتێک کە هەردووکمان لەو ڕۆژانەدا لەسەری کۆک بووین نەفرەتکردنی هەردووکمان بوو لە یەکتر. دانم بە خۆمدا دەگرت و لە دڵی خۆمدا دەگوت بە ئەم نمایشی ئاگربازیە بێ قەزا و بەڵاساز بکرێ بۆ ئەوەی بەڵکو و مۆڵەتم پێ بدرێ بگەڕێمەوە وڵاتی خۆم. شەوێکیان خۆجە بە جۆشی سەرکەوتنی هەڵدانی فیشەکێکەوە بۆ بەرزایەکانی پێوانەیی گوتی ڕۆژێک دێ فیشەکێک دروست بکەم کە تەنانەت بگاتە مانگیش، بەڵام تەنها گرفت دۆزینەوەی تێکەڵەی پێویستی باروت و لە قاڵبدانی کۆگایەک بوو بۆ گواستنەوەی ئەو تێکەڵەیە. پێم گوت مانگ زۆر دوورە، کەچی قسەکەی پێم بڕی. ئەویش دەیزانی مانگ لە ئێمەوە زۆر دوورە، بەڵام دەیگوت مەگەر نزیکترین ئەستێرە نییە لە زەویەوە. کاتێک بۆ چوونەکەیم سەلماند پێم وابوو ئارام دەبێتەوە، کەچی زیاتر ئۆقرەی لێبڕا، بەڵام هیچ شتێکی تری نەگوت. دوای 2 ڕۆژ لە نیوە شەوێکدا پرسی چۆن توانیومە هێندە دڵنیا بم لەوەی کە مانگ نزیکترین ئەستێرەیە لە زەویەوە. پێی وابوو هەردووکمان تووشی هەڵەی بینین بووبین. لەو کاتەدا بۆ یەکەم جار باسی ئەو دەرزانەی گەردووناسیم بۆ کرد کە پێشتر فێریان بووبووم و بە کورتی باسی ڕێسا بنەڕەتیەکانی پەتلیمۆسم دەربارەی کۆسۆمۆگرافی بۆ کرد. چاوم پێوە بوو بە پەرۆشەوە گوێی بۆم ڕاگرت بوو، بەڵام بۆ شاردنەوەی پەرۆشیەکەی خۆی لە قسەکردن دەدزیەوە. کەمێک دواتر و دوای بێدەنگبوونی من گوتی کە ئەویش زانیاری لەبارەی پەتلیمۆسەوە هەیە، بەڵام ئەمە هیچ لەو گومانانەی کەم ناکاتەوە کە ئەستێرەیەکی نزیکتر لە مانگ لە دەوری زەویدا هەیە. تا دەمە و بەیانی سەبارەت بەو ئەستێرەیە و نیشانەکانی هەبوونی وەک ئەوەی لە ئێستاوە دۆزی بێتیەوە دووە. ڕۆژی دواتر کتێبێکی دایە دەستم کە بە دەستنووسێکی خراپ نووسرابەوە. سەرباری تورکە نەتەوەکەم زانین باسی چ دەکات. خودی ئالماگاستنا بگرە دووەم پوختەی دەرهێنراوی کورتکراوەیەکی تری بوو. ئەوەی بەلای منەوە مای سەرنج بوو ناوی هەسارەکان بوو بە عەرەبی، بەڵام لەوە نەدەچوو لەو ساتەدا ئەوەشم بەلاوە گرنگ بوو بێ. خۆجە کە بینی کتێبەکە سەرنج بیڕانێک کێشا و لە گۆشەیەکدا دامنا تووڕە بوو. ئەو دەستنووسەی بە 7 زێر کڕی بوو. بەڕای ئەو ڕاستروا بوو دەستبەرداری لوودبەرزی خۆم بوومایە و لاپەڕەکانم هەڵدایەتەوە و چاوێکم پێیاندا بگێڕایە. کاتێک وەک قوتابیەکی زیرەک سەر لە لێو بە ئارامی لاپەڕەکانی کتێبەکەم ئەمدی و ئەودی و کرد، نیگام کەوتە سەر هێڵکاریەکی سەرەتایی. هەسارەکان بە هێڵی سادە و بەپێی دووریان لە زەویەوە کێشرابوون و لە خولگەکاندا جێگیر کرابوون. گەرچی شوێنی خولگەکان ڕاست بوون، بەڵام نیگارکێش هیچ بیرۆکەیەکی دەربارەی مەوداکانی نێوانیان نەبوو. دواتر لە نێوان مانگ و زەویدا هەسارێکی بچووکم بەرچاوکەوت، بە کەمێک سەرنج لێدانەوە و بە تازەیی مەرەکەبەکەدا دیار بوو کە دواتر بۆ دەستنووسەکە زیاد کراوە. دوای ئەمدی و ئەودیوکردنی دەستنووسەکە تا کۆتایی
دامەوە بەخۆجە. پێم گوت کەوا سوورە لەسەر دۆزینەوەی ئەو ئەستێرەیە هیچ لەوەژ نەدەچوو گاڵتەوشتی لەو جۆرە بکات. من هیچم نەگوت، بێدەنگیەک هاتە هەراوە کە هێندەی من بۆ ئەویش سام نەکبوو. لەبەرەوەی هیچ فیشەکێکی ترمان نەگەیاندا ئاستێکی هێندە بەرز کە قسە بێنێتە سەرگەرد و ناسی. ئیدی جارێکی تر ئەو بابەتەمان نەکردەوە. ئەو سەرکەوتنە بچووکەمان وەک ڕێکەوتێک مایەوە کە نهێنیەکەیمان بۆ ئاشکرا نەبوو. بەڵام ئەنجامی باشمان لە بواری ڕووناکی و تینی ئاگر و درەوشانەوەدا بەدەستێنا و ئیدی نهێنی سەرکەوتنەکەشمان دەزانی. خۆجە بەیەکی دووکانی ئەتارفرۆشیەکانی ئەستەنبولدا دەسوڕایەوە. لە یەکێکیاندا بێ ئەوەی داوی خاوەن دووکانەکە بزانێ تۆزێکی دۆزیەوە. ئەم تۆزە زەردباوە کە درەوشانەوەیەکی بێوێنەی هەبوو. گوتمان هەبێ و نەبێت تێکەڵەیەک لە گۆگرد و سولفات. دواتر و بە مەبەستی ڕەنگبەخشین و بە درەوشانەوەکە هەرچیمان بە خەیاڵدا هات لەگەڵ تۆزەکە تێکەڵمان کرد. بەڵام جگە لە ڕەنگی قاوەی و سەوزێکی کاڵی لە یەکچوو هیچ ئەنجامێکی ترمان دەستگیر نەبوو. بەقس خۆجا ئەوەی ئێمە کردبوومان تا و ئاستا باشترین شتێک بوو کە لە ئەستەنبوڵدا کرابێ. نمایشی شەوی دووەمی زەماوەندەکەش هەروە بوو. هەمووان هەمان شتیان دەگوتەوە. تەنانەت دوژمنەکانیشمان کە لە پشتەمل تەپکە و داویان بۆمان دەنایەوە و دەیانویست پیشەکەمان لێ بدزن کاتێک گوتیان سوڵتان بۆ سیرکردنمان لەو بەری کەنداوی زێڕینەوە دێتە لامان. من زۆر پەشۆکەم. زراوم لەوە تۆقی بوو هەڵەیەک ڕووبدات و تا چەندین ساڵی تر نەتوانم بۆ وڵاتەکەم بگەڕێمەوە. لەگەڵ ڕاگەیاندنی فەرمانی دەست بەکاربووندا من تکاو نزای زۆرم کرد. بۆ بەخێرهاتنی میوانەکان و خۆ ئامادەکردن بۆ نمایش سەرەتا فیشەکی بێڕەنگمان کردە. یەکسەر بەدوای ئەوەدا بە شێوەیەک کە من و خۆجە ناومان لێنابوو ئاش جێمان گرت. ئاسمان لەپەڕ ڕەنگی سوور و زەرد و سەوزی گرت. ناڵەیەکی ترسناکیشی هەبوو زۆر جوانتریش بوو لەوەی کە پێشبینیمان کردبوو. فیشەکەکان لەگەڵ هەڵدانیاندا بە دەوری خۆیاندا دەخولانەوە و دەخولانەوە. پاشان لەپڕ دەوەستان و دەوریبەری خۆیان وەک ڕۆژ ڕووناک دەکردەوە. بۆ ساتێک هەستم کرد کە لە ڤینیسیام تەمەنم 8 ساڵان بوو. جاری یەکەم بوو بچمە سەیری نمایشێکی لەو جۆرە و وەک ئێستا ناشاد بووم، چونکە جلە سوور و تازەکەمیان لەبەرخۆم نەکردبوو. بگرە کردبیانە بەر برا گەورەکەم کە ڕۆژێک پێشتر لە شەڕێکدا جلوبەرگەکانی دڕابوو. فیشەکەکان هەمان درەوشانەوەی سووری لە جۆری جلوبەرگە پڕ لە کوژەرەکانی منیان هەبوو. ئەو جلوبەرگەی کە ئەوشەوە بۆم نەبوو بیپۆشم و سوێندیشم خواردبوو کە ببڕای ببڕ لە بەرینەکەم. ڕەنگی قۆبچەکانیش لە هەمان ڕەنگی جلەکان بوو کە کەمێک بە بەری کاکم تەنگ بوو. پاشان دەستمان بە جوڵەیەکی تر کرد بەکانی ناومان دەبرد. لە تەلاقەی تاقێکەوە بە بەرزایی پاڵای 5 پیا و دەستکرا بە ڕژاندنی گڕی ئاگر. بە دڵنیاییەوە خەڵکانی کەناری ئەو بەرگڕ و بلێسەی ئاگرەکەیان زۆر باشتر بینیوە. دەبێ لەگەڵ دەرپەڕینی فیشەکدا لە دەمی تاقەکەوە هێندە ئێمە بە خڕۆش کەوتبین بە نیازیش نەبووین لە جۆش و خڕۆشیان کەم بکەینەوە. کەڵەکەکانی ناوکەنداوی زێڕین دەستیان بە جوڵە کرد. سەرەتا قولە و قەڵا لە کارتۆن دروستکراوەکان کە لە برجەکانیانەوە فیشەک دەردەپەڕی گەڕیان گرت و بەسەر یەکدا ڕووخان. ئەمە نمایشکردنی سەرکەوتنەکانی ساڵانی ڕابردوو بوون. کاتێک نۆرە هاتە سەر تێپەڕینی کەشتیەکانی ساڵی بەدیلگرتنی من، کەشتیە چارۆکەیەکەی ئێمە لەلایەنی ئەوانی ترەوە درایە بەر دەستڕێژی فیشەک. بەم جۆرە من جارێکی تر هەمان ڕۆژی بەدیلگرتنم ژیامەوە. بینەرانی کەنارەکانی ئەمبەر و ئەوبەر لەگەڵ سووتانی کەشتیەکان و نەقمبوونیاندا هاواریان دەکرد ئەڵڵا ئەڵڵا. دواتر هێدی نۆرە هاتە سەر ئەژدیهەکانمان. لە کونی لوت و لە دەم و لە گوێیانەوە گەڕی ئاگر دەردەچوو. دامانن بە شەڕدا بە پێی نەخشەیە کە پێشتر دامان نابوو. سەرەتا هیچ کامیان نەیدەتوانی بەسەر ئەوانی تردا زاڵ بێ. بۆ فیشەکانی کە لە کانارەکەوە هەڵماندا هێندەی دی هەوامان گەرم کرد. دواتر کە ئاسمان کەمێک تاریک بوو، پیاوەکانمان لە کەڵەکەکانی خۆیانەوە چرخەکانیان خستە کار و هێدی دەستیان کرد بە بەرزکردنەوەی ئەژدیهاکان بۆ ئاسمان. خەڵکەکە ئیدی لەبەر سەرسوڕمان و لە ترسا هاتوو هاواریان بوو. کاتێک ئەژدیهاکان بەناڵە و دەنگی بەرزەوە کەوتنە گیانی یەکدی، بەجارێک هەموو فیشەکی ناوکەڵەکەکان گەڕدران. ئەو مەشغەڵانەی لە ناو جەستەی بوونەوەرە دەستکردەکانی خۆماندا شاردبوومانەوە دەبوو لە ساتێکدا گەڕیان بگیردایە بە جۆرێک وەک خۆمان نەخشەمان بۆ داڕشت بوو. هەموو ئەو ناوەیان بگیردایە بە دۆزەخ.
کاتێگوێم لە منداڵێک بوو کە لە نزیکمانەوە زۆر دەگیریا لە سەرکەوتنی خۆمان حاڵی بووم. باوکەکە کوڕەکەی خۆی لەبیر کردبوو بەدەمیدا چەقیوەوە سەیری ئاسمانی سامناکی دەکرد. خەیاڵم چوو بۆ ئەوەی ئیدی بۆ زێدی خۆم دەگەڕێمەوە. لەناو ئەو دۆزەخەی باسم کرد پەیکەرێک کە من ناوم لێنا بوو ئیبلیس بێ ئەوەی کەس چاوی پێوە بێ چووە ژێر کەڵەیەکی ڕەش و بچووکەوە. ئەوەندەمان فیشک لێبار کردبوو بە جۆرێک ترسیەوەمان هەبوو هەموو کەڵەکەکە بە پیاوانی سەریشیەوە بە ئاسماندا ببات، بەڵام کارەکان بەباشی چوونە پێش. دوای ئەوەی بڵێسەی ئاگری ئەژدیها بە شەڕهاتووەکان کوژایەوە و دیار نەما، ئیبلیسەکە لەگەڵ فیشەکەکاندا کە لە پڕی گڕیگرت بۆ ئاسمان دەرپەڕی، پاشان بە هەموو جەستەی خۆیەوە لە ئاسمان بە تەڕەقەکانی ناویەوە تەقیە و بە هەر چوارلادا تۆپەڵی ئاگری پەخش کرد. بۆ چرکەیەک پەشۆکەم و هەستم کرد هەموو ئەستەمبوڵمان نقمی تۆقین و ترس کردووە، وەک بڵێ خۆشم ترساندبێ. جۆرێ ئەوەی بوێرانە دەستم کردبێ بەو شتانەی دەمویست لە ژیاندا بیانکەم. وێنەی ئەوەی لەو ساتەدا هیچ باکم نەبێ کە لە چ شارێکدام ئارەزوم دەکرد ئیبلیسەکە بە درێژایی شەو لەوێ بە هەڵواسراوی بە ئاسمانەوە گڕ و ئاگری بەسەر ئامادەبوواندا بڕژاندایە، کەچی دوای کەمێک لەرینەوە بەلای ڕاست و چەپدا و بێ ئەوەی زیان بە کەس بگەێنێت هاوڕێ لەگەڵ هاواری خۆشی و جۆشی بینەرانی هەردوو کەناردا کەوتە ئاوی کەنداوی زێڕینەوە. لە کاتی نەخۆبوونیشیدا لە ئاوەکە هێشتا گەڕی لێ هەڵدەستا. ڕۆژی دواتر والی کتومت وەک ئەوەی لە ئەفسانەدا دەیگەرترێتەوە بە خۆجەدا کیسەیەک زێڕی ناردبوو. گوتبووی زۆر ڕازی بووە لە نمایشەکە، بەڵام کلەی لە سەرکەوتنی ئیبلیسەیە. ماوەی دەڕۆژی تریش درێژەمان بە نیمایشەکەماندا. بە ڕۆژ قاڵبەکانمان دادەڕشتەوە، نەخشەمان بۆ گەمەی نوێ دادەڕشت و بەو دیلانەی لە زیندانەکانەوە هێنرا بوون فیشەکمان دادەگیرتەوە. دیلێک کە دە تورەکە باروتی گڕدا دەموچاوی سووتا و کوێر بوو. لە دوای ریەکانی ئەو پیاوە بە پەرۆشەی کە لە گزنگی بەیانیوە تا خۆرنشین چاودێری منی دەکرد. بەڵام درۆیە ئەگەر بڵێم هۆشم بەلای ئەو ڕۆژە پڕ لە جوڵە و بزاوتانەوە نەبوو کە لەگەڵ ئەودا بەسرم بردبوون. ئەگەر گەڕا بامەوە وڵاتی خۆم باسی ئەم پیاوم کە سەرباری ئەو هەموو لێکچوونەی نێوانمان تەنانەت وشەیەکیشی لەو بارەیەوە نەدەدرکان بۆ ئەوان دەگێڕایەوە. لە ژوورەکەی خۆمدا دەنیشتم و بۆ بەسەربردنی کات نەخۆشەکانم دەپشکنی. کاتێک بیستم والی لە دووی ناردووم بە هەستێکی پڕ لە جۆش و شادی و بە پەلە پڕوزێ ڕۆیشتم. سەرەتا بە پەلە زۆر بە شان و باڵی منیدا هەڵدا، پاشان گوتی کە هەمووان لە نمایشی ئاگربازیەکە ڕازی بوون، گوایە من زۆر بەهرەمەندم و شتی تری لەو جۆرەی گوت. دواترێ لە پڕگوتی ئەگەر ببی بە مسڵمان ئەوە لە جێدا ئازاد دەکەم. سرم سوڕما، گێژ و وێژ بووم. گوتم دەیەوێ بۆ وڵاتی خۆم بگەڕێنێتەوە. بەدەم گێژبوونەوە زمانم تەتەڵەی کرد و بەناوهێنانی دایکم و مارە بڕەکەم جۆرێک لە بچووکیم نوان. والی وەک ئەوەی هیچ گوێی لە من نەبوو بێ دیسان هەمان شتی دووبارە کردەوە. کەمێک بێدەنگ بووم، نازانم بۆچی. لەو کاتەدا ئەو هاوڕێ تەمەڵ و شوم و نەفرەت لێکراوانەی سەردەمی منداڵیم بیرکەوتەوە کە دەستیان لە باوکی خۆیان بەرز دەکردەوە. دوای ئەوەی گوتم ئامادەیم ئاینی خۆم بگۆڕم، والی لێم چوو بەقیندا. گەڕامەوە ژوورەکەی خۆم لە زیندان. دوای 3 ڕۆژ والی جارێکی تر ناردیەوە بەدوامدا. ئەمجارە کەیفی ساز بوو. لەبەرەوەی بۆ یەکلایی نەکرابەوە داخۆ ئاینگۆڕینم هەلی ڕاکردنم بۆ دەخۆڵقێنێ یاخۆنا. نەمتوانی بوو لەو بارەیەوە بڕیاری کۆتایی بدەم. والی لە بۆچوونی منی پرسی، دەیگوت لێرە بەدەستەکانی خۆی کچێکی جوانکی لەم لێمارە دەکات تاوێک ئازایی بە گیانمدا گەڕا و گوتم من ئاینی خۆم ناگۆڕم. والی کەبێک سەری سوڕما، پاشان پێی گوتم کە گەوج و دەبەنگم. پێیوا بوو کەسانێکی یەوتۆ لە دەوروبەرەکەمدا نییە کە دوای ئاینگۆڕین ڕومنێ سەیری ڕوخسانیان بکەم. دواتر کەبێک باسی ئیسلامی کرد، من بێدەنگیم هەڵبژارد، ئەویش دەستوریدا بۆ ژوورەکەم بەڕێ بکرێمەوە. لە سێمین ڕۆشتنمدا نەیان بردمە بەردەم والی. چاودێرێک لە بڕیاری منی پرسی. لەوانە بوو بڕیاری خۆم بگۆڕم، بەڵام نەک لە وەڵامی پرسیاری چاودێرێکدا. گوتم لەو کاتەدا ئامادەنیم بۆ گۆڕینی ئاین. چاودێر قۆڵمی گرت و بردمیە خوارەوە و ئەڕاستی کەسێکی تری کردم. ئەمیان پیاوێکی باڵابەرز و درێژکۆلەی لەو بابەتە بوو کە پەیتا پەیتا لە خەونەکانمدا دەمبینی، وەک ئەوەی یارمەتی نەخۆشێک بدات چووە بنباڵمە و بە بەزەی پێداهاتنەوە بردمی بۆ گۆشەیەکی بەخشەکە. لەو کاتەدا یەکێکی تر کە تەوزە بەلاح کە هی ئەوە نەبوو بێتە ناوخەونەکانمەوە لێم نزیک کەوتەوە.
بە هەردووکیان لە پاڵ دیوارەکەدا ڕایان گرتم و دەستەکانمیان بەستەوە. یەکێکیان تەورێکی بەدەستەوە بوو کە زۆر گەورە نەبوو. گوتیان والی دەستوری داوە ئەگەر نەبی بە مسڵمان یەکسەر لە گەردنت بدەین. وەک بەرد لە شوێنی خۆمدا وشک بووم. لە دڵی خۆم گوتم یەکجار وا بە پەلەش نابێ، بە بەزەییەوە لە منیان دەڕۆنی. هیچم نەگوت. ئارەزوم بوو هەر هیچ نەبێ جارێکی تریش لێم بپرسنەوە. دوای کەمێک پرسیاریان کردەوە. من لە ڕوانگەی خۆمەوە ئاینەکەم وەک شتێک کە شایەنی ئەوە بێت گیانمی لە پێناودا بەخت بکەم هاتە پێشچاو. بەم ڕەفتارم لەلایەک بەهایەکەم بۆ خۆم دادنە و لەلایەک تر جۆری ئەو جورئەتە کە بە پرسیارەکانی بەردەوامیان وەرگەڕانی منیان لە ئاین دژوارتر دەکرد بەزەیم بە خۆمدا دەهاتەوە. کاتێک زۆرم لە خۆم کرد بیر لە شتێکی تر بکەمەوە. ئەو دیمەنانم هێنایە بەرچاوی خۆم کە لە پەنجەرێکی باخچەی پشتەوەی ماڵەکەمان دەبیندران. خۆخ و گێلاس لەسەر سینیەکی گەوهەر ڕێژی سەرمێزێک دانرا بوو. لە پشت مێزەکەوە کورسێکی لە حەسیر چنراو هەبوو. چەند سەرینێکی پەڕی باڵندەش کە لە هەمان ڕەنگی سەوزی چوارچێوەی پەنجەرەکە بوون لەسەر کورسەکە دانرا بوون. لە دواتریش ئەستێرکێکی ژێربڕێک دارزەیتون و گێلاسم بینی کە چۆلەکەیەک بە قەراقیەوە نیشتبەوە. جۆلانێکیش کە بەلقێکی بەرزی دەرگۆزێکی دوای ئەوانەوە هەڵواسرا بوو. هێدی بەبایەکی نادیار لەرەی دەکرد. جارێکی تریش پرسیاریان کردەوە و منیش لە وەڵامدا گوتم ئاینی خۆم ناگۆڕم. کۆتەرەدارێک لەوێ بوو. چۆکیان پێدادا و سەرمیان خستە سەری. لە پێشدا چاوم نوقان، بەڵام دوایی کردمەوە. یەکێکیان تەورەکەی بەدەستەوە گرت. ئەوی تریان گوتی لەوانەیە پەشیمان بوو بێتەوە. ڕاستی کردمەوە. داوام لەکرد کەمێکی تریش بیری لێ بکەمەوە. لە کاتێکدا من بیرم دەکردەوە ئەوان لە پەنای کۆتەرەدارەکەدا دەستیان بە هەڵکۆڵینی زەوی کرد. بیرم بۆەوە چوو هەر لەوێدا بمنێژن. سەرباری ترس لە مردن، ترسی زیندە بەچاڵکردنیش لە هەناومدا چەکەری کرد. لە دڵی خۆمدا دەمگوت هەتا ئەوان لە هەڵکەندنی گۆڕەکە دەبنەوە من بڕیاری خۆم دەدەم. کەچی ئەوان دوای هەڵکەندنی چاڵێکی بچووک بەرەو لای من هاتنەوە. لەو ساتەدا بیرم کردەوە ئەو پەڕی گەمژەیە لێرە بمرم. بەنیاز بووم ببم بە مسڵمان، بەڵام کات بەدەستەوە نەمابوو. گوتم ئەگەر بگەڕێمەوە بۆ ژوورە خۆشەویستەکەی زیندان کە ئیدی پێی ڕاهاتووم بە درێژایی شەودا دەنیشم و بیر دەکەمەوە، لەوانەیە تا بەرەبەیان بتوانم بڕیاری گۆڕینی ئاینەکەم بدەم، بەڵام نەک بەم پەلەپەلا. یەکسەر بنیان هەڵگرت و بردمیان و ناچار کرام دیسان بکەومە سەرچۆک. بەر لەوەی سەرم بخەنە سەر کوتەدارەکە بەبینینی کەسێک لە نێوان دارەکانەوە کە وەک ئەوەی بفڕێ تێپەڕی سەرم سۆڕما. کتومت وەک ئەوەوە بوو خۆم بم و ڕێشم هاتوێ و درێژ بوو بێ و لەوێدا بێ ئەوەی پێیەکانم بە زەوی بگەن بە بێدەنگی بڕۆم بەڕێوە. بە خۆمم گوت بابانگێکی ئەو دیمەنەی خۆم بکەم کە بەناو دارەکاندا دێو دەچێ. دەنگم دەرنەچوو، سرم بە کوتەدارەکەوە نووسا بوو. لەو ساتەدا بەوە دڵی خۆم دایەوە کە ئەوەی دوای کەمێکی تر بەسرم دێ لەگەڵ خەوندا جیاوازی نابێ. چاوەڕێم کرد، بەراسوو پشتم ڕەچین. نەمدەویست بیر بکەمەوە، بەڵام بیرم لەوە دەکردەوە وا خەریکە لە سەرمان ڕەقاڵدێم. دواترێ منیان بەرز کردە و لە بن لێوەوە گوتیان لەوانەیە والی زۆر تووڕە بێ. لەوێدا لەگەڵ کردنەوەی بەندی دەستەکانمدا کەوتنە جنێو پێدانم. منیان بە دوژمنی خۆ پێغەمبەردانا برامە سەرەوە بۆ کۆشک. والی دوای ئەوەی دامێنی کەواکەی خۆی پێماچ کرد کەوتە دڵدانەوەم. پێی گوتم لەبەر ئەوەی ئامادە بووم لە پێناوی نەگۆڕینی ئاینەکەمدا ژیانی خۆم ببەخشم منی خۆشویستووە، بەڵام هێندەی پێنەچوو دەستی کردەوە بە قسەی بەرز و نزم. بەڕای ئەو من بەخت و خۆڕایی کە لە ڕقیم نواندووە. ئیسلام ئاینێکی پیرۆسترە و شتی تری لەو بابەتە. ئەوەندەی گوت تا تووڕە بوو، سوور بوو، لەسەر سزادانم. دواتر باسیەوەی کرد کە بەڵێنی بە کەسێکی ترداوە. وای بۆ چووم ئەو بەڵێنە لە هەندێک لەو خراپەکاریانە کە لەوانەیە بوو بەسەرم بێ ڕزگارم دەکا. ئەو کەسەی ئەم بەڵێنەی پێداوە لە میانەی قسەکانی والیەوە بۆم دەرکەوت کەسێکی سەیر و سەمەرەیە. لاکاندا تێگەیشتم خۆجەیە. لەو ساتەدا والی ڕێگەیان کە منی بە دیاری بە خۆجە بەخشیوە. سەرەتا بێەوەی زۆر تێبگەم سەیرم دەکرد. والی ڕێگەیان تۆ لەمە بەدواوە کۆیلەی خۆجەی، بەڵگەنامەم داوەتێ و ئازارکردن و نەکردنیش لە دەستی ئەودایە. لەمە پاش ئەو ئازادە چیت لێ دەکات. والی لە ژوورەکە چووە دەرێ و ڕۆیشت. خۆجەش لە کۆشک بوو، لە خوارەوە چاوەڕێی بنی دەکرد. ئەو ساتە حاڵی بووم ئەو کەسەی کە لە ناو دارەکانی باخچەکەدا بینی و بن
ئەو بووە. بە پێی ڕۆیشتنەوە بۆ ماڵەکەی بە منی گوت هەر لە سەرەتاوە زانیوێتی کەوا من لایەنی خۆم وەرناگەڕێم، تەنانەت یەکێک لە ژوورەکانی ماڵەکەی بۆ من ڕێخست بوو. پرسیاری برسیبوون و نەبوونی لێم کرد. هێشتا لەژێر کاریگەری ترسی مردندا بووم. لە ڕەوشێکا نەبووم بتوانم شتێک بخۆم. لەگەڵەوەشدا چەند پارویەکم لەو نان و ماستە خوارد کە نابوویە بەردەمم. لە کاتێکدا من پاروەکەم دەجوو، خۆجە بە شادمانیەوە سەیری منی دەکرد. جۆری گوندیەک کە ئالیکی نابێتە بەردەم ئەسپێکی تازەکراو لە بازار و بە خۆشحاڵیەوە بیری لەو کارانە بکاتەوە کە پێی ڕادەپەڕێنێ، بۆ بنی دەڕوانی. تا ئەو ڕۆژەی خۆجە لە وردەکاری ئەو سەعات و بیردۆزەی کۆسمۆگرافیدا کە دەبوو پێشکەشی والی بکات نقم بوو، منی لەبیر کرد. من بەردەوام ئەو نیگەیانەی ئەوم بیر دەکەوتەوە. دواترێ بە منی گوت کە دەبێ هەموو شتێکی فێر بکەم. هەر بۆ ئەمەش منی لە والی خستۆتەوە و تەنها دوای ئەوەش دەتوانێ ئازادم بکات. چەندین مانگم پێویست بوو تا تێگەیشتم ئەو هەموو شتە چییە. هەموو شتێک ئەو شتانە بوو کە لە دەرسخانە و خوێندنگاکان فێرکرا بووم. هەموو ئەو گەردووناسی و پزیشکی و ئەندازیاری و زانستەی کە لەوێ لە وڵاتەکەی خۆم فێریان بوو بم، پاشان دەیویست بۆ چوونم دەربارەی ناوەڕۆکی هەموو کتێبەکانی ژووروی زیندانم کە ڕۆژی دواتر دەستوریدا بۆمیان هێنا و هەروەها هەرچی دەربارەی ڕووبار، ئاسمان، هەور و ئەقیانوسەکان و هۆکاری بوومەلەرزە و گرمەی هەور بیستومە و بینیومە بزانێ. لە دەوروبەری نیوە شەودا گوتی لە هەموو شتێک زیاتر خولیای ئەستێرە و هەسارەکانم لەسەردایە. لە پەنجەرە واڵاکەوە تیشکی مانگ دەهاتە ژوورەوە. گوتی هەرچۆنێک بووە دەبێ بەڵگەیەک سەبارەت بە هەبوون یان نەبوونی ئەو ئەستێرە بچووکەی نێوان مانگ و زەوی بدۆزینەوە. من لە کاتێکدا کە دەبوو بە دوو چاوی پڕ لە ترسی ڕۆژێکی تۆقێنراو بە مردنەوە لە لێکچوونی وەڕسکەری نێوان هەردووکمان بڕوانی بایە، خۆجەی دی وشەی فێربوونی بەکار نەدەهێنا. بگرە دەیگوت پێکەوە لێکۆڵینەوە دەکەین، بە جووتەدا هێنان دەکەین و پێکەوە بەڕێوەی دەبین. بەم جۆرە وەک دوو برای باش، دوو قوتابی گوێڕایەڵ کە گەورەکانیان لە دزی دەرگاوە چاودێریان دەکەن و لە کاتی ئامادەنەبوونی ئەوانیشدا لە ماڵەوە بە باوەڕەوە ئەرکەکانی خۆیان ڕادەپەڕێنن. دەستمان کرد بەکار. سەرەتا من خۆم وەک برا گەورەیەکی نیازپاک هاتە بەرچاو کە ڕازی بوو لە پێناوی پیاڕاگەیشتنی برا تەمەڵەکەیدا چاو بە هەموو زانیاریەکانی خۆیدا بگێڕێتەوە. خۆجەش وەک برایەکی زیرەک بۆ سەلماندنی ئەوەی کە زانیاریەکانی کاکی هیجرین هەڵسوو کەوتی دەکرد. بە بۆچوونی ئەو جیاوازی زانایی نێوانمان تەنها هێندەی ژماری ئەو کتێبانە بوو کە لە ژووری زیندانەوە بۆم هێنرابوون و ئەو چاوێکی پێیاندا گێڕابوو. یاخۆ ئەوەندەی ئەو بەرگە کتێبانە بوون کە بیرم کەوتبوونەوە. بەلێهاتووی و زیرەکی لە ڕابەدەری خۆم پێی بە زمانی ئیتاڵی برد. دواتر زۆر بەباشی فێر بوو. لە ماوەی 6 مانگدا هەموو کتێبەکانی منی خوێندەوە و وای لێم کرد هەرچیم بەبیر دەهاتەوە بۆم دەگێڕایەوە. کارگەیشتاوەی ئیدی من هیچ بەڵادەستیەکم بەسەر ئەوەوە نەمابوو، بەڵام بە جۆرێک ڕەفتاری دەکرد وەک ئەوەی زانستێکی هەبێ کە بێبەهایی کتێبەکان تێدەپەڕێنێ و سروشتی قوڵترە لەو شتانەی فێریان بووە. 6 مانگ دوای دەست بەکاربوونمان ئیدی جووتێک نەبووین پێکەوە فێربین و پێکەوە پێش بکەوین. بەڵکو ئەو بیری دەکردەوە منیش تەنها هەندێک وردەکاری پێویستم بیر دەخستەوە یان لە چاوگێڕانەوە بە زانیاریەکاندا هاوکاریم دەکرد. بیرۆکەکانی خۆی کە من زۆربەیانم لەبیر نەماوە بە زۆری لە درەنگانی شەودا دوای خواردنێکی سەرپێیانە و کاتێک هەموو چرایەکانی گەڕک دەکوژێنرانەوە و کپی و بێدەنگی باڵی بەسەر هەموو لایەکدا دەکێشا بیر دەکەوتەوە. بەیانیان لە دەرسخانەی مزگەوتێکی جووگەڕەکی ئەو لای خۆمانەوە دەرسی بە منداڵان دەگوتەوە. 2 ڕۆژش لە هەفتەدا دەچوە موقیتخانەی مزگەوتی گەڕەکێکی دوور کە من هەرگیز بۆی نەچوو بووم. پاشماوەی کاتەکانی تریشمان بەخۆ ئامادەکردن بۆ بیرۆکەکانی شەوی داهاتوو یان تاوتێکردن و گفتوگۆکردن دەربارەیان تێدەپەڕان. لەو کاتانەدا بە ئومێدەوە باوەڕم دەکرد کە لە کاتی نزیکدا بۆ وڵاتەکەم دەگەڕێمەوە، لەبەرەوەی دەترسم نەباتە ببێ بەهۆی دواکەوتنی گەڕانەوەم. بە هیچ جۆرێک دژایەتی بیرۆکەکانی خۆجم نەدەکرد و کە زۆریش بە پەرۆشەوە گوێم بۆ وردەکاریەکانی ڕانەدەگرت. بەو شێوەیە ساڵی یەکەممان لە گەردوونناسیدا کە بۆ گەڕام بە دوای بەڵگە هەبوون یان نەبوونی ئەو ئەستێرە خەیاڵەی خۆمان تێهایشت بوو بەسەر برد. لە کاتێکدا بەو تەلیسکۆپانی کە بە دروستکردنی دابوون و گەردبینەکانی بە پولێکی زۆر لە فڵاندەرسان کڕابوون و بەڕوانگە و ئامڕازی گەردوونناسی کارمان دەکرد. خۆجە بابەتی ئەستێرە خەیاڵیەکەی لەبیر کرد.
ئاشکرای کرد چۆتە ناوپرسێکی زۆر قوڵترەوە و دەیەوێت سیستمی پەتلیمۆس بکات بە بابەتی گفتوگۆ. بەڵام گفتوگۆمان نەکرد، ئەو دەدوا و من گوێم بۆ ڕادەگرت. بێهودە باسی خولکە ڕوونەکانی ئەسمانی دەکرد کە ئەستێرەکانیان پێوە هەڵواستراوە و دەیگوت لەوانەیە شتێکی تر لەوێ هەبێ کە ئەو ئەستێرانەی ڕاگرتووە. لەوانەیە هێزێکی نەبیراو بێ، بۆ نمونە هێزی کێشکردن، پاشان درێژەیدایە و گوتی لەوانەیە زەویش وەک خۆر بە دەوری شتێکی تردا بسوڕێتەوە. لەوانەیەشە هەموو ئەستێرەکان بە دەوری ناوەندێکی تردا کە ئێمە بە هەبوونی نازانین بخولێنەوە. دواترەی لافیەوەی لێدا کە دەتوانێت لە پەتلیمۆس قوڵتر بیر بکاتەوە. بۆ بەدەستهێنانی کۆسمۆگرافیەکی زۆر فراوانتر دەستی کرد بە لێکۆڵینەوە لە هێرشێک ئەستێرەی نوێ و چەند بیردۆزیەکیشی بۆ سیستەمێکی نوێ خستە بەردەست. دەشێ مانگ بە دەوری زەوی و زەویش بە دەوری خۆردا بسوڕێتەوە و ڤینۆسیش چەق بێ. بەڵام هێندەی نەبەر لەمانەش بێزار بوو. دوای ماوەیە گوتی لەم کاتەدا گرفت خستنە ڕووی ئەم بیرۆکانە نییە، بگرە ناساندنی ئەستێرەکان و چۆنیەتی سوڕانەوەیان بە ئەمانەی ئێرە و ئەمەش لە والیەوە دەست پێ دەکات. لەم قسە و باسانەدا بووین زانیمان والی سادق پاشا بۆ ئەرزەڕۆم دوورخراوەتەوە. دەگوترا لە پیلانێکی سەرنەکەوتوودا بەشداری کردووە. لەو ساڵانەدا کە چاوەڕێی گەڕانەوەی والیمان دەکرد لە تاراوگا بە بەبەستی نووسینی لێکۆڵینەوەیەک لەبارەی هۆکارەکانی ڕێژگە و ئاوەڕۆی ئاوی تەنگی بۆسفۆر، چەندین مانگ لە هەوایەکدا کە کاری لە مەژیمان دەکرد بە لێوارەکانی ئەمبەر و ئەوبەری بۆسفۆردا گەڕاین. سەیری ڕێژگەی دەریامان دەکرد و بۆ قاپانەی بەدەستمانەوە بوو لە دۆڵەکاندا پلەی گەرما و خێرایی ئەو جۆگەلانەمان دەپێوە کە دەڕژانە تەنگەی بۆسفۆرەوە. لەسەر داوای والی بۆ ڕاپەڕاندنی کارێک چوینە گەبزە و 3 مانگ لەوێ ماینەوە. بێسەروبەرەیی کاتی نوێژ لە نێوان مزگەوتەکانی ئەوێدا بیرۆکەیەکی تری بەخۆجە بەخشی. بڕیاریدا سەعاتێک بێکەم و کوڕی بۆ نیشاندانی کاتەکانی نوێژ دروست بکات. لەو کاتەدا بوو فێرم کرد ئەو شتەی مێزی پێدەگوترێ چییە. پێوانەکانم دایە دارتاشێک و مێزەکەم بە دروستکردندا. کاتێک بۆ ماڵ هێنامەوە خۆجە لە پێشدا بەدڵی نەبوو، بە بەردی مردوشۆری چواندوو دەیگوت ماینەک بەتیە. بەڵام دواتر لە کتەب کورسیەکان و لەگەڵ مێزەکەش ڕاهات، دەیگوت بەو جۆرە دەتوانی باشتر بیر بکاتەوە و بنووسێ. لە ڕێی گەڕانەوەماندا بۆ ئەستەمبوڵ بەنیازی لە قاڵبدانی ددانەی پێچاوپێکی هاوتەریب لەگەڵ ڕێڕەوی خولانەوەی خۆر بۆ ساعەتی نوێژەکە، مێزەکەمان بەسەر پشتی کەرێکەوە لە دوامانەوە دەهات. لەو چەند مانگەی سەرەتادا کە بەرامبەر بەیەک لەمبەر و ئەوبەری مێزەکە دادەنیشتین و کارمان دەکرد، خۆجە دەکۆشا لەوە بگات چۆن کاتەکانی نوێژ و ڕۆژ لە وڵاتانی سارد کە بەهۆی شێوەی هێلکەی گۆی زەویەوە جیاوازێکی زۆری کات لە نێوان ڕۆژ و شەودا هەیە دەستنیشان بکرێ. پرسیارێکی تری هەبوون یان نەبوونی خاڵێکی تری جگە لە مەکە بوو. بە جۆرێک مرۆڤ لە هەر لایەکەوە ڕووی تێبکات ڕوو لە قیبلە وەرنەگێڕێ. کاتێک دەبینی بایەخ بەو گرفتانە نادەم کە لە ناخەوە ڕقم لێیان دەبووەوە بە چاوی سووکەوە بۆمی دەڕوانی، بەڵام هەستم دەکرد پێی بە باڵا دەستی و جیاوازی من بردووە. وای بۆ چووم ئەویش هەستی بەم پێی پێبردنەم کرد بێ، بۆیە یەکجار وا ڕقی لێم دەبەوە. بە درێژایی باسی زانستی دەکرد و بەقەت ئەوەش دەربارەی زیرەکی دەدووە. دەیگوت والی لە گەڕانەوەیدا بۆ ئەستەمبوڵ دەکەوێتە ژێر باندۆڕی نەخشەکانم و سەعاتە نوێیەکەم و بیردۆزەی نوێی کۆسمۆگرافیم کە کاری زیاتری لەسەر دەکەم و بۆ باشتر ڕوونکردنەوە لە شێوەی میناتۆردا دەیخەمەڕوو. لێرەدا بەڕژاندنی تۆوی ژیاننەوەی نوێ هەمووانی تووشی خولیای ناودەرونی خۆی دەکرد، هەردووکمان چاوەڕێمان دەکرد. 3 لاپەڕەچلودوو خۆجە لەو ڕۆژانەدا بیری لەوە دەکردەوە چۆن ددانەیەکی گەورەی ئەوتۆ دروست بکات ئەگەر هەفتەی جارێکیش نەبێ بەلایەنی کەمەوە مانگی جارێک ساعەتەکەی پێقورمیش بکرێ. ئەوەی لە خەیاڵدا بوو لە دوای بەدەستخستنی تاخمە ددانەکەی لەو جۆرە ساعەتێکی نوێژ کە ساڵی جارێک قورمیش بکرێ دروست بکات. لە کاتێکدا سەرقاڵی بیرکردنەوە بوو لەوەی تاکە گرفت دۆزینەوەی هێزی پێویستە بۆ بەگەڕخستنی ددانەکانی ئەو ساعەتە گەورەیە کە بە ئەندازەی دوورکەوتنەوەیان لێکدی کێشیان زیادی دەکرد. لە ڕێی دۆستەکانیەوە لە مواقیتخانە هەواڵی ئەوەی زانی کە والی لە ئەرزەڕۆم گەڕاوەتەوە. ڕۆژی دواتر چوو بۆ پیرۆزبایی لێکردن لە والی. ئەویش لەناو ئاپۆڕەی میوانەکاندا هەواڵی ئەمی پرسی بوو. پەرۆشی خۆی بۆ زانینی داهێنانە نوێیەکانی دەربڕی بوو، تەنانەت پرسیاری منیشی لێکردبوو. ئەو شەوە چەندین جار ساعەتەکەمان لە بەریەک هەڵوەشانەوە و دیسانەوە بەسمانەوە.
چەند شتێکمان بۆ وێرە و ئەوەی میناتۆرەکەی کردوون زیاد کردو بە فڵچەکانی دەستمان ئەستێرەکانمان بۆ یاخ کرد. خۆجە لەبەر چەند پارچەیەکی دەقێکی بۆم خوێندنەوە کە مەبەستی کاریگەریدانان لەسەر گوێگران بە زمانێکی شاعرانە و سەرنجڕاکێش نووسی بووی. ئەم دەقەی کە دەربارەی لۆجیکی خولانەوەی ئەستێرەکان بوو بۆ ئەوەی لە کاتی خوێندنەوەیدا جۆش و خڕۆشی کەم نەبێتەوە دەمەوبەیان جارێکیش بە پێچەوانەوە خوێندیەوە. پاشا ئامێرەکانی لە گالیسکەیەک کە بۆ ئەو مەبەستە بانگی کردبوون بارکرد و بەرەو کۆشکی والی بەڕێکەوت. سەعات و میناتۆرەکەش کە چەندین مانگ بوو هەموو ماڵەکەیان پڕ کردبوو بە سەر سوڕمانەوە بینیم هێندە بچوو بوون بە جۆرێک لە گالیسکەیەکدا جێگەیان بووەوە. خۆجە ئێوارەیەکی زۆر درەنگ گەڕایەوە بۆ ماڵەوە. پاش داگرتنی ئامێرەکان لە باخچەکە و دوای ئەوەی والی وەک کابرایەکی پیری بێتام کە لەگەڵ شتی سەرنجڕاکێشدا گاڵتە نازانێ چاوێکی پێدا دەگێڕێ. خۆجە و دەقانەی بۆ دەخوێندنەوە کە پێشتر لەبەری کردبوون. والی لەو کاتەدا منی بیر کەوتبووە و ئەو پرسیاری لێ کردبوو کە سوڵتانیش چەندین ساڵ دواتر دووپاتی دەکردەوە. ئایا ئەو تۆی فێری ئەم شتانە کردووە؟ یەکەم کاردانەوەی بەو جۆرە بووە. خۆجەش کاردانەوەیکی نیشاندا بوو کە هێندەی دی والی تووشی سەرسوڕمان کردبێ. پرسی بووی کێ؟ دواتر دەست بەجێ تێگەیشت بوو کە کەسی بازلێوەکراو منم. بە دوای ئەوەدا بە والی گوتووە کەوا من گەمژەیەکی خوێندەوارم. خۆجە لە کاتی گێڕانەوەی ئەم بابەتانەدا بۆ من بایەخی پێم نەدەدا. بگرێشتا خەیاڵی لای ڕووداوەکانی کۆشکی والی بوو. دواتر بە پێی داگرتنەوە گوتبووی هەموو شتەکان لە داهێنانی خۆین، بەڵام والی باوەڕی پێ نەکردبوو. وای نماندبوو بە دوای تاوانبارێکدا بگەڕێ و دڵی نەهات بێ بڵێ تاوانبارەکە خۆجەی خۆشەویستی خۆی خۆیەتی. بەو جۆرە لەبری ئەستێرەکان باسی منیان کردبوو. تێدەگەیشتم خۆجە زۆر مەیلی لێ نەبووە لەبارەی ئەو بابەتەوە بدوێ. بۆیە بێدەنگیەک هاتۆتە ئاراوە. سەرنجی والیش کەوتۆتە سەر میوانەکانی تر. خۆجە لە کاتی نانی ئێوارەدا هەوڵێکی دریدا بوو لەبارەی ئەستێرەکان و داهێنانەکانی خۆیەوە بدوێ. والی لەو کاتەدا گوتبووی هەرچی هەوڵ دەدەی شێوەی منی بیر بکەوێتەوە ڕوخساری خۆجەی دێتە بەرچاو. لەوێ خەڵکی تریش بە دەوری خوانەکەو بوون. چەلەحانەیەک لەبارەی خوڵقاندنی مرۆڤی دوانەوە دەستی پێکردووە و نمونەی زۆر پەیوەندراوە لەو بارەیەوە ببیر هێنراوەتەوە. باسی و چمکانە کراون کە دایکان لە جیاکردنەوەیان سەریان لێدەشێوێ ئەو لێکچوانەی کە یەکتر دەبینن دەترسن. بەڵام دواتر وەک ئەوەی جادویان لێکرابێ هەرگیز لە یەکتری گیانابنەوە. قسەیان بردۆتە سەر ئەو چەتە و ڕێگرانەی جێی کەسانی بێتاوانیان گرتۆتەوە. دوای نان خواردن و بڵاوکردنی ئاپۆڕەی میوانەکان والی داوای لە خۆجە کردبوو بێنێتەوە. کاتێک خۆجە سەر لەنوێ دەستی بە گێڕانەوە کردبوو والی لە پێشدا زۆر چێژی لە قسەکانی وەرنەگرت بوو. تەنانەت ناڕازیش بۆ لەوەی بە بیستنی چەند زانیاریەکی قورس بۆ تێگەیشتن دووبارە زەوقی تێکچۆتەوە. بەڵام دوایەوەی بۆ جاری سێم گوێی لە دەقا لە بەرکراوەکەی خۆجە دەگرێ و زەوی و ئەستێرەکانی سەر میناتۆرەکەمان چەند جارێک بە بەرچاویەوە دەخولێنەوە خۆی وا نیشان دەدا وەک ئەوەی کەمێک حاڵی بوو بێ. بەلایانی کەمەوە جۆرێک لە پەرۆشی لا دروست دەبێ و بە وردی گوێ بۆ گێڕانەوەکانی خۆجە ڕادەگرێ. لەو ساتەدا خۆجە دووبارە بەخڕۆشەوە دەڵێ ئەستێرەکان بەو جۆرەنە کە هەموو کەس پێیان وایە بگرە بەم جۆرە دەخولێنەوە. والی لە ئاکامدا گوتوێتی باشە تێگەیشتم ئەو هەش دەبێ بۆچی نەبێ. لەو کاتەدا خۆجە بێدەنگ دەبێ. وای بۆ چووم لەو ساتەدا بێدەنگێکی درێژ هاتبێتە ئاراوە. خۆجە لە پەنجەرەکەوە نیگای لە تاریکایی کەنداوی زێڕین بڕی و لەبەرخۆیەوە دەستی بە قسان کرد. والی بۆچی ڕاوەستاوە لەبەرچی زیاتر نەچوە پێشەوە. ئەگەر ئەمە پرسیارێک بێ منیش وەک ئەو وەڵامەکەیم نەدەزانی. وای بۆ چووم خۆجە بیرۆکەیەکی دەربارەی ئەو شوێنە هەبێ کە دەبێ والی لێی بچێتە پێشەوە کەچی هیچی نەگوت. پێدەچووەوەی کە هەموو کەس لەو نەدەچوون نائارامی کرد بێ. والی دواترێ بایەخی بە ساعتەکەدا بوو ناوەکەی پێکردبوونەوە و پرسیاری کەڵکی ددان و میکانیزم و قورسایەکەی لە خۆجە کردبوو وەک ئەوەی پەنجە بە کونی تاریکی و ترسناکی مەردا بکات. بە ترسەوە پەنجەی کردبوو بە ئامێرە کردەکەدا و دەری هێنابووەوە. خۆجە لەو هەلەدا بورجەکانی ساعتەکەی کردبووەوە. باسی لە هێزی ئەو نوێژانە کردبوو کە هەمووان لە هەمان ساتدا دەیکەن. والی لەو چرکەیەدا تەقیبووە و گوتبووی خۆتی لێ ڕزگار بکە ئەگەر دەتەوێ بەژەهێر ئەگەر دەخوازی ئازادی بکە دەحەسەیتەوە. دەبێ من لەو کاتەدا بۆ ساتێک بە ترس و مێدەوە لە خۆجەم ڕانی بێ. ئەو گوتی تا ئەوانە لە کارەکە نەگەن ئازادت ناکەم. نەمپرسیە و کارە چیە کە دەبێ لی تێبگەن.
لەوانەشە ترسەکەم لەوێەوە سەرچاوەگیرت بێ کە هەستم دەکرد خۆجەش خۆی نەیدەزانی. پاشان باسی شتی تریان کردبوو. واری چارەی خۆی دابوو بە یەکدا و بەڕقەوە سەیری ئامێرەکانی بەردەستی کردبوو. خۆجە بە ئومێدی ئەوەی والی جارێکی تر ئاوڕ لێبداتەوە چاوەڕێی کردبوو. سەرباری ئەوەی زانی بۆشی چیدی ئەو ئێوارەیە کەسێکی خوازراو نییە کە چیکتا درەنگانی شەو لە کۆشکی والی دانیشتبوو. پاشان فەرمانی دابوو ئامێرەکان لە گالیسکە بار بکرێن. من کەسێکی ناوماڵێکی سەرڕێگای تاریک و بێدەنگی گەڕانەوەی خۆجەم هێنایەوە بەرچاوی خۆم کە لە پێخەوەکەیدا خەوی زڕاوە. لە نێوان دەنگی تایەکانی گالیسکەکەەوە گوێی لە کرتەکرتی ساعتە گەورەکە بوو و سەری سوڕماوە. خۆجە تا گزنگی بەیان بە پێوە مایەوە. ویستم مۆمێکی تر لەبەر مۆمە کوژاوەکە دابگرسێنم بەڵام ڕێی پێنەدا. لەبەرەوەی دەمزانی دەیەوێ شتێک بڵێم گوتم والی هەر تێدەگا. ئەمەم لە تاریکایەکەدا گوت و پێم وابوو ئەویش دەیزانێ خۆشم بڕوام بەم قسەیم نییە. بەڵام پاش کەمێک وەڵامی دایەوە. هەموو کارەکە لە دۆزینەوەی نهێنی ئەو کاتەدایە کە والی تیایدا بێدەنگ بوو. بۆ هەڵدانەوەی پەردە لەسەر ئەو نهێنیە لە یەکەم هەلدا چوو بۆ لای والی. ئەم جارەیان والی بە کەیفێکی سازەوە پێشوازی لێکردبوو. بە خۆجەی گوتبوو کە لە ڕەوتی ڕووداوەکان و لە نیازی ئەو حاڵی بووە. دوای دڵدانەوەی خۆجە ئامۆژگاری کردبوو هەوڵەکانی بخاتە گەڕ بۆ دروستکردنی چەکێک. گوتبووی چەکێکی ئەوتۆ کە دنیا لە دژمنەکانمان بکات بە زیندان. بەڵام نەیگوتبوو دەبێت چەکەکە چۆن بێ. والی ئامادەی خۆی دەربڕی بوو پشتیوانی لە خۆجە بکات. بەمەرجێک مەیلی زانستیانی خۆی بۆ ڕووکارەدا بات بێگومان بە هیچ جۆرێک باسی لە داهاتی مانگانەی ئێمە نەکردبوو. ئەوەندە نەبێ کیسەیەکی پڕ لە پارەی زیوینی دابوو بە خۆجە. کیسەکەمان لە ماڵەوە کردەوە و پارەکەمان ژمارد 17 دانە بوو. ژمارەیەکی واسیر والی دوای ئەوەی کیسەیەکی دابوو بە خۆجە گوتبووی سوڵتان لە خشتە دەبات بۆ ئەوەی گوێ بۆ خۆجە ڕابگرێ. گوتبووی سوڵتانی لاو خولیای ئەو جۆرە شتانی لەسەردایە. نەمرونە خۆجەش کە بە ئاسانی ئومێدی لا پەیدا دەبوو دڵمان بەو باڵێنە خۆش نەکرد. بەڵام دوای هەفتەیەک هەواڵێکمان هێنا. والی دوای ڕۆژ و شکاندن ئێمە بەڵێ منیش دەباتە لای سوڵتان. وەک خۆ ئامادەکردنێک خۆجە ئەو دەقەی بۆ والی خوێندبەوە بە شێوەیەک کە منداڵێکی 9 ساڵە لێ تێبگات. گۆڕی و لەبەری کرد. بەڵام خەیاڵی لای سوڵتان نەبوو. بگرە لەبەر هەر هۆیەک بێ لای والی و هۆی بێدەنگ بوونەکەی بوو. دەیگوت دەبێ ڕۆژێک لە ڕۆژان نهێنی ئەو بێدەنگ بوونە ئاشکرا بکات. دەیپرسی ئەو چەکەی والی دەیەوێ دەبێ شتێکی چۆن بێ. من شتێکی ئەو تۆم نەمابوو بۆ گوتن. ئەو بە تاقی تەنیا کاری دەکرد. دەچوە ژوورەکەی و تانیوەی شەوان دەرگای لەسەر خۆیدا دەخەز. منیش ئیدی تەنانەت بێ ئەوەی بیر لەوە بکەمەوە کەی بۆ وڵاتەکەم دەگەڕێمەوە وەک منداڵێکی گەمژە بێ کاروبار لە بەردەم پەنجەرەی ژوورەکەمدا دادەنیشتم و داڵقەم لێدەدا. لە خەیاڵی خۆمدا ئەوم لە بەردەم مێزەکەدا دادەنیشت و کاری دەکرد خۆجە نەبوو. من بووم و هەموو کاتێک دەمتوانی بۆ هەر شوێنێک کە خۆم ئارەزوم بکردایە بڕۆم. لەگەڵ ڕۆژ ئاوابووندا ئامێرەکانمان لە گالیسکەیەک بار کرد و بەرەو کۆشک بەڕێکەوتین. ئیدی کوچکەکانی ئەستەمبوڵم خۆش دەویست. لە خەیاڵی خۆمدا ئارەزوم دەکرد مرۆڤێکی نەبینراو بوومایە و بمتوانی بایە بەناو بەرزە چنار و شابەڕوو دار ئەرخەوانەکاندا هاتوچۆ بکەم. بە هاوکاری کەسانی تر لەوێ ئامێرەکانمان لە شوێنی نمایشکردنیان لە ناوەوە دامەزراند. سوڵتان منداڵێکی خوێن شیرین و ڕوومەتسوور بوو باڵای لە گوێرەی تەمەنی کورتتری دەنواند. بە جۆرێک دەستی لە ئامێرەکان دەدا وەک ئەوەی کەلوپەلی گەممەی خۆی بن. ئێستا باش بۆم ناخرێنەوە سەریەک. ئایا لەو کاتەدا بوو ویستم ببم بە هاودەم و هاوڕێی یاخۆ لە دەمی دیداری دووەمماندا بوو کە پاش 15 ساڵ لەو کاتە پێکات. بەڵام دەست بەجێ حاڵی بووم کە مرۆڤ نابێ ناڕەوایی لە بەرامبەردا بکات. خۆجە لەو سادەدا نووزەی لە خۆی بڕی بوو. دەست و پەیوەندەکانی سوڵتانیش بە پەرۆشەوە چاوەڕێیان دەکرد. لاکاندا توانی دەست پێ بکات. کۆمەڵێک کشتی نوێی بۆ بەسەرهاتەکەی زیاد کردبوو. بە جۆرێک باسی ئەستێرەکانی دەکرد وەک ئەوەی بوونەوەری زیندوو بن و ئاوەزیان هەبێ. ئەستێرەکانی بە کۆمەڵێک بوونەوەری پکێش و پڕ لە ڕاست چوان کە لە ئەندازە و زانستی ماتماتیک تێدەگەن و بەپێی ئەو تێگەیشتنیان دەخولێنەوە. کاتێک دەیبینی منداڵەکە جاروبار سەربەرز دەکاتەوە و بەسەر سوڕمانەوە سەیرێکی ئاسمان دەکا ئەو هێندەی دی تاوی دەسەن. ئالێرەدا ئەو میناتۆرە ڕوونەی گەردوونی نیشاندا کە ئەستێرەکانی پێوە هەڵواسرابوون و دەسوڕانەوە. دەیگوت ڤیرۆس لەوێدایە و بەو جۆرە دەسوڕێتەوە.
ئەو شتە زەبەلاحی ئێرەش مانگە کە بە شێوەیەکی تر شوێنی خۆی دەگۆڕێ. هەر جارێکیش کە خۆجە لەگەڵ خولانەوەی ئەستێرەکاندا زەنگە هەڵواسراوەکەی قەت میناتۆرەکەی بە دەنگە خۆشەکەیەوە دەلەراندەوە، سوڵتانی بچکۆلە لە ترساندا هەنگاوێک دەچوە دواوە، پاشان هێزی خۆی گردەکردەوە وەک ئەوەی بێ بچێتە قوتوویەکی ئەفسوناویەوە لە ئامێرە زەنگ لێ دەرەکە نزیک دەکەوتەوە و هەوڵی دەدات تێبگات. ئێستا کاتێک بیرەوەریەکانم دێنمەوە سەریەک و هەوڵ دەدەم ڕابردوویەک بۆ خۆم بسازێنم، پێم وایە ئەو دیمەنە تابلۆیەکی بەختەوەری گونجاوە لەگەڵ ئەو چیرۆک و ئەفسانانەی لە منداڵیمدا گوێم لێ بووە و لەگەڵ ئەو نیگارکێشانەی کە ئەفسانەکانیان دەنەخشاند. میناتۆرەکە لە ئامێرێکی گەمەی منداڵان دەچوو، تەنیا لەو خڕۆکە شوشەیانەی کەم بوو کە بە بادانیان بە پێچەوانەوە بەفریان بەسەر ئەو ماڵە سەربان سوورانەدا دەباران کە لەسەر شێوازی کێک بنیات نرابوون. پاشان منداڵەکە دەستی بە پرسیار کرد و خۆجەش هەوڵیدا فریەی وەڵامدانەوە بکەوێ. ئەو ئەستێرانە چۆن و بەو جۆرە بە ئاسمانەوە ڕاوەستاون، بە خولگەڕوونەکانەوە هەڵواسراون. ئەو خولگانە لە چی دروست بوون؟ لە مادەیەکی ڕوون کە ڕوونیان پێدەبەخشێ. ئایا بەریەک ناکەون؟ نەخێر، وەک ئەوانەی سەر میناتۆرەکە قاتقاتن. ئەو هەموو ئەستێرەیە هەیە، ئەدی بۆچی ژمارەی ئاستەکان هێندەی ژمارەی ئەستێرەکان نییە؟ چونکە ئەوانە زۆر دوورن. چەند دوورن؟ زۆر. ئایا ئەستێرەکانی تریش لە کاتی خولانەوەیاندا زەنگی لەراوەیان هەیە؟ نەخێر، خۆمان زەنگەکەمان داناوە بۆ تێگەیشتن لە خولکێکی تەواوی ئەستێرەکان. ئایا گرمەی هەور پەیوەندی بەمەوە هەیە؟ نیەتی. ئەدی پەیوەندی بە چیەوە هەیە؟ بە بارانەوە. ئایا سبەی نێدەبارێ؟ ئەگەر بە شێوەی ئاسماندا بێ سبەی نابارێ. گەلۆ، ئاسمان بۆ شێرە نەخۆشەکەی سوڵتان چی دەگوت؟ چاک دەبێتەوە، بەڵام پێویستە ئارامی هەبێ و شتی تری لەو جۆرە. خۆجە لەگەڵ ڕوونکردنەوەی بۆچوونی خۆیدا دەربارەی شێرە نەخۆشەکە وەک ئەوەی لە کاتی دوان لەبارەی ئەستێرەکان دەیکرد، دیسانەوە سەری بۆ ئاسمان بەرز کردەوە. دوای گەڕانەوەمان بۆ ماڵەوە بەڕقەوە باسی ئەم وردەکاریانەی گێڕایەوە. دەیگوت گرنگ ئەوە نییە منداڵەکە زانست و سۆفیگەری لێکجیا بکاتەوە، بگرە گرنگ ئەوەیە شتێک تێبگات. دیسان هەمان وشەی بەکار دەهێنا و بە جۆرێکیش دەری دەربڕی و وەک ئەوەی من پێیم بەو شتە بردبێ کە دەبێ بزاندرێ. منیش ئیدی بیرم دەکردەوە ببم بە مسڵمان یان نا. ئەو کیسەیە لە کاتی دەرچوونماندا لە کۆشک پێماندرا بوو، 5 زێڕی تەواوی تێدا بوو. خۆجە گوتی سوڵتان پێی بەوە بردووە لۆجیکێک لە پشت چیرۆکی ئەستێرەکانەوە هەبێ. ئاخ سوڵتان، زۆر دواتر بە تەواوی ناسیم، لە پەنجەرەکەوە مانگم دەبینی. سرم سۆرما لەوەی ئەمە هەمان ئەو مانگەیە کە لە پەنجەرەی ماڵەکەی ئێمەوە دەبیندرا. خۆزگەم خواست ببمەوە بە منداڵ. خۆجە خۆی بۆ نەگیرا و گەڕایەوە سەر هەمان بابەت. گرفتی شێرەکە گرنگ نییە، منداڵەکە ئاژەڵی خۆش دەوێ و هیچی تر. ڕۆژی دواتر چوە ژوورەکەی خۆی و دەستی کرد بەکار. دوای چەند ڕۆژێک دیسان ساعەتەکە و میناتۆری ئەستێرەکانی لە گالیسکەیەک بارگیر. ئەمجارەیان لەژێر ئەو نیگا پڕ لە پرسیارانەدا کە لە پەنجەرە قەفەزدراکانەوە ئاڕاستەی دەکرا چوو بۆ دەرسخانەی منداڵان. ئێوارە لە گەڕانەوەیدا بێزار بوو، بەڵام نەک بەڕادەیەک کە بێدەنگی بکات. گوتی وەمزانی منداڵەکانیش وەک سوڵتان تێدەگەن، بەڵام بە هەڵەدا چوو بووم. منداڵەکان تەنها ترسا بوون. خۆجە پاش تەواوکردنی قسەکانی پرسیاری بابەتەکەی لێکردبوون. منداڵێک گوتبووی ئەو دیوی ئاسمان دۆزەخە. ئەمەی گوتبوو دەستی بە گریان کردبوو. خۆجە هەفتەی دواتر بە قوڵکردنەوەی باوەڕیەوە بە جۆرێک لە ئاستی تێگەیشتنی سوڵتاندا بەسەر برد. یەک بەیەکی خولەکانی چوونە ژوورەوەمان بۆ حەوشەی ناوەوە دێنێتەوە بیری من. دەکۆشا من بۆ چوونەکانی بۆ بسەلمێنم. منداڵەکە زیرەک بوو. بەڵێ، هەر لە ئێستاوە دەیزانی پێویستە بیر بکاتەوە. بەڵێ، هەر لە ئێستاوە خاوەنی کەسایەتی پێویست بوو بۆ خۆڕزگارکردن لە پاڵە پەستۆی دەوروبەر. بەڵێ، بەو جۆرە ماوەیەکی زۆر پێش ئەوەی سوڵتان دەست بە خەون بینین بۆ ئێمە بکات، ئێمە دەستمان بە خەون بینین بۆ ئەو کرد. خۆجە لەو ماوەیەدا لە ساعەتەکەشدا کاری دەکرد. پێم وابێ لەبارەی چەکەکەشیەوە بیری دەکردەوە، چونکە کاتێک بۆ لای والی بانگ کرابوو وای گوتبوو، بەڵام هەستم کردبوو ئومێدی پێی نەماوە. لەبارەی والیەوە گوتبووی وەک ئەوانی تری لێ هاتووە، ئیدی ناخوازێ ئەوەی کە نایزانێ بیزانێ. هەفتەیەک دواتر سوڵتان دیسان نردی بە دوایدا ڕۆیشت. سوڵتان بە ڕوویەکی خۆشەوە پێشوازی لە خۆجە کردبوو.
گوتبووی شێرەکەم چاک بۆتەوە قسەی تۆ دەرچوو. دواتر لەگەڵ دەست و پەیوەندەکاندا چوو بوونە حەوشەکەوە. سوڵتان ماسی ناو حەوزێکی نیشانی خۆجەدا بوو، ڕای ئەوی لەبارەیانەوە پرسی بوو. لە کاتێکدا ئەم قسانەی بۆ من دەگێڕایەوە گوتی تەنها گوتم سوورن، هیچ شتێکی ترم بە خەیاڵدا نەهات بۆ گوتن پشێ. لەو ساتەدا لە جوڵەی ماسیەکانیشدا پێی بەهابوونی نەزمێک بردبوو، وەک ئەوەی لە نێوان خۆیاندا بدوێن بۆ ئەوەی نەزمەکەیان بێکی ماسی بێ. خۆجە بە سوڵتانی گوتبوو ماسیەکانی بەلاوە ژیرە، گرنگێکی تەنیشت یەکێک لەو ئاغایانەی حەرامخانە کە بەردەوام ئامۆژگارەکانی دایکی سوڵتانی دەهێنایەوە بیری سوڵتانی منداڵ پێکەنینی بەو قسەیە هاتبوو. سوڵتانیش نێوی پێدا بوو. دواتریش کاتێک سواری کالیسکەکەیان بووبوون وەک سزایەک مۆڵەتی نەدابوو ئەو کورتە باڵا موسوورە لەگەڵیاندا سوار بێ. بە گالیسکەکە چووبوون بۆ شێرخانە لە مەیدانی ئەسب. لەوێ سوڵتان دانە بەدانەی چەندین شێر و پشیلەی فارسی و پەڵەنکی نیشانی خۆجەدا بوو کە هەمویان بە زنجیر بەستونەکانی کۆنە کڵێسایەکەوە بەسترابوونەوە. لە بەردەم ئەو شێرەدا ڕاوەستا بوون کە خۆجە پێشبینی چاکبوونەوەی کردبوو. منداڵەکە قسەی لەگەڵدا کردبوو، شێرەکەی بە خۆجە ناساندبوو. دواتر چووبوونە لای شێرێکی نووست و لە گۆشەیەکدا ئاژەڵەکان دووگیان بووە و وەک ئەوانی تر بۆنی پیسی لێ نەهاتووە. سوڵتان بە دوو چاوی درەوشاوەوە پرسی بووی ئەم شێرە چەند بەچکەی دەبێ و چەندیان نێر و چەندیان مێدەبن. خۆجە زۆر بێزار بوو، دواتر لای مندانی پێدانا کە هەڵەی کردووە. بە سوڵتانیشی گوتبوو سرم لە گەردوون ناسی دەردەچێ، بەڵام ئەستێرە ناستیم. سوڵتانیش گوتبووی بەڵام تۆ باشتری لێدەزانی وەک لە حوسێن ئەفەندی گەورەی ئەستێرە ناسان. خۆجە لە ترسیەوەی نەبادا یەکێک لەوانەی دەوروبەر قسەکەی ببیستێ و بە حوسێن ئەفەندی بگەێنێتەوە، خۆی لە وەڵامدانەوە پاراست بوو. سوڵتانی خەیاڵشکا و بەردەوام دەبێ و دەڵێ خۆجەیان هیچ نازانێ یا خۆ لە بری ئەستێرەکان سەیری شوێنی بەتاڵ دەکات. بەدوای ئەوەدا خۆجە ئەو قسانەی کە دای نابوو دواتر بیانکات ناچار بووە دەست بەجێ دەستیان پێ بکات. گوتبووی زۆر شت لە ئەستێرەکانەوە فێربوو و گەلێک ئەنجامیشی لەو فێربوونانە دەستگیر بووە. بە کەڵک وەرگرتن لە بێدەنگبوونی سوڵتان کە بە چاوی داچەقیوەوە گوێی بۆ ڕاگرتووە گوتبووی پێویستە ڕوانگەخانەیەک بۆ چاودێریکردنی ئەستێرەکان بێتە دامەزراندن. شتێک لە شێوەی ئەو ڕوانگەخانانەی کە موڕادی سێمی باپیری خوالێ خۆشببووی ئەحمەدی یەکەمی باپیری سوڵتان کە 90 ساڵ لەمەوبەر فەرمانی دابوو بۆ خوالێ خۆشببوو تەقیەددین ئەفەندی دروست بکرێ و دواتر لەبەر فەرامۆشکردن خاپوور بوو نەخێر، شتێکی زۆر لەوە پێشکەوتووتر، خانەیەک بۆ زانستەکان کە نەک تەنها چاودێری ئەستێرەکانی تێدا بکرێ، بگرە هەموو ئەو زانایانە لە خۆ بگرێ کە لە هەموو جیهان ڕووبار و دەریاکانی هەور و چیا گوڵ و بێگوبان لە ئاژەڵانیش دەکۆڵنەوە بۆ ئەوەی پێکەوە دەربارەی لێکۆڵینەوەکانی خۆیان بدوێن لە پێناوی پێشکەوتنی ئەوان و گەشەسەندنی ئاوەزی ئێمەدا. ئەم نەخشەی خۆجە کە منیش یەکەم جارم بوو گوێم لێ دەبوو سوڵتان وەک ئەوەی گوێی بۆ داستانێکی شیرین شل کرد بێ گوێی بۆ ڕاگرت بوو. لە کاتی گەڕانەوەیاندا بە سواری گالیسکە بەرەو کۆشێک دیسان پرسی بووی پێدوایە شێرەکە چۆن دەزێ. خۆجە لەبەرەوەی پێشتر بیری لێکردبەوە ئەم جارە گوتبووی بێچوە تازە لەدایک بۆکان هاوکێشی یەکتر دەبن. لە ماڵەوە بەمنی گوت ئەو قسەیە هیچ مەترسێکی نییە، دەیگوت ئەو منداڵە گەمژەیە دەخەمە لە پێی دەستەوە، زۆر لە حوسێن ئەفەندی گەورەی ئەستێرە ناسان بەتوانەترم. بەکارهێنانی ئەو وشەیە لە کاتی قسەکردنیدا دەربارەی سوڵتان منی سەرسام کرد. دواتر لەبەر هەر هۆیەک بێ لەو قسانەی زویر بووم. لەو کاتانەدا دڵم پڕ بوو لە غەم و خۆم بەکاری ناوماڵەوە سەرقاڵ دەکرد. دواترێ دەستی کرد بە بەکارهێنانی وشەیەک وەک کلیلێکی ئەفسوناوی کە هەموو قفڵێک بکاتەوە لەبەر کەمژەی خۆیان سەرێک هەڵنابڕن تاکوسەری ئەو ئەستێرانە بکەن کە بە سەرسەریانەوە دەخولێنەوە، لەبەر کەمژەی خۆیان بەر لەوەی فێری شتێک ببن لە پێشدا دەپرسن داخۆ بە کەڵکی چ دێ، لەبەر کەمژەی خۆیان پەرۆشی پوختەی مەسەلەکانن نەک وردەکاریەکان، لەبەر کەمژەی خۆیان لە یەکدی دەچن و هەتا دواتر. سەرباری ئەوەی منیش چەند ساڵێک لەمەوبەر لە وڵاتەکەی خۆم زۆرم حەز بەو شێوازی قسەکردنە دەکرد، بوارم نەبوو هیچ بە خۆجە بڵێم. بۆ خۆشی لەو کاتانەدا منی بەلاوە گرنگ نەبوو چونکە گەڕی لە گەمژەیەکانی ئاڵاندبوو. گەمژەی منیش جۆرێکی تر بوو لە ڕووی چەنەبازی و لەوچی خۆمەوە لەو ڕۆژانەدا.
خەونێکی خۆم بۆ گێڕایەوە لە خەونمدا خۆی خست بووە جێی من و چوو بووە بۆ وڵاتەکەم. لەگەڵ دەستگیرانەکەمدا زەباوەندی کردبوو، لە زەماوەندەکەمدا کەس هەستی نەکردبوو ئەو من نیم. منیش دەستێک جلی تورکیم لەبەر کردبوو، لە گۆشەیەکەوە سەیری ئاهەنگەکەم دەکرد. لە ناوەڕاستی زەماوەندەکەدا لەگەڵ دایک و دەستگیرانە شادمانەکەمدا ڕووبەڕوو بوومەوە. سەرباری فرمێسکەکانم کە لە خەو بێداریان کردمەوە هیچ کامیان منیان نەناسیەوە، پشتیان تێکردم و لێم دوور کەوتنەوە. لەو سەر و بەندەدا دوو جاران چوو بۆ کۆشکی والی. وا دیار بوو والی پێی خۆش نەبوو خۆجە دوور لە چاوی ئەو خۆی لە سوڵتان نزیک بکاتەوە، کەوتوبووە لێپێچینەوەی. زۆر دواتر و پاش ئەوەی والی لە ئەستەمبوڵەوە بۆ تاراوگە دوور خرایەوە، ئەوسا خۆجە پێمی گوت والی پرسیاری منی کردووە و دەستوری داوە لێکۆڵینەوەم لەبارەوە بکرێ. ئەگەر ئەمەی زووتر بگوتایە دەبوو من ڕۆژانی خۆم بە تەرسی ژەهراویکردنەوە بگوزراندبایە. سەرباری ئەوەش هەستم دەکرد والی بە زیاتر بایەخ بە من دەدا وەک بە خۆجە. لێکچونمان لەگەڵ خۆجە لە خۆم زیاتر والی نیگەران دەکرد و ئەمەش خوتوکەی شکۆمی منی دەدا. وی دەچوو ئەم لێکچوونەمان لەو کاتانەدا نهێنیەک بێ کە خۆجە هەرگیز نەخوازێ بێزاری و ئازایەتێکی سەیریش بە من ببەخشێ. هەندێک جار بیرم لەوە دەکردەوە تا خۆجە لە ژیاندا بێ بەهۆی ئەم لێکچوونەوە من لە مەترسی دوور دەبم. ڕەنگە لەو سۆنگەیەشەوە بوو بێ کاتێک خۆجە والیشی بە یەکێک لە گەمژەکاندانا من بەرەنگاری بوومەوە. ئیدی ئەو لەو ساتانەدا هەڵدەچوو، پێی بردنم بەوەی ناتوانێت دەستم لێ هەڵبگرێ و هەمان کاتی شەرم دەکات پاڵی پێوەنام بەرەو بێ ئابڕوویەک کە تەنانەت بە خۆشم نامۆ بوو بە پرسیارە یەک لە سەریەکەکانی دەربارەی والی و قسەکانی ئەو لەبارەی هەردووکمانەوە. خۆجەم لە هەڵچوونێکدا نقم دەکرد پێم وابوو خۆشی نەیدەزانی هۆیەکەی چییە. لەو کاتەدا سەرسەختانە دەیگوت و دووبارەی دەکردەوە. بەڕە لە ژێرپێی والیش دەردێنم. یەنیچەرەکان بەم زوانە شتێک دەکەن. دەرکیشم بە چەند شتێک کردووە لە کۆشک نەخشەی بۆ دادەڕێژێ. بۆ یەگەرکار بۆ دروستکردنی چەکێک بکەم وەک والی داوای دەکا نامەوێ بۆ وەزیرێکی کاتی بیکەم بگرە پێویستە بۆی بخەمە بەردەستی سوڵتان دروستی بکەم. ماوەیەک پێم وابوو هەموو کاتی خۆی بە نەخشەی ئەو چەکە نادیارەوە بەسەر دەبات. بەخۆم دەگوت هەوڵ دەدات بەڵام پێشەوە چوونی بۆ ناکرێ، چونکە ئەگەر پێشەوە چوونی بۆ بکردایە ئەوە دڵنیا بووم تەنانەت ئەگەر بۆ سوکایەتی پێکردنیشم بووایە ڕای منی هەروەردەگرت و بۆ چوونەکانی خۆی بۆم ڕوندەکردەوە. ئێوارەیەک لە گەڕانەوەماندا لەو ماڵی ئاکسەرای کە 2-3 هەفتە جارێک ڕوومان تێدەکرد و دوای گوێگرتن لە موزیک لەگەڵ ژنەکاندا دەنووسین. خۆجە پێمی گوت بەنیازە تا بەیانی کار بکات، پاشان لەبارەی ژنەکانەوە پرسیاری کرد. قسەکردن لەبارەی ژنە شتێک بوو پێشتر هەرگیز نەمان کردبوو. دواتر لە پڕێگوتی بیر دەکەمەوە، هەرکە گەیشتینە ماڵەوە بێ ئەوەی بڵێ بیر لە چی دەکاتەوە چووە ژوورەکەی و دەرگای لەسەر خۆی کڵۆمدا. منیش ئیدی لە نێو کتێبەکانی خۆم کە تەنانەت وزەی هەڵدانەوەی لاپەڕەکانیشم تێدا نەمابوو مامەوە و بیرم کردەوە لە هەر پرۆژەیەک کە من باوەڕم وابوو ناتوانێت پێشوەچوونی تێدا بکات یان بیر و بۆچوونەکانی یاخۆ سیرکردنی بێهودەی کاغەزەکانی سەر ئەو مێزەی هێشتا بە تەواوی ڕانەهاتبوو لە بەردەمیدا دابنیشێ، یان دانیشتنی خوت و خۆڕایی چەندین ساعتی بە شەرم و هەڵچوونەوە لە بەردەم مێزەکەدا. دەرەنگانێک دوای نیوەی شەو لە ژوورەکەی هاتە دەرێ، لەبەرەوەی گرفتێکی بۆ هاتووە پێش وەک قوتابێکی خاکی کە پێویستی بە هاوکاری بێ بە شەرمەوە منی بان کرد بۆ بەردەم مێزی ژوورەکەی خۆی. بێ هیچ دوو دڵی نواندنێک گوتی هاوکاریم بکە، با پێکەوە بیریان لێ بکەینەوە، بە تەنها پێشەوە چوونم بۆ ناکرێ. لەبەرەوەی پێم وابوو ئەوەی دەیڵێ پەیوەندی بە ژنانەوە هەیە ساتێک بێدەنگ بووم. کاتێک بینی تەنها سیر دەکەم و هیچی تر، بە دەربەستەوە گوتی بیر لە گەمژەکان دەکەمەوە، بۆچی هێندە گەمژن؟ دواتر وەگەوەی وەڵامی من بزانێ درێژەیدایە و گوتی باشە گەمژەنین، بەڵام مێشکیان لە شتێکی کەمە، من مەپرسی ئەوانەکێن. گوتی ئەرێ شوێنێک لە مێشکیاندانیە جێگەی ئەو زانستانەی تێدا بێتەوە وەک ئەوەی بێ بە دوای وشەیەکدا بگەڕێ بۆ دەوروبەری خۆی نۆڕی. پێویستە گۆشەیەک لە مێشکیاندا هەبێ بۆ جێگیرکردنی شتومەکی تێکەڵ و پێکەڵی وەک قوت و چاوەکانی ئەو دۆڵابە، بەڵام پێدەچێ شتی وایان نەبێ. تێدەگەیت دەمویست باوەڕ بەخۆم بێنم کە شتێک تێگەیشتوم، بەڵام زۆر سەرکەوتوو نەبووم. هەردووکمان ماوەیەکی درێژ بێدەنگ بووین،
لە کۆتاییدا گوتی جاکێ دەزانێ مرۆڤ بۆچی بەم شێوەیە یاخۆ بە جۆرێکی ترە. دواترێ گوتی ئەخ خۆزگە بەڕاستی پزیشک دەبوویت و منت فێر دەکرد جەستەمان چییە و چی لە بەدەن و کەللەماندا هەیە. وا دەهاتە بەرچەو کەمێک شەرم بکات. لەبەرەوەی نەیدەویست بمترسێنێ بە شێوەیەکی سروشتی ڕایگەیاند. لەوانەیە نیم خۆم بەدەستەوە بدەم و تا کۆتایی بەردەوام بم. هەم لەبەرەوەی پەرۆشی زانینی ئاکام و هەم بەهۆی ئەوەی شتێکی تر شک نابم بیکەم. من تێنە دەگەیشتم، بەڵام بسکەی سمێڵم دەهات کاتێک بیرم دەکردەوە کە هەموو ئەو شتانە لە منەوە فێر بووە. لە کاتەکانی دواتردا وەک ئەوەی هەردووکمان بزانین واتای ئەم قسەیە چیە لەسەر یەک دووبارەمان دەکردەوە. لەم بڕیارگرتنەی خۆیدا وەک قوتابیەکی خەیاڵ فراوان کە پرسیاری زۆر دەکا خۆی دەنواند. هەر جارێک کە دەیگوت تا کۆتایی بەدوای ئەم کارەوە دەبم، من وا هەستم دەکرد بینەران ناڵینی هەڵچوو خەمینی ئەڤیندارێکی دەستەوسانم لە هۆکاری ئەو نەهامەتیانی بەسەری هاتووە. دەپرسێ لەو ماوەیەدا ئەو قسەیەکی زۆر دەگوتەوە کاتێک بە خۆسازانی یەنیچەرەکانی بۆ یاخیبوون دەزانی دەیگوتەوە. دوای ئەوەی بۆ منی دەگێڕایەوە کە منداڵانی دەرسخانە زیاتر پەرۆشی فریشتەن نەک ئەستێرە دەیگوتەوە. پاش کڕینی دەستنووسێک بە چەردەیەک پارە و بەر لەوەی لە خوێندنەوەی تا بگاتە نیوەی بە تووڕەبوونەوە تووڕەیدایە لاوە. دەیگوتەوە دوای گەڕانەوەی لای دۆستەکانی موقیتخانە کە ئیدی وەک خۆیەک سەری لێدەدا دەیگوتەوە پاش خواردنی سەرما لە گەرمە و بەهۆی باش گەرم نەکردنی و دوای ئەوەی لە پاڵ کتێبە خۆشەویستەکانیدا لەسەر لێفە بەگوڵ نەخشێنراوەکە پاڵ دەکەوت و پاش ئەوەی لە حەوشەی مزگەوت گوێی لە قسەی تووڕەهاتی دەستنوێژ هەڵگران دەگرت دەیگوتەوە دوای ئەوەی بیستی ڤینیسیایەکان ڕەوە کەشتی ئەمانیان بەزاندووە و پاش ئەوەی بەدان بە خۆداگرتنەوە گوێ بۆ خەڵکی گەڕەگڕا دەگرت کە پێیان دەگوت وا خەریکە تەمەنی بەسەر دەچێ و بۆ ئەوە هاتون تاکوهانی بدەن ژن پێنێ. دیسان دەیگوتەوە تا کۆتایی بە دوای ئەم کارەوە دەبم. ئێستا بیر دەکەمەوە کام خوێنەر لەوانی ئەم نووسراوم تا کۆتایی دەخوێنێتەوە. بەدان بە خۆداگرتنەوە بە دوای ڕووداوەکان یان هەر شتێکدا دەچێ کە بە خەیاڵ گێڕاومەتەوە دەتوانێ بڵێ خۆجە پابەندی ئەم باڵێنەی خۆی نەبوو. چوارەم لاپەڕە 56 ڕۆژێکی کۆتایی بەهار 20 مانتەرمی حوسێن ئەفەندی گەورەی ئەستێرە ناسان لە نزیک ناوچەی ئیستینەی قەراق تەنگەی بۆسفۆرەک دۆزراوەتەوە کەواتە والی لە دواسەددا فتوای کوشتنی دەرکردبوو. ئەویش ئەوە نەبوو سەرکەس بکات و لە حەشارگەکەی خۆیدا ئارام بگرە بەڕاست و چەپدا نامەی دەنارد و دەینووسی نیشانەی مردنی والی سادق پاشا لەم زوانەدا دەرکەوتووە. بەم جۆرە حوسێن ئەفەندی شوێنی خۆی ئاشکرا کردبوو، هەوڵیدا بوو ڕوو لە ئەنادۆڵ بکات. بەڵام پیاکوژان خۆیان گەیاندبووە بەلەمەکەی و خنکاندبوویان. خۆجە کاتێک زانی دەست بەسەر ماڵ و سامانی گەورەی ئەستێرەناس داگیراوە کەوتەخۆ بۆ بەدەستهێنانی کاغەز و کتێب و دەفتەرەکانی. بۆ ئەمەش هەرچی پارەیە کۆی کردبەوە دای بە بەرتیل خۆران. ئێوارانێکی درەنگ سندوقێکی گەورەی بۆ ماڵەوە هێنایەوە و بە هەفتەیەک هەزاران لاپەڕەی ناو سندوقەکەی خوێندەوە. لە ئاکامدا بە هەڵە چوونەوە گوتی شتی زۆر باشتر لەوانەی لەدەستدێ. کاتێک دەستی کرد بەکار منی شاوکاریم کرد بۆ 2 کتێب بە ناوی حەیات الحەیوان و عەجائب المەخلوقات کە بڕیاری دابوو پێشکەش بە سوڵتانیان بکات. من باسی ئەو ئەسپە جوان و گوێدرێژە ئاسایی و کەروێشک و مارمێلکانم بۆ گێڕایەوە کە لە باخچەی فراوان و مێرگەی ماڵەکەی ئەمپۆلیاماندا بینی بووم. بەدوای ئەوەدا کە خۆجە بە ئاماژەیەک لە سنوورداربوونی بیرەوەریەکانم منی ئاگادار کردەوە. بۆ قەفەڕەنگە سمێڵدارەکانی نەوحەوزە نیلوفەریەکەمان تووتێشینەکانمان کە بە شێوازی سیسیلیانی قسەیان دەکرد و ئەو سمۆنانم بیرکەوتەوە کە بەر لە جوودبوونیان بەرامبەر بە یەکدا دەنیشتن و تووکی یەکتریان دەلێسایەوە. هەموو ئەمانم بۆی گێڕایەوە. ژیانی مێرولە کە زۆر مایی بە یەخبێدانی سوڵتان بوو بەڵام بەهۆی پاک و خاوێنی لە ڕادەبەدەری حەوشی یەکەمی کۆشکەوە وەک پێویست زانیاری لەبارەوە نەبوو. بوو بە یەکێک لە بەشەکانی کتێبەکە و ماوەیەکی درێژ کارمان لەسەر کرد. کاتێک خۆجە دەستی کرد بە نووسینەوەی ژیانی ڕێکوپێک و لۆچکداری مێلورە پێشبینی دەکرد ئێمە لە هەمان کاتدا سوڵتان پەروەردەش دەکەین. بۆ ئەو مەبەستە باسکردنی مێلورەی ڕەشی ناسراوی بەلای ئێمەوە بەکەم زانی و باسی چۆنیەتی نەزمی مێرولە سوورەکانی ئەمریکای گێڕایەوە. ئەمەش بیرۆکەی ئەوەی پێبەخشی کتێبێکی هەم خەمگین و هەم سوودبەخش لەبارەی بەسەرهاتەکانی خەڵکی خۆجەی ئەو وڵاتە پڕلەماری کە ئەمریکای پێدەگوترێ بنووسێ.
ئەو خەڵکە دەبەنگەی کە بەسەر هاتەکان هیچ شتێکی لە ڕەوتی ژیانیان نەگۆڕی بوو بەدەم گێڕانەوەی وردەکاریەکانەوە گوتی باسی ئەو پاشا منداڵەش دەنووسم کە چۆن لەبەر ئەوەی بایەخی بە زانست نەدەدا گەورەکانی ئیسپانیا لە ئەکەمدا لەسەر مێخزنجیر دایان نیشاندن. بەڵام خۆجە هەرگیز زاتی نەدەکرد کتێبەکە تەواو بکات. نیگارەکانی ئەو وەستای میناتۆرەی کە باڵمان کردبوو وێنەی گامێشی باڵدار و گای شەشپێ و ماری دووسەرمان بە شێوەیەکی بەرجەستە بۆ بکێشێ. جێڕەزامەندیمان نەبوو. خۆجە گوتی ڕاستی لە ڕابردوودا بەو جۆرە بوو، بەڵام ئێستا هەموو شتێک سێ دووری و سێبەری ڕاستەقینەی هەیە. تۆ بڕوانە تەنانەت مێرولەیەکی زۆر ئاسایی وەک ئەوەی هاوجومکی خۆی بە دوای خۆیدا ڕابکێشێ سێبەری خۆی هەڵگرتووە و لەسەر خۆ دەیگوازێتەوە. لەبەرەوەی سوڵتان هیچی لێ نەپرسیەوە بڕیاریدا کتێبەکان لە ڕێی والیەوە پێشکەش بە سوڵتان بکە، بەڵام دواتر زۆر لەمە پەشیمان بووەوە. والی گوتبووی ئەستێرەناسی سۆفی گەریە. حوسێن ئەفەندی دەستی دابووە کاری باڵاتر لە بەژنی خۆی و دەستی کردبوو بە فرتوفێڵی سیاسی. ئێستاش گومانم هەیە تۆ چاوت لە جێی ئەو بەڕی بێ. من بڕوام بە شتێک هەیە کە زانستی پێدەگوترێ، ئەمەش پەیوەندی بەچەکەوە هەیە نەک ئەستێرە. ئەستێرەناسی کارێکە نەکبەتی بەدواوەیە. ئەمەش لەوەوە بۆم دەرکەوتووە کە هەموو ئەوانەی چوونەتە ئەو کارەوە یان کوژراون یاخۆ لە هەمووی خراپتر ڕۆژێک لە ڕۆژان بە شێوەیەکی نهێنی بێسەر و شوێن کراون. بۆیە بە هیچ جۆرێک نامەوێتەوە کە زۆرم خۆش دەوێت و باوەڕم بە زانستەکەت هەیە ئەو ئەرکە بگریتە ئەستۆ. بڕواریایە پۆستی گەورەی ئەستێرەناس بدرێ بە سدقی ئەفەندی کە بەشی ئەوە گەمژە و ساویلکەیە بتوانێت پێداویستیەکانی ئەو ئەرکە بەجێبگەێنێ. بیستومە دەستت بەسەر کتێبەکانی گەورەی ئەستێرەناسی پێشوودا گرتووە. داوت لێ دەکەم خۆت لە قەرەی ئەو کارە نەدەی. خۆجەش گوتبووی لە زانست بترازێ خۆی بە هیچ شتێکی ترەوە خەریک ناکە و پاشان ئەو کتێبانەی دابوویێ کە دەیویست بە سوڵتانی بگەێنێ. ئێوارە لە ماڵەوە گوتی لە زانست بترازێ خۆی بە هیچ شتێکی ترەوە سەرقاڵ ناکات، بەڵام هەرچێک لە پێناوی پێڕەوکردنی زانستەکەیدا پێویست بێ دەیکات. وەک سەرەتای کاریش نەفرەتی لەوالی کرد. مانگی دواتر کاتێک پەرۆشی زانینی چۆنیەتی کاردانەوەی سوڵتانی منداڵ بووین لە بەرامبەر ئاژەڵە ڕەنگە و ڕەنگەکانی زادەی خەیاڵی ئێمەدا خۆجەبیری لەوە دەکردەوە بۆچی دەبێت تا ئێستا لە کۆشکەوە بانگ نەکرابێ. لە ئاکامدا بۆ ڕاو بانگیان کرد. پێکەوە چوین بۆ کۆشکی میراخۆر لە کەناری چەمی کاغەزخانە بۆ ئەوەی ئەو لە تەنیش سوڵتانەوە بێ و منیش لە دوورەوە سەیری بەزمی ڕاو بکەم. زۆر قەرەباڵغ بوو. سەرکردەی پاسەوانەکان هەموو شتێکی ئامادە کردبوو. هەمومان بینیمان چۆن کەروێشک و ڕێوی بەڕەڵا کران و تاژیەکان نیشتنە سەریان. سەرجەم چاوەکان بینیان چۆن یەکێک لە کەروێشکەکان لە هاوڕێکانی جیابووەوە و خۆی هەڵدایە ئاوەکەوە. بەلەمە خۆی گەیاندا ئەو بەڕی ئاوەکە و بینیمان گوێمان لێبوو پاسەوانەکەمان ویستیان لە وێشسەگی تێبەردەن، بەڵام سوڵتان مۆڵەتی نەدا و گوتی با کەروێشکەکە ئازاد بێ. سەگێکی بیانی لەو بەری ئاوەکەوە بوو. کەروێشکەکە دیسانەوە خۆی هەڵدایە ناو ئاوەکە، بەڵام سەگەکە فریای کەوت و گرتی. پاسەوانەکان دەست بەجێ خۆیان گەیاندێ و کەروێشکەکەیان لە دەمی دەرهێنا، هێنایەنە بەردەمی سوڵتانی منداڵ. ئەویش یەکسەر کەروێشکەکەی پشکنی و دڵخۆش بوو بەوەی کە برینی سەختی پێوە نەبوو. پاشان دەستوریدا ببرێتە سەرشاخ و لەوێ ئازاد بکرێ. دواتر ئاپۆڕەیەک کە خۆجە و گرگنە قش سوورەکەشم لە ناویاندا بینی لە دەوری سوڵتان گرتبوونەوە. خۆجە ئێوارە بۆمی گێڕایەوە. سوڵتان پرسیاری چۆنیەتی لێکدانی ڕووداوەکەی کردبوو. خۆجە کە دوای هەمووان نۆرە هاتبووە سەر ئەو گوتبووی لە شوێنی چاوەڕوان نەکراوە دوژمن بۆ سوڵتان پەیدا دەبێ، بەڵام بێدەرد و بەڵا لەو مەترسیە دێتە دەرێ. ئاپۆڕەکە هەڵیاندا بوو لێکدانەوەی خۆجە لەبەر ئەوەی باز لە دوژمن و مەترسی مردن دەکا و تەنانەت سوڵتان لەگەڵ کەروێشکێکدا بەراورد دەکات خراپ لە سوڵتان بگەێنن. بەڵام سوڵتان هەمویانی بە سدقی ئەفەندی گەورەی ئەستێرەناسیشەوە کە لەناو ئاپۆڕەکەدا بوو بێدەنگ کرد و گوتوویەتی قسەکانی خۆجە دەکات بە گوارە و لە گوێیان دەکا. پاشان بەدەم سیرکردنی نیشتنەوەی چەند بازێکەوە بەسەر قەلە ڕەشێکەوە و بینینی کۆتایی غەمگینی ڕێویەک کە بە هەموو تواناوە بەرگری لە خۆی دەکرد و لە ئاکامدا تاژیە بێشەرمەکان لە تۆپەتیان کرد. سوڵتان گوتبووی شێرەکەی دوو بەچکەی بووە، یەکێکیان نێرە و ئەوی تریان مێ و هەردووکیشیان هاوکێشی یەکترن و کتێبەکانی ئاژەڵانیشی زۆر بەدڵ بووە. پرسیاری ئەو گاڤاڵشینانە و پشیلەی پەمەیانەی کردبوو کە لە مێرگەکانی قەراغ ڕووباری نیلدا بیندراون. خۆجە بە شێوەیەکی سیر مەستی سەرکەوتن بوو، لە هەمان کاتیشدا ترسی لێنیشت بوو. ماوەیەکی زۆر دوای ئەوەی هەواڵمانزانی چەند شتێک لە کۆشکدا ڕوویانداوە، سوڵتان
کوێسەم دەستی لەگەڵ ئاغاکانی یەنیچەردا تێکەڵاو کردووە و نەخشەیەکی داڕشتووە بۆ بە کوژدانی سوڵتان و دایکی و دانانی شازادە سلێمان لە جێی سوڵتان. بەڵام هەوڵەکەی سەری نەگرتووە، دەست خراپ بووە بیناقاقای سوڵتان کوێسەم تا خوێن لە دەمەولوتی هاتبوو مردبوو. خۆجە هەواڵی ڕووداوەکانی لە میانەی قسە و قسەڵۆکی ئەو هاوڕێگەمژانەیەوە پێدەگەیشت کە دەچوونە موەقیت خانە، جاروباریش دەچووە دەرسخانە، وەکتر ڕووی لە هیچ شوێنێکی تر نەدەکرد. لە پاییزدا بیری کردەوە جارێکی تر بیردۆزەی کۆسمۆگرافی بگرێتەوە دەست، بەڵام تووشی نائومێدی بوو. ڕوانگەخانەیەک پێویست بوو، دەشی گوت هەروەک چۆن گەمژەکان قڕۆشکێک بە ئەستێرەیەک نادەن، ئەستێرەکانیش هیچ بایەخێک بۆ ئەوان دانانێن. زستان هات و تەم ڕۆژگاری داگرت. ڕۆژێک بیستمان والی لە کاردوور خراوەتەوە، ویستبوویان ئەویش بخنکێنن، بەڵام دایە سوڵتان ڕازی نەبوو بوو. دەست بەسەر ماڵ و مڵکی داگیرا بوو، خۆشی بۆ ئەرزجان دوور خرابەوە. دواتر جگە لە هەواڵی مردنی هیچ دەنگ و باسێکی تری ئەومان پێنەگەیشتووە. خۆجە گوتی ئیدی لە کەس ناترسێ و قەرزاری هیچ کەسێکیش نییە. نەمزانی داخۆ لەو کاتەدا بیری لەوە کردوتەوە کە زۆر شت لە منەوە فێر بووە یان نا. ئیدی نە لە منداڵەکە دەترسا و نە لە دایکی، وەک ئەوەی دروشمی یان گەیشتن بە لووتکەی دەوڵەت یان مرداربوونەوە وەک قەلە ڕەشکەی بەرز کرد بێتەوە. بەڵام لە ماڵەوە بە بێدەنگی لەناو کتێبەکانمدا دادەنیشتین و لەبارەی مێرولە سوورەکانی ئەمریکاوە دەدوین و خەیاڵاتی مێرولە نامەیەکی نوێمان دادەڕێژ. ئەو زستانەشمان وەک زۆری پێشووتر و دواتر لە ماڵەوە بەسەر برد، هیچ شتێک نەقەوما. لە شەوانی ساردا لە نهۆمی خوارەوەی ماڵەکە کە بای باکوور لە جەرگە و پەنجەرەکانەوە خۆی پێدا دەکرد، دادەنیشتین و قسەمان دەکرد. چیدی بە چاوی سووک بۆمی نەدەڕوانی، یاخۆوای نیشان دەدا کە بەو جۆرە بۆم ناڕوانێ. من ئەم نزیک بوونەوەی ئەوم بەوەی گرێدا کە نە لە کۆشک و نە لە دەوروبەری کۆشک کەس منەی نەدەکرد. جاروباریش بیرم دەکردەوە کەوا ئەویش وەک من لێکچووی نێوانمان دەبینێ. بەخۆم دەگوت ئیدی کاتێک سەیری من دەکا خۆی دەبینێ و بە پەرۆش بووم بزانم لەو ساتانەدا بیر لە چی دەکاتەوە. کتێبێکی تری درێژمان لەسەر ئاژەڵان تەواو کرد بوو، بەڵام لەبەرەوەی والی دوور خرابەوە و خۆجەش دەیگوت ئامادە نییە بۆ نیدەمی ئەو ناسیاوە دوورانی بکات کە هاتوچۆی کۆشک دەکەن. کتێبەکە هەروە لەسەر مێزەکە کەوتبوو. جاروبار لە بێزاری ڕۆژانی بێکاریماندا لاپەڕەکانیم هەڵدەدایەوە و سەیری نیگاری ئەو کولە مۆر و ماسیە فڕیوانم دەکرد کە خۆم کێشابوون و بە پەرۆش بووم بزانم سوڵتان لە کاتی خوێندنەوەی ئەم دێڕانەدا بیر لە چی دەکاتەوە. سەرەتای بەهار ئینجا خۆجە بانکرا. سوڵتانی منداڵ بەبینینی زۆر کەیف خۆش بوو. بە گوێرەی قسەکانی خۆجە لەسەر جەم ڕەفتاری و گوتاریەوە بۆی دەرکەوت بوو ماوەیەکی درێژە بیری لە خۆجە کردوتەوە، بەڵام بەهۆی پاڵەپەستۆی گەجەر و گوجەری دەوروبەریەوە لە دوی نەناردووە. سوڵتان یەکسەر قسەی بردبووە سەر پیلانەکەی ننکی و گوتبووی خۆجە پێشبینی ئەم مەترسیەی کردووە، بەڵام هەمان کات پێشبینی ئەوەشی کردووە کە سوڵتان بە سەلامەتی لەو مەترسیە ڕزگاری دەبێ. سوڵتان ئەو شەوە هیچ لەو هەراوهوریایە نەترساوە کە بەنیازی لەناوبردنی ئەو ساز کراوە، چونکە ئەو سەگە ناپاکەی بیرکەوتبووە کە ددانەکانی کاریان لە کەروێشکەکە نەکردبوو. سوڵتان دوای پیا هەڵدان و ستایشکردن دەستوری دابوو لە شوێنێکی گونجە و کێڵگەیەک بدرێ بە خۆجە بەر لەوەی کار بە فاڵگرتنەوە بگات. خۆجە ناچار بوو بێتە دەرەوە. پێشیان گوتبوو دەبێ بۆ بەراتی کێڵگەکە تا کۆتایی وەرزی هاوین چاوەڕێ بکات. خۆجە لە ماوەی چاوەڕوانکردنیدا و بە پشبەستن بە داهاتی کێڵگەکەی نەخشەی داڕش بۆ دامەزراندنی ڕوانگەخانەیەکی بچووک لە باخچەگەدا. پێوانەکانی ئەو چاڵەی دەبوو هەڵبکەندرێ و تێچوونی ئەو ئامێرانەی پێویست بوو جێگیر بکرێن. حیساب کرد، بەڵام ئەم جاریان هەر زۆر زوو بێزار بوو. لەو سەروبەندەدا دەستنووسێکی بەهێڵێکی ناخۆش نووسراوی کتێبێکی دۆزیەوە کە ئەنجامەکانی چاودێریکردنی ئەستێرەکانی لەلایەن سۆفی تەقیدینیەوە لەخۆگرت بوو. 2 مانگی خۆی بە پشکنینی ڕاستی و دروستی چاودێریکردنەکانەوە بەخەرجدا، بەڵام لەبەرەوەی بۆی ئاشکرانە بوو کام هەڵان لە ئامێرە هەرزان بەهایەکانی خۆی و کامیان لە تەقیەدین خۆی و کامیان لە بێسەروبەرەی کتێبە دەستخەت ناخۆشەکەەوە سەرچاوی گرتووە. لاکاندا بە هەڵچوونەوە دەستی لە کار هەڵگرت. ئەو شتەی زیاتر ڕقی هەستان ئەو بیتە قافیەدار و هاوکێشانە بوون کە بە شێوازی شەشەوانە حساب کرابوون و لەلایەن یەکێک لە خاوەنەکانی پێشووتری کتێبەکەوە خزێندرا بوونە نێوان خشتەی سێگۆشەیی هێڵەکانەوە.
خاوەنی کتێبەکە بە بەکارهێنانی حیسابی ئەبجەدو بەگرتنەبەری شێوازی تر چەند بۆچوونێکی سادەی سەبارەت بە داهاتووی جیهان خستبووە ڕوو. بەو پێیە دەبوو کابرا لە ئاکامدا و لە دوای 4 کچ کوڕێکی ببێ و پەتایەک بڵاو بێتەوە کە بێتاوانان لە گوناحکاران جیا بکاتەوە و بەهادین ئەفەندی هاوسێشی بمرێ. خۆجە گەرچی لە سەرەتاوە کەیفی بەخوێندنەوەی ئەو فاڵانە دەهات، بەڵام دواتر دووچاری نائومێتی بوو. ئیدی بە باوەڕ بە خۆبوونێکی سیر و ترسناکەوە باسی ناواخنی مێشکمانی دەکرد. بە جۆرێک دەدواین وەک ئەوەی باسی سندوقگەلێک کە بتوانین سەریان هەڵبدەینەوە و سەیری نەویان بکەین یاخۆ باسی دۆڵابەکانی ناوژوورەکە بکەین. ئەو کێڵگەی کە سوڵتان دەستوریدا بوو بترێ بە خۆجە نە لە کۆتایی هاوین و نە لە سەرەتای زستاندا بەناویەوە نەکرا. لە بەهاریشدا پێیان گوتبوو تۆمارێکی نوێی بۆ دەکرێت و دەبێت چاوەڕێ بکات. لەو ماوەیەدا ئەگەر جاربەجاریش بووایە بۆ کۆشک بانگ دەکرا و وەڵامی پرسیارەکانی سوڵتانی لەمەڕ لێکدانەوەی پەیدابوونی درسێک لە ئاوێنەدا بروسکەیەکی سەوز کە لە قەراق دۆرگەی یاساییدا داوە. وردوخاشبوونی سوراحیەکی ڕەنگسووری خوێنی پڕ لە ئاوی گێڵاز لە شوێنی خۆی و لەبارەی ئاژەڵەکانی ناودواین کتێبی ئێمەی دەدوایەوە. کاتێک دەهاتەوە بۆ ماڵەوە دەیگوت مناڵەکە گەیشتۆتە قۆناغی پێگەیشتن، ئەمەش باشترین قۆناغە بۆ کاریگەریدانان لەسەر مرۆڤ و دەیگوت سوڵتان دەخاتە ناولەپی دەستیەوە. بۆ ئەو مەبەستە دەستی بەنووسینی کتێبێکی سەر لەبەر نوێ کرد. لە منەوە کۆتایی ئاستیکەکان و بیرەوەریەکانی کۆرتێزی بیست بوو. هەر لە سەرەتاشەوە چیرۆکی ئەو پاشا منداڵە بەلەنگازەی لە خەیاڵدا بوو کە بەهۆی پشتگوێخستنی زانستەوە لەسەر مێغزنجیر دانی شێنرا بوو. ئەو ماوەیە لەبارەی کەسانێکی بێناموسەوە قسەی دەکرد کە بە تۆپ و ئامێری جەنگ و ئەفسانە و چەکەوە لە کاتی خەودا پەلامەری مرۆڤە باشەکانیانداوە و ناچاریان کردوون سەر بۆ نەسمی ئەمان دابنەوێنن. بەڵام ماوەیەکی درێژ ئەو شتانی لە من شاردەوە کە خەریکی نووسینیان بوو. پێم وابوو چاوەڕێی سەرنجی منی دەکرد. بەڵام تاسەی نیشتیمانەکەم کە لەو ڕۆژانەدا لە پڕ بەرەو نائومێدیەکی قوڵ بەکێشی کردبووم، ڕقی منی لە بەرامبەر خۆجە ئەستوورتر کردبوو. پەرۆشی خۆم جڵەو کرد و توانیم لە بایەخ نەدام بەو ئامانجانی کە بە زیرەکی خۆی و بە پشتبەستن بە خوێندنەوەی چەند کتێبێکی شڕ و هەرزان بەها و بە گێڕانەوەکانی من بەدەستی هێنابوو سەرکەوتوو بم. بەم جۆرە بە شادمانیەوە بینیم چۆن ڕۆژ بە ڕۆژ سەرەتا متمانی بەخۆی و دواتر بەو شتانەما کە سەرقاڵی نووسینی بوو دەچوە ژوورە بچووکەکەی سەرەوە کە کردبووی بە ژووری کاری خۆی لە بەردەم ئەو مێزەدا دەنیش کە من بە دروستکردنمدا بوو. بگراویریشی دەکردەوە، بەڵام نەیدەتوانی بنووسێ. هەستم دەکرد ناتوانێ بنووسێ، دەمزانی هەتا ڕای من لەبارەی بۆچوونەکانی خۆیەوە نەزانێ ناوێرێ بنووسێ. ئەوەی وای لێ دەکرد متمانی بەخۆی نەبێ هەر کەم و کوڕی بۆچوونە سادەکانی من نەبوو کە بەلای ئەوەوە مایە ڕقلێبوونەوە بوون. ئەو لە ڕاستیدا دەویست زانستەکانی من بیرکردنەوەی ئەوانەی کە ئەو هەموو زانستیان فێری من کردبوو قوت و چاوی زانستیان لە مێشکی مندا چەسپاندبوو فێری ببێ. گەلۆ ئەوانە لە ڕەوشێکی وەک ئەوەی ئەمدا چۆن بیر دەکەنەوە، ئەمە ئەو پرسیارە بوو کە دەیویست ژیانی خۆی لە پێناودا دابنێ و لەمنی بکات. بەڵام ئەو بوو نەیدەکرد. ئەی چەندە چاوەڕێم کرد پێبەجەرکی خۆی دابنێ و ڕاست و مەردانە ئەو پرسیارم لێ بکات، بەڵام نەیپرسی. دوای ماوەیەک دەستی لەو کتێبە هەڵگرت، جا نازانم تەواوی کردیان نا. سەر لە نوێ گەڕایەوە سەر بەنزمی گەمژەکان. دەیگوت پەیڕۆکردنی زانستی ڕاستەقینە بە تێگەیشتن لە هۆی گەمژەیی ئەواندا تێدەپەڕێ. بەزانینی هۆی ئەوەی بۆچی مێشکیان وایە و پاشان بیرکردنەوە لەبەر ڕۆشنایی بەر ئەنجامەکانیاندا بەخۆم دەگوت لە نائومێدیدا هەمان شت کاوێش دەکاتەوە، چونکە لە کۆشکەوە ئاماژەی بانگێشتی چاوەڕوانکراوی پێنەدەگەیشت. کات بە فیڕۆ دەچوو، قۆناغی باڵقبوونی سوڵتانیش بە کەڵکی هیچی ئەو تۆ نەدەهات. بەڵام هاوینی بەر لە گەیشتنی کۆپڕل و مەمەد پاشا بە پلەی باوش وەزیر خۆجە لە ئاکامدا بە کێڵگەکەی شاد بوو، بە دڵی خۆی شوێنێکی هەڵبژارد. داهاتی دوو ئاشی ئاوی دەوروبەری گەبزە و داهاتی دوو گندی سەعاتە ڕێیەکە دوور لە شارۆچکەی بۆ دیاری کرابوو. لەوادەی بەروبووم کۆکردنەوەدا چوین بۆ گەبزە و هەمان خانووە کۆنەکەی پێشومان بەکرێگرت کە بەڕێکە و چۆڵکرابوو. بەڵام خۆجە ئەو مانگانەی لەوێمان بەسەر برد بوو، ئەو ڕۆژانەی من مێزەکەم لای دارتاشهێنایەوە و ئەو نەفرەتی لێ دەکرد هەمووی لەبیر کردی بوو. وا دیار بوو بیرەوەریەکانی ئەمیش وەک ماڵەکە کۆن و دزێو بوون. تووشی بە قڕەیەکیش بوو کە بواری پێنەدەدا خۆی بە هیچ شتێکی ڕابردووەوە خەریک بکات. چەند جارێک سەردانی گوندنشینەکانی کرد و کاروبارەکانی بەسەر کردەوە،
بڕی داهاتەکانی ساڵی پێشووی بۆ ئاشکرا بوو. ئاشکراشی کرد لەژێر کاریگەری ئەحمەد پاشای تەرخونچوودا کە ئەم ناوەکەی لە دۆستەکانی خۆیەوە لە مۆقیتخانە بیست بوو، فێری شێوازێک بووە بۆ تۆمارکردنی بڕی داهاتی کێڵگەکەی بە جۆرێکی سادە و شیاوی تێگەیشتن. بەڵام بەم دێهێنانەشەوە کە نە باوەڕی بەڕەسەنایەتی و نە بەسوودەکانی هەبوو ڕانەوەستا، چونکە دانیشتنەکانی شەوانەی لە باخچەی پشتی ماڵە و ڕوانینی بۆ ئاسمان سەر لە نێ خولیای گەردوونناسی تێدا زیندوو کردبەوە. جارێکە منیش ساتم خستە بەر، چونکە پێم وابوو دەتوانێت بیر و ڕامانی خۆی هەنگاوێک بباتە پێشەوە، بەڵام ئەو نیازی چاودێریکردنی یاخۆ بەرهەمهێنانی عەقڵی نەبوو. منداڵان و هۆشمەندترین ئەو گەنجانەی لە گوندەکە و لە گەبزە دەیناسین بۆ ماڵەوە بانگ کرد. پێیانی ڕاگەیاند فێری بەرزترین زانستیان دەکات. منی ناردەوە بۆ ئەستانبوڵ بۆ هێنانی میناتۆر و زەنگەکان و ئەویش دەستێکی پێدا هێنایەوە و چەوری کردن و لە باخچەکەدا بۆ میوانەکانی دامەزراند. ئێوارانێک بەهێز و بە ئومێدێکی زۆرەوە کە من نەمتوانی تێبگەم لەکوێوە سەرچاوە دەگرێ، بەجۆش و بێ پێوەنان ئەو بیردۆزانەی ئاسمانی دووپات کردەوە کە پێشتر بۆ والی و دواتر بۆ سوڵتانیشی کردبەوە. ڕۆژی دواتر لەبەر دەرگای ماڵەکەماندا دڵی کونکونی مەڕێکمان دۆزیەوە کە هێشتا خوێنی لێ دەچۆڕا. ئەمە بەس بوو بۆ ئەوەی بۆ دوجار هیوای خۆمان لە گەردوونناسی و ئەو ئاپۆڕەیەشدا ببڕین کە بێ ئەوەی تەنانەت یەک پرسیاریش بکەین لە نیوەی شەودا بڵاوەیان لێکرد و هەرکەس بۆ ماڵە خۆی گەڕایەوە. بەڵام ئەم دۆڕانەشی زۆر گەورە نەکرد و بەسەر خۆیدا نەهێنا. پێیوا بوو ئەوانە کەسانێک نین لە خولانەوەی زەوی و ئەستێرەکان تێبگەن و پێویستیش ناکات لەم کاتەدا تێبگەن. ئەوەی دەبوو لەم بابەتە تێبگات کەسێک بوو کە لە دەورانی باڵغبووندا بوو، لەوانەیە لە ئامادە نەبوونماندا منەمانی کردبێ، کەچی ئێمە وا خەریکە لێرە لە پێناوی بەدەستخستنی 4-5 قڕوشی دوای کۆکردنەوەی بەروبووم ئەو هەلە لە دەست خۆمان دەدەین. یەکسەر دوای ئەوەی کاروبارەکانی خۆمان جۆر کرد، یەکێک لەلاوە هۆشمەندەکان کە بەڕواڵەت هۆشمەندترینیان بوو بەسەر پاڵە ڕاگرت و خۆمان گەڕاینەوە بۆ ئەستەمبوڵ. 3 ساڵی دوای ئەوە لە ڕیزی خراپترین ساڵەکانی ئێمەدا بوون. هەر ڕۆژێک و مانگێک و وەرزێک کە بەسەرمان دەبرد دووبارەبوونەوەیەکی بێزار و وەڕسکەری ڕۆژ و مانگ و وەرزی پێشووی خۆیان بوون. بەدەم دەرد و ناومێدیەوە هەمان شتەکانی پێشومان دەبینیە و وەک ئەوە وابووین چاوەڕێی دۆڕانێکی ناولێنراو بکەین. دیسان ناوبەناو لە کۆشکەوە بەدوای خۆجەدا دەنێرترایەوە و داوای لێکدانەوەی بێشەرمانەی لێدەکرا. دیسان هەموو دوانیوەڕۆیانێکی پێنجشەممەن لەگەڵ هاوزانیارەکانی خۆیدا لە مۆقیزخانە بەیەک دەگەیشتن و قسە و باسییان دەگۆڕیەوە. گەرچی بە هەمان ڕێکوپێکی جارانیش نەبوو، بەڵام دیسان بەیانیان قوتابیانی دەبینی و لێیانی دەدا. دیسان سەرباریەوەی کەمێک شل بوو، بەڵام هێشتا دەیتوانی خۆی لە بەرامبەر ئەو کەسانەدا ڕابگرێ کە بە مەبەستی هاندانی ئەم بۆ ژن هێنان دەهاتن. دیسان ناچار دەبوو لە پێناوی خەوتن لەگەڵ ژناندا گوێ لەو موزیکە بگرێ کە خۆی دەیگوت حەزی لێی نییە. دیسان هەندێک جار وا دەهاتە بەرچاو وەک ئەوەی لەو نەفرەتەدا کە لە گەمژەکانی دەکات نقم بوو بێ. دیسان کە دەچوو ژوورەکەی خۆی لە جێگەکەیدا ڕادەکشە و دوای هەڵدانەوەی لاپەڕەی کتێب و دەستنووسەکانی دەوروبەری بە هەڵچوونەوە چەندین سەعات بۆ بنمیچەکەی دەڕوانی و چاوەڕوانی دەکرد. ئەوەی لە ناومێدی ئەمی زیاتر دەکرد سەرکەوتنەکانی کۆپڕل و مەمەد پاشا بوو کە ئەم لە ڕێی دۆستەکانی مۆقیتخانەوە پێی دەگەیشت. بۆمی دەگێڕایەوە کە ڕەوە کەشتیەکانی کۆپڕل و مەمەد پاشا بەسەر ڤینیسیایەکاندا سەرکەوتون و بۆزجا ئادا و لیمینی بەدەست هێناوە، یان ئابازە حەسەن پاشای یاخیبووی تەمێ کردووە. درێژەی دەدایە و دەیگوت ئەمانە کۆمەڵێک سەرکەوتنی کۆتایی و کاتین، داوا لە قەفرتێیی ئەو کەم ئەندامەیە کە لە ماوەیەکی نزیکدا لە قوڕاوی دەبەنگی و بێتواناییدا دەچەقێ وا دیار بوو چاوەڕێی خراپەیەک بکە بۆ گۆڕینی ئەو ڕۆژانەی کە خۆیان دووپات دەکردەوە و ئێمەیان زیاتر ماندوو دەکرد. سەرباری هەموو ئەمانەش حوسڵە و ئومێدی نەما بوو خۆی بەو شتەوە سەرقاڵ بکات کە ناوی زانست بوو ئەو خۆی پێوە ماندوو دەکرد. خۆشی هەر بیرۆکەیەکی نوێ لە هەفتەیەک زیاتر بڕی نەدەکرد، چونکە لە ماوەیەکی کووردا گەمژەکانی بیر دەکەوتەوە و هەموو شتێکی لەبیر دەکرد. ئایا ئەو هەموو بیرەی کە تا ئەو کاتە لە ئەوانی کردبووەوە بەس نەبوو، ئەو هەموو هەڵچوونە لەوانەشە نەیتوانی بێ هێزوویست بۆ شۆڕبوونەوە بە وردەکاریەکانی ئەو زانستە گرت بکاتەوە، چونکە لەو کاتانەدا تازە بە تازە فێر بوو خۆی لەوانی دی جیا بکاتەوە، بەڵام هاتبووە سەر باوەڕهێنان بەوەی ئەو لەوان جیاوەسترا.
یەکەمین خڕۆشی ڕووناکیدەر ڕاستەوخۆ لە هەناوی بێزاریەوە لەدایک بوو لەبەرەوەی جێری نەی دەتوانی بە دوور و درێژی لە هیچ بابەتێک ڕامێنێ. کوتومت جۆری ئەو منداڵە گەمژە و خۆپەرستانی نازانن خۆیان بەچیەوە سەرقاڵ بکەن، ئەو ڕۆژانە کاتی خۆی بەوە بەسەر دەبرد خۆی بەم ژوورەی ماڵەکەدا بکات و لەوی تریانەوە بێتە دەرەوە. سەربکەوێتە نهۆمی سەرە و دابەزێتە خوارەوە و بێکار و کردەوە لە پەنجەرەکانەوە سەیری دەرەوە بکات. لە میانەی گەڕانەوە وەڕسکەر و بێکۆتایەکەی ئەوەوە کە ماڵە لە تەختە بنیاتنراوەکەی پڕ کردبوو لە قرتەقرت دەمزانی چاوەڕێی بەزمێک بۆ خۆپێوە خەریککردن و بیرۆکەیەک و وشەیەک و ئومێدبەخش لە من دەکات. بەڵام من بەهۆی ئەوەی هێزی ڕق و نەفرەتم لە بەرامبەریدا هیچ کەمی نەکردبوو، سەرباری چاوتروسایی خۆشم وشەی چاوەڕوانکراوم بەوی نەدەگوت. ئەو کاتانش بۆ دەستگیرکردنی وەڵامێک لە من پێی لە جەرگی خۆی دەنا و چەند ڕستەیەکی بۆ دڵدانەوەم دەگوت من ئەو وشە بە فریا دەچوانم نەدەدرکان. کاتێک دەمبیست لە کۆشکەوە هەواڵێکی بەخێری پێگەیشتووە یاخۆ بیرۆکەیەکی نوێی هەیە و ئەگەر خۆی ڕابگرێ و دوای بکەوێ لەوانەیە ئەنجامێک بەدەستەوە بدات. پێنجەم، لاپەڕە هەفتاویەک. سەرەتا چەند لاپەڕەیەکم لەبارەی ئەو ڕۆژە خۆشانەی لەگەڵ براکانم دایکم و دایکی دایکمدا لە کێڵگەکەی خۆماندا لە ئەمپۆلی بەسەرم بردووە نووسیوە. ڕاستیەکەی نەمدەزانی بۆچی ئەمانم هەڵبژارد بۆ گێڕانەوەی من بۆچی منم. پێم وابێ لەبەر پێویستی پاسەکردنی ڕۆژانی جوانی بەباچوو بوو. سەرباری ئەوە دوای قسەکانی ڕۆژی پێشووترم کە بە هەڵەچوونێکی زۆرەوە کردبووم خۆجە هێندە پاڵەپەستۆی بۆم هێنابوو، وەک ئێستا ناچار بووم ترش و خوێ بە وردەکاریەکانەوە بکەم و بە خەیاڵ هەندێک شت بخۆڵقێنم و بنووسم و بە جۆرێک خوێنەر باوەڕ پێ بکات. بەڵام خۆجە لە سەرەتاوە نووسینەکانمی بەگەن نەکرد، چونکە بە بۆچوونی ئەو ئەمە کردەوەی کەسانێکە بەدەم سیرکردنی ئاوێنەوە ڕادەمێنن و ئەوەشی من نووسیمە شتگەلێکن هەموو کەسێ دەتوانێ بیر بکاتەوە و بیان نووسێ. دەیگوت ئەمە بوێریە نییە، تۆ لە مندا بەکەمی دەبینی. دوای خوێندنەوەی ئەوەی چۆن جارێک لەگەڵ باوکم و براکانمدا بۆ ڕاوچوو بووین و لەپڕ وەرچێکی ئالب لە بەردەمدا قوت بووبەوە و ماوەیەکی درێژ چاومان بڕیە چاوی یەکتر و بەیانکردنی هەستی خۆم بەرامبەر بە مردنی لێخوڕی خۆشەویستی گالیسکەکانمان کە چۆن بە بەرچاومانەوە کەوتە ژێر پێی ئەسپەکانی خۆیەوە و دوای لەناو جێداگیانی لەدەستدا. خۆجە هەمان وەڵامی دایەوە، هەموو کەسێک دەتوانێت ئەمانە بنووسێ. بەدوای ئەو قسەیەدا گوتم ئەو شتانەی ئەوانەی ئەوێن دەرێژ دەیکەن لەمانە زیاتر نییە. پێم گوت قسەی یەکەمم پێوە نانێک بووە و بە هەڵەچوونەوە دەربڕاوە و نەدەبوو لەوە زیاتر لە من چاوەڕێ بکات، بەڵام گوێی بۆم ڕانەدەگرت. لە ترسی قفڵدانی ژوورەکە لەسرم درێژەم بە نووسینەوەی خەیاڵەکانمدا. بە بۆچوونەی لە ماوەی 2 مانگدا ناوبەناو بەخۆشی و جاروباریش بەدەم ئازارەوە کۆمەڵێک بیرەوەری بچووکی لەو جۆرە شایەن بە بیرهێنانەوەم ڕێکخستەوە و چاوم پیاندا گێڕایەوە. هەرچی شتی باش و خراپ هەیە ئەوانەی تا کاتی کەوتنەداوی دیلی بەسرم هاتبوون هێنایەوە بەرچاوی خۆم و جارێکی تر هەستم بە ڕوودانیان کردەوە. لاکاندا هەستم کرد چێژ لەم کارم وەردەگرم. ئیدی پێویستی نەدەکرد خۆجە بۆ نووسینەوە زۆرم لێ بکات. هەر جارێک بیگوتایە ئەمە ئەو شتانە نییە ئەو دەیەوێ من دەستم دەدایە بیرۆکەیەکی تر و بەسەرهاتێکی تر کە پێشوەخت بڕیاری نووسینەوەیم دابوو. پاش ماوەیەکی درێژ کاتێک دەمبینی خۆجەش چێژ لە نووسراوەکانم وەردەگرێ کەوتمە چاوەڕێکردنی کاتێکی گونجاو بۆ بەکێشکردنی بۆ ناو ئەم گەمەیە. بەمبەستی ئامادەکردن و سازدانی باسی چەند ئەزمونێکی سەردەمی منداڵی خۆمم بۆ گێڕایەوە بێخەوی و ترسی شەوێکی درێژ و نەبراوە. هەستی نزیکم لە برادەرێکی تافی لاویم کە خومان بەوەی گرتبووی لە هەمان کاتدا بیر لە هەمان شت بکەینەوە. دواتریش باسی مردنی برادەرەکەم و ترسی ئەوەم بۆ گێڕایەوە وا تێبگەن منیش مردوم و بە زیندوی لەگەڵ ئەودا بمنێژن. دەمزانی کەیفی بەم شتانە دێ. پاش ماوەیەکی کورد غیرەت گرتمی و خەونێکی خۆمم بۆ گێڕایەوە. جەستەم لە خۆم جیابوو و لە تاریکیدا لەگەڵ هاوشێوەیەکی ڕوخسار نادیاری خۆمدا مامەڵەیان دەکرد و هەردووکیان دەیانویست گەلە کۆمەکیم لێ بکەن. خۆجەش لەو ڕۆژانەدا دەیگویست دیسانەوە زۆر بەچڕی هەمان بالۆرەی سەمەرەی ناوگوێی دەبیستێ. دوای ئەوەی بینیم وەک ئەوەی خۆم دەمویست کەوتبووە بەرکاریگەری خەونەکەم. بە سووربوونەوە پێم گوت ئەم جۆرە نووسینەوەیە کارێکە دەبێ ئەویش تاقی بکاتەوە.
گوتم بەمە هەم خۆت لەو چاوەڕێکردنە نەبراوەیە ڕزگار دەکەیت و هەم هێڵەکانی ئەو سنوورە دەدۆزیتەوە کە تۆ لە گەمژەیەکانت جیا دەکاتەوە. جاروبار لە کۆشکەوە بە دوایدا دەنێرترا، بەڵام هیچ پێشهاتێکی ئومێداوی بەدی نەدەکرا. لە پێشدا کەمێک نازی کرد، بەڵام کە من پێم داگرت ئەو بە پەرۆشەوە و کەمێک شەرمەوە گوتی ئامادەیە نووسین تاقی بکاتەوە. لەبەرەوەی دەترسا ببێ بەمایی پێکەنین گاڵتەیەکیشی کرد، ئایا وەک ئەوەی پێکەوە دەنووسین دەتوانین پێکەوە سەیری ئاوێنەش بکەین. کاتێک باسی پێکەوە نووسینی کرد من هیچ خەیاڵم نەچوو بۆەوەی ئەو بیاوێ پێکەوە لە بەرامبەر هەمان مێزدا بنیشین و بنووسین. من پێم وابوو کاتێک ئەو دەست بە نووسین دەکا من دیسان دەگەڕێمەوە بۆ ئازادی بەتاڵی کۆیلەیەکی تەمەڵ. بەڵام بە هەڵەدا چوو بووم. ئەو گوتی پێویستە هەردووکمان لە بەرامبەر و ئەو بەری مێزەکە دابنیشین و ڕووبەڕووی یەکدی بنووسین. ئەو دەیگوت ئاوەسمان کە لە بەرامبەر ئەم بابەتە ترسناکەدا مەیلی تەمەڵی و تەوەزلی دەکات، تەنها بەم شێوەیە دەتوانین بیخەینە کار و تەنیا بەم جۆرە دەتوانین هەست و نەزمی کار بە یەکدی بدەین. بەڵام هەموو ئەمانە بیان و بوون. دەمزانی لە تەنیایی و لە ئەسکردن بەوەی کە لە کاتی بیرکردنەوەیدا تەنیایە دەترسێ. ئەمەشم بەوەدا بۆ دەرکەوت کە سەیری کاغەزێکی بەتاڵی بەردەمی خۆی کرد و بەدەنگێکی بیسراو لەبەرخۆیەوە دەستی بە قسان کرد. پێشەکی چاوەڕێی ڕەزامەندی منی لەسەر ئەو شتانە دەکرد کە دەیویست بیان نووسێ. دوای نووسینی چەند ڕستەیەک بەبێ فیزی و پەرۆشیەکەوە کە سادەیی مناڵی بەبیر دەهێنایەوە، لەبەرەوە دەستی کرد بە نیشاندانی نووسینەکانی خۆی بە من. پرسی داخۆمانە شایانی نووسینەوەن، هەڵبەتە منیش بەسنی نووسینەکانیمدا. بەم جۆرە ئەوەی لە ماوەی 11 ساڵدا لەبارەی ژیانی ئەوەوە بۆم دەرنەکەوت بوو لە ماوەی 2 مانگدا بۆم ڕوون بووەوە. لە ئەدرنە کە دواتر لەگەڵ سوڵتان بۆی چوین ژیا بوون. باوکی زۆر زوو کۆچی دوایی کردبوو، شێوەی بیر دەکەوتەوە و نەدەکەوتەوە، دایکی ژنێکی تۆکۆ شەر بووە. دواتر جارێکتر شووی کردبەوە. لە شووی یەکەمی کچێک و کوڕێکی هەبوو، لە شووی دووەمیشی 4 کوڕی بوو. پیاوەکەی لێفە دوور بووە، تامەزرۆترین براشیان بۆ خوێندن بێگومان هەر خۆی بووە. زانیشم کە خۆی هۆشیارترین، جەربەزەترین، لێوەشاوترین و بەهێزترین برای ناوبراکانی بووە و هەرخۆشی سەرڕاستترینی هەمویان بووە. خوشکەکەی لێ دەربچێ بە نەفرەتەوە باسی براکانی تری دەکرد، بەڵام دڵنیا نەبوو لەوەی هەموو ئەمانە شایانی تۆمارکردنن یان نا. من هانمدا لەوانەیە لە سۆنگەی پەیبردنم بوو بێ بەوەی کە ڕۆژێک منیش دەبم بە خاوەنی ئەو شێواز و چیرۆکی ژیانە. شتێک لە زمان و ڕەفراویدا هەبوو، حەزم پێدەکرد و دەمویست فێری ببم. مرۆڤ پێویستە و ژیانەی ئەو بۆ خۆی هەڵبژاردووە بەڕادەیەک خۆش بوێ کە لە ئاکامدا وا هەست بکات ژیانی خۆیەتی. خۆشیشم دەوێ، بێگومان پێیوا بوو هەموو براکانی گەمژن، تەنها بۆ پارە پەیوەندیان بە ئەمەوە دەکرد، بەڵام ئەو خۆی بە خوێندندا بوو. لە دەرسخانەی سەلیمیە وەرگیرا بوو، لەگەڵ نزیکبوونەوەی تەواوکردنی خوێندندا بووە قوربانی ئاژاوە بازیەک. جارێکی تر نەگەڕایەوە سەر ئەو پرسە، بە هیچ جۆرێک باسی ژنانی نەدەکرد. سەرەتا نووسینی کە جارێک خەریک بووە ژن بهێنێ، دواتر هەرچی لەو بارەیەوە نووسی بوو بە هەڵەچوونەوە دڕاندی. ئەو شەوە لە دەرەوە شەستە باران دەباری. سەرەتای ئەو شەوە ترسناکانە بوو کە کاتەکانی دواتر زۆر لە ژیانمدا دووبارە بوونەوە جنێوی زۆری پێدام. گوتی هەموو نووسینەکانی درۆیە. دواتر سەر لەنوێ دەستی کرد بە نووسینەوەی هەر هەمویان. منیش دووشە و خەو نەچوە چاوم، چونکە دەمویست بەرامبەری دابنیشم و بنووسم. ئیدی سەیری نووسینەکانی منی هەر نەدەکرد. لەو سەری مێزەکەوە دادەنیشتم، بێ ئەوەی پاڵەبەستەوە بۆ خەیاڵی خۆم بهێنم هەمان شتەکانی پێشووترم دەنووسیەوە و بە تیلەی چاو بۆ ئەوم دەڕوانی. دوای چەند ڕۆژێک و هەموو بەیانیەک لەسەر ئەو پەڕە گرانبەها و سپیانەی لە ڕۆژهەڵاتەوە هێنرابوون لە ژێر سەردێڕی بۆچی منمدا دەستی بەنووسین دەکرد. بەڵام جگە لە ڕوونکردنەوەی ئەوەی بۆچی ئەوانی دی هێندە نسم و بێ ئاوەزن هیچی تری لەژێر ئەو سەردێرە بۆ نەدەدووسرا. دیسان بۆم ڕوون بووەوە کە دوای مردنی دایکی ناحەقی لە بەرامبەر کراوە. بەو پولەی دەستی کەوتووە هاتووە بۆ ئەستەمبوڵ و ماوەیەک لە تەکیدا سەری خۆی کەس کردبوو. بەڵام کە زانیوێتی ئەوانەی ئەوێ تێکڕا نامرد و ساختەکارن شوێنەکەی جێهێشتووە. ویستم کەمێک زیاتر ماجەڕانی ئەو تەکیەم بۆ بکێڕێتەوە، وای بۆ چوم ڕزگاربوون لەوانە سەرکەوتنێکی ڕاستەقینەی خۆجە بوو بێ. توانی بووی خۆی جیا بکاتەوە. کاتێک من ئەمەم پێگوت ئەو هەڵچوو.
بە منی گوت گوایە پەرۆشی ئەوم ڕۆژێک لە ڕۆژان وردەکاریە دزێوەکانی ژیانی لە دژی خۆی بەکاربهێنمەوە. بەڕای ئەوەی تا ئێستا زانیومە سەر و زیادە. جگەلەوەش لێرەدا وشەیەکی زبری ڕەگەزبازی بەکارهێنا. ڕایوا بوو کاخواستی من بۆ زانینی ئەو هەموو وردەکاریە ئەو داخاتە گومانەوە. دواترێ بە تێر و تەسەلی باسی سەمرەی خوشکی بۆم گێڕایەوە، باسی چاکەی و ئەو خراپەی پیاوەکەی لەبارەی غەمی چەندین ساڵی نەبینینی خوشکەکەیەوە قسەی کرد. بەڵام کاتێک هەستی کرد بە پەرۆشەوە گوێم بۆ ڕاگرتووە ئەو گومانی کرد و چووە سەر بابەتێکی تر. بەو پولەی بەدەستیەوە ماوە کتێبێکی کڕی و ماوەیەکی درێژ جگە لە خوێندنەوەی هیچ شتێکی تری بۆ نەکرا. دواترێ لێرە و لەوێ کاری بچووکی نووسیاری دۆزیەوە. لەوەدا بوو باسی بێ ئابڕووی و مرۆگەل بگێڕێتەوە. والی سادقی بیرکەوتەوە کە ماوەیەکی کورد لەو بەر لە ئازەربایجانەوە هەواڵی مردنیان پێگەیشت بوو. خۆجە لەو کاتانەدا والی ناسی بوو. والی لە سۆنگەی بایەختانیەوە بەزانێت دەست بەجێ ئەمی بەدڵدا چووە و هەر ئەویش لە فێرگەی سەربازی کاری مامۆستایی بۆ دۆزیوەتەوە. لێرەدا خۆجە گوتی بەڵام لە ڕاستیدا گەمژەی ڕاستەقینە والی بوو. لە کۆتایی کاری نووسینەوەدا کە ماوەی مانگێکی خایان شەوێک پەشیمانی دەیگرت و هەموو نووسراوەکانی لە تووپەت کرد. بۆ ئێستا کاتێک بە پشبەستن بە هێزی خەیاڵی خۆم ئەو نووسراوانە و ڕابردووی خۆم دادەڕێژمەوە. هیچ ترسیەوەم نییە بکەومە ژێرکاریگەری وردەکاریە شیرینەکانەوە. خۆجە بە دوایین خڕۆشەوە کەوتە نووسینەوەی کۆمەڵە شتێک بەسەردێڕی ئەو گەمژانەی لە نزیکەوە دەیانناسم. بەڵام هەڵچوو پێیوا بوو ئەو جۆرە نووسینانە ئەوی بە هیچ جێگایەک نەگەیاندووە و شتێکی نوێی لێوە فێر نەبووە، چونکە هێشتانەی دەزانی بۆچی ئەوە. بە بۆچوونی من ئەوم لە خشتە بردووە و وام لێکردووە لە شوێنی ناپێویستە بیر لە شتگەلێک بکاتەوە کە ناوێ پێمی گوت ڕۆژێک دێ سزام بدات. نازانم بۆچی لەو ڕۆژانەدا کە سەرەتای ڕۆژانی هاوبەشی ڕابردوومانی بیرم دەخستەوە ئەو بەڵێنی سزادانە لە کەلەیدا بوو. هەندێک جار وای بۆ دەچووم لەبەرەوەی ترسنۆکێکی گوێڕایەڵ و ژیرم خۆم زەمینەم بۆ هەڕەشەکەی خۆش کرد بێ شەویش لەگەڵ یەکەم قسەکردندا سەبارەت بە سزادان بڕیارمدا بەرگری لە خۆم بکەم. خۆجە بەهۆی بێزاربوونی زۆریەوە لە بیرکردنەوە ماوەیەک بەمسەر و ئەوسەری ماڵەکەدا سوڕایەوە. دواترێ دیسان هاتەوە بۆ لای من و گوتی پێویستە کرۆکی بیرۆکەیەک بنووسین. مرۆڤ وەک ئەوەی چۆن لە سیرکردنی ئاوێنەدا دیمەنی خۆی دەبینێ لە سیرکردنی بیری خۆیدا ناوەخنی مێشکی خۆی دەبینێ. ئەو شتە درەوشاوانەی ئەو کە ئاماژەیەک بوو بۆ بەراوردکردن منیشی خستە ماخۆلان. یەکسەر لەمسەر و لەوسەری مێزەکە دانیشتین. ئەمجار ئەگەر بەنیوە گاڵتە پێداهاتنەوەش بێ لەسەرەوەی لاپەڕەکە نووسیم بۆچی منم. دەستم کرد بە نووسینەوەی بیرۆوەریەکی سەردەمی منداڵیم کە باسی لە شەر منیم دەکرد، چونکە لەو کاتەدا ئەوم وەک نیشانەیەکی کەسایەتی خۆم بیرکەوتەوە. دوای خوێندنەوەیەکی تری نووسینەکانی خۆجە کە گازندەی لە خراپی ئەوانی تر دەکرد بیرۆکەیەکم بۆ هات کە لەو ساتەدا بڕوام کرد گرنگ بێ و گوتم پێویستە خۆجەش خراپەکاریەکانی خۆی بنووسێتەوە. لەبەر ئەوەی لەو ساتەدا سەرقاڵی خوێندنەوەی نووسینەکانی من بوو سەیرێکی کردم و گوتی من ترسنۆک نیم، بەرپەرچم دایەوە بەڵێ ترسنۆک نیت، بەڵام تۆش وەک هەموو مرۆڤێکی تر لە کەم و کوڕی بەدەرنیت. ئەگەر بە دوایاندا بگەڕی ئەوە کرۆکی خۆت دەدۆزیتەوە. من وام کردووە و تۆش دەتەوێ وەک منت لێبێ. کاتێک گوتم هەستم بەمە کردووە هەڵچوونم بە ڕوخساریەوە بینی، بەڵام خۆی ڕاگرت. بەدەم هەوڵدانەوە بۆ ڕاگرتنی کێش و هەوسەنگی خۆی گوتی خراپەکار ئەوانی ترن، هەڵبەت هەموو کەسێکیش نا، بەڵام هۆی چەوتی شتەکان بۆ ناتەواوی و خراپی ئەوانی تر دەگەڕێتەوە. بەدوای ئەوەدا من بەرەنگاری بوومەوە گوتم خۆشت لایەنی خراپ زۆر خراپت هەیە و پێویستە ئاشکرام بکەی. بێشەرمانە درێژەمدایە و گوتم تۆ لە منیش خراپتری. بەو جۆرە ڕۆژانی ئەو خراپەکاریە سەمەرە و ترسناکە دەستیان پێکرد. دوای بەستنەوەم بە کوریسەکەەوە و دانانم لە بەردەم مێزەکەدا لە بەرامبەرم دادەنیشت و دەستوری پێم دەدا و ئەو شتە بنووسم کە ئەو دەیویست. بەڵام ئیدی وای لێ هاتبوو خۆشی نەیدەزانی ئەو شتە چییە، لەو چواندنە بترازێ، هیچ شتێکی تری لە خەیاڵدا نەبوو. مرۆڤ چۆن سەیری ئاوێنە دەکا و ددانی خۆی دەبینێ، ئەگەر بیر بکاتەوە دەتوانێت چاودێری ئاوەزی خۆشی بکات. ئەو پێیوا بوو من ئەمە دەزانم، بەڵام نهێنیەکە لەو دەشارمەوە. خۆجە لە بەرامبەرم دادەنیشت و چاوەڕێی دەکرد ئەو نهێنیەی بۆ بنووسمەوە، بەڵام من کاغەزەکانی بەردەمم بە خراپەکاریەکانی خۆم کە بە پێوەنانەوە دەمنووسینەوە پڕ دەکردەوە.
هێندەی ترم دەخستە سەر دزیە بچووکەکانی سەردەمی منداڵیم، ئەو درۆیانەی کە لە ئیرەی پێبردندا دەمکردن. ئەو فێڵ و تەڵەکانەی کە بۆ ئەوەی خۆم زیاتر لای دایک و باوکم بەرمە پێشەوە و خۆم لە خوشک و براکانی ترم شیرینتر بکەم دەمکرد و هەروە تاوانە زایاندیەکانی تافی لاوی خۆم بە خۆشحاڵیەوە تۆمار دەکرد. خۆجە دوای ئەوەی نووسراوەکانی منی بە پەرۆشە و بە چێژ و ترسێکی سەیرەوە کە منی دەترسان دەخوێندەوە زیاتر تووڕە دەبوو. هەڵسەنگی و ویقاری خۆی لەدەست دەدا و ئازاری زیاتری پێم دەگەیاند. لە ناخی خۆیدا گەیشت بۆ ئەو باوەڕەی کە ڕۆژێک لە ڕۆژان دەبێ بە خاوەنی ڕابردووی من، بۆیە لە سۆنگەی ئەوەی نەیدەتوانی خۆی بخاتە ژێرباری خراپەکاریەکانی ڕابردوومەوە یاخی دەبوو. ڕەست و ڕەوان دەستی کردبوو بە دارکاری کردنم. دوای خوێندنەوەی هەر گوناهێکم دەیگوت هەی بێناموز. بە تووڕەبوونێکی تێکەڵ لەگەڵ گاڵتە بە ناولەپی دەستی دەیکێشا بە پشتمدا. جاری وا هەبووە خۆی بۆ ڕام نەکراوە و زلەی لە بناگوێم سرەواندووە. پێدەچێت تەنها لە ڕووی بێزاریەوە ئەم ڕەفتارەنی لێوەشابێتەوە، چونکە ئیدی خۆشی هاتبووە سەر ئەو باوەڕەی کە لە کۆشکەوە کەمتر بە دوایدا دەنێردرێ و لە من و خۆشی زیاتر هیچ شتێکی تر نییە خۆی پێوە سەرگەرم بکات. بەڵام تا ئەو زیاتر خراپەکاریەکانی منی بخوێندایەتەوە و لەسەر سزادانە منداڵانەکەی بەردەوام بووایە، متمانە و باوەڕ بەخۆبوونێکی سەیری منیدا دەگرت. یەکەم جار بوو هاتبوومە سەر ئەو باوەڕەی خۆجەم لە مستی خۆم داوە. جارێکیان باش ئەوەی ئازارێکی زۆری دام سەرنجمدا بەزەیی پێمدا دێتەوە. ئەمە هەستێکی خراپی تێکەڵ بەڕق و نەفرەت بوو بەرامبەر بە کەسێک کە مرۆڤ هیچ کاتێک لە ئاستی خۆیدا نەیبینێ. ئەمەم لەوە بۆ دەرکەوتبوو کە ئیدی دەیتوانی بێنەفرەت لێکردنم بۆم بڕوانێ. گوتی ئیدی با هیچ نەنووسین. دوایی قسەکەی ڕاستکردەوە و گوتی نامەوێت تۆ هیچ بنووسی. چونکە ماوەی چەندین هەفتە بوو من خراپەکاریەکانی خۆمم دەنووسیە و ئەویش تەنها تەماشای دەکردین. خۆجە گوتی پێویستە لە ماڵ کە تا دێت تەنگەپەرتر دەبێ و دەربچین و گەشتێک بکەین، لەوانەشە بچین بۆ گەبزە. دەویست بچێتەوە سەرکاری گەردوونناسی و بیری دەکردەوە کتێبێکی بەهەنتر دەربارەی ژیانی مێرو لە بنووسێ. کاتێک بینیم خەریکە بە یەکجاری ڕێزی بۆم نامێنێ ترسم لێنیش، بۆ ئەوەی سەرنجی ئەو بەرامبەر بەخۆم بە زیندوی ڕابگرم چیرۆکێکی ترم هەڵبەست کە تا چوونە خوارەوە بە ناخی زەویدا خۆمی بچووک دەکردەوە. خۆجە دوای ئەوەی نووسراوەکەمی بە زەوق و کەیفەوە خوێندەوە تەنانەت هەڵیش نەچوو، بەڵام هەستم دەکرد پەرۆشی زانینی ئەوەیە من چۆن توانیمە شام بدەمە بەر ئەو هەموو خراپەکاریە. لەوانەیە لەو کاتەدا بەوە ڕازی بوو بێ کە تا کۆتایی وەک خۆی بمێنێتەوە. بێگومان زۆر باش دەیزانی ئەم ماستا مویەکی تێدایە. ئەو ڕۆژە وەک لێبوو کێکی کۆشک و سەرایخۆ بە مرۆڤ نەزان قسەم لەگەڵدا کرد. هەوڵمدا پەرۆشێکی تەو بدەم کە تا دەهات زیاتر پەرەی دەسەن. چی لەدەست دەدات ئەگەر بۆ ڕوودکردنەوەی ئەوەی بۆچی ئەو کەسێکی وەهایە بۆ دوجار و پێش چوونمان بۆ گەبزە چەند شتێک دەربارەی خراپەکاریەکانی خۆی بنووسێ، هیچیش پێویست نەبوو نووسینەکانی ڕاست بن یاخۆ کەس باوەڕیان پێ بکات. ئەگەر ئەمە بکە تێدەگات کەسانی هاوشێوەی من چۆن و ڕۆژێکیش دێ ئەم زاریانیانە فریای بکەون. لەکەمدا لە بەرامبەر پەرۆشی خۆی و جەنابەزی مندا خۆی بۆ ڕانێگیرە و بەڵێنیدا ڕۆژی دواتر نووسینەوەی خراپەکاریەکانی خۆی تاقی بکاتەوە. بێگومان لەبیری نەچوو درێژەی بداتێ و بڵێ لەبەرەوەم نییە گوایە کەوتبێتمە داوی گەمەگەمژەکانی تۆوە، لەبەرەوەی خۆم دەمەوێ دەیکەم. ڕۆژی دواتر شادمانترین ڕۆژی کۆیلایەتی من بوو. ئیدی منی بە کورسیەوە نەدەبەستەوە، بەڵام بۆ بەچێژەوە چاودێریکردنی دروستبوونی لەسەر خۆ مرۆڤێکی نوێ تەواوی ڕۆژم بە دانیشتن لە بەرامبەریدا بەسەر برد. سەرەتا هێندە متمانەی بەکارەکەی خۆی بوو، تەنانەت لەسەرەوەی لاپەڕەکەدا خۆی لە قەرەی قسەی سەمەرەی بۆچی منم نەدام. پاشان متمانەی منداڵێکی قۆشمە کە بە دوای درۆیەکی سەفا بەخشدا دەگەڕێ کەوتە سەرڕووی. بە تیلەی چاودەمبینی هێشتا لە دنیا ساخڵەمەکەی خۆیدایە، بەڵام ئەم متمانە بۆشە هێندە درێژەی نەخایەن. ئەو هەستە خۆکردەی خۆ بە تاوانبار زانینیش کە بەلای منەوە لە نمایش دەچوو زۆری نەبرد خامۆش بوو. لە ماوەیەکی کووردا گاڵتەجاری وەرگەڕایە سەر نیگەرانی و گەمە بوو بەڕاستی خۆ تاوانبارکردن ئەگەرچی بە درۆژ بێت تا ڕادەی سەرسوڕمان خۆجەی دەترسان. ئەو شتێک کە نووسی بووی بێ ئەوەی نیشانی منی بدات یەکسەر ڕەشی کردەوە، بەڵام خولیا و پەرۆش بوون بە ناخیدا چوو بۆ خوارێ و پێم وا بوو شەرمی لە منیش دەکرد.
بۆیە درێژەی بەنووسینەوەدا. لێ ئەگەر پەیڕەوی لەو جوڵەیە بکردایە کە یەکسەر بە خەیاڵی داهاتوو لە بەردەم مێزەکە هەڵستایەوە، لەوانە بوو بێ ئەوەی ئارامی خۆی بشێوێنێ ڕزگاری بووایە. ساتەکانی دواتر سەیری داڕوخاندنە لەسەر خۆیەکەیم کرد. هەندێک شتی بۆ تاوانبارکردنی خۆی دەنووسی. دوایی نووسراوەکانی بێ ئەوەی نیشانی من بدات دەدڕاند. هەر جارێک زیاتر متمانە بەخۆبوون و ڕێزی لەدەستدەدا. بەڵام دیسانەوە بە ئومێدی دۆزینەوەی لە دەستدراوەکانەوە تێ هەڵدەچەوە. بە قسەی خۆی دەبوایە دانپیانانی خراپەکاریەکانی خۆی نیشانی من بدایە. بەڵام لەگەڵ داهاتنی تاریکی تەنانەت یەک وشەی ئەو نووسراوانەشم نەدەبینی کە تا مەزرۆی خوێندنەوەیان بووم. تا ئەو کاتەی هەمووی دڕاندبوو، تووڕی هەڵدابوون. ئیدی بڕستی لێبڕابوو. بەدەم هاوار و قیڕاندنەوە بە منی گوت ئەمە گەمەیەکی دزێوی گاورانەیە. متمانەشی بەخۆی بەڕادەیەک لاوەز بوو، تەنانەت من بێ ئابڕوانە وەڵامم دایەوە و گوتم: هێندە مەکڕوزێوە لەسەر خراپەکاری ڕادەیت. لەوانەیە لە بەرامبەر نیگاکانی مندا خۆی بۆ ڕانەگیرا بێ، بۆیە لە ماڵ دەرچوو ڕۆیشت. درنگانێکی شەوێ گەڕایەوە بەهۆی ئەو بۆنی گوڵاوەی لێدەهات. وەک بۆی چووم لە ماڵەوە لەگەڵ ژنان نووست بوو. دوانیوەڕۆ ڕۆژی دواتر بۆ ئەوەی هانی بدەم لەسەر کارەکەی بەردەوام بێگوتم: خۆجا لەوە گەورەترە ئەو گەمە بچووکانە برینداری بکەن. گوتم: ئەم کارە بۆ کات بەسەربردن نا، بگرە لە پێناوی فۆربوونی شتێکدا دەکەین و هۆی گەمژەیی ئەوانەی بە گەمژە ناویان دەبین لە ئەنجامی کارەکەماندایە. ئایا ئەمە بەلای تۆوە کارێکی وەک پێویستە نژڕاکێشنیە بۆ ئەوەی یەکتری بە تەواوی بناسین؟ درێژەم دایە گوتم: مرۆڤ دەکەوێتە ژێرکاریگەری ئەفسوونی کەسێکەوە کە تا سەر کرۆک دەیناسێ، تەواو وەک ئەوەی خەونێکی ترسناکی خۆش بوێت. بەهۆی کاریگەری قسەکانی منەوەنا کە هەر هێندەی گەمە و قۆشمەکاریەکانی گرنگێکی کۆشک و سەراکان بە هەندێ وەرگرێت، بگرە بۆ متمانەیی تیشکی ڕۆژەکە دەیبەخشی. دیسان لە بەردەم مێزەکە دانیشتەوە. ئێوارەکە لەسەر مێزەکە هەستا. لە دوێنێ کەمتر متمانەی بەخۆی مابوو. شەوێ کاتێک بینیم وا دیسان بۆ کنشنەکان دەڕوات بەزەیم پێداهاتەوە. بەو جۆرە هەموو بەیانیەک وای بۆ دەچوو ئەو ڕۆژە لە نووسینەوەی خراپەکاریەکانی دەبێتەوە بە هیوای بەدەستهێنانەوەی ئەوەی لە ڕۆژی ڕابردوودا لە دەستی دابوو. لە بەردەم مێزەکەدا دادەنیشت و ئێواران دوای هەستانی شتێک زیاتر لەوانەی بەردەستی لەسەر مێزەکە دەمایەوە لەبەر ئەوەی خۆی بە سووک و چروکی دەهاتە بەرچاو. چیدی بە چاوی چووکەوە بۆ منی نەدەڕوانی. وا بیرم دەکردەوە لە ئاکامدا ئەو هەستی یەکسانیم دۆزیوەتەوە کە لە ڕۆژانی سەرەتای مانەوەمدا لای ئەو تەنیا بە خەیاڵم پێم بە هەبوونی بردبوو. زۆر لە خۆم ڕازی بووم لەبەرەوەی لێم بێزار دەبوو کارگەیشتەوەی پێم بڵێ پێویست نییە لە بەردەم مێزەکە دابنیشی. ئەمەش ئاماژەیەکی باش بوو، بەڵام ڕق و کینەی کەڵەکە بووی چەندین ساڵی خۆمم بۆ ڕام نەدەکرا. دەمیستۆڵە بکەمەوە بچمە دۆخی هێرش بردنەوە. منیش وەک ئەو تیرم ئاراستەی نیشان کرد بوو. ئەگەر بتوانم وا لە خۆجە بکەم کەمێکی تر لە خۆی بکەوێتە گومانەوە، کەمۆکەیەک لەو دانپیانانم بخوێندایەتەوە کە بە وردی لێمی دەشاردەوە و بە جوانی ڕەزیلم بکردایە، وەم دەهاتە بەرچاو ئیدی ئەو کۆیلەیە بێنەک من. ئەو مرۆڤی خراپی ئەو ماڵە بێ، نەک من. نیشانەکانی ئەمەش دیار بوون. ناوبەناو هەستم دەکرد دەیەوێ دڵنیا بێ لەوەی داخۆ پێم ڕابواردووە یان نا. وەک هەر کەسێکی لاواز و پشت بەخۆ نەبیست و کاری گەیاندبوو ئەوەی چاوەڕێی لە قاندنی سەری ڕەزامەندی من بکات. ئیدی زیاتر ڕای منی لەسەر شتە بچووکەکانی ڕۆژانە دەپرسی. لەبارەی ڕێکوپێکی جلوبەرگەکانیەوە پرسیاری دەکرد. ئەگەر وەڵامی کەسێکی بدایەتەوە لە منی دەپرسی داخۆ باش وەڵامی داوەتەوە یان نا. دەیپرسی داخۆ دەستنووسەکانیم پێجوانە و بیر لە چی دەکەمەوە بۆ ئەوەی بێئومێد نەبێ و دەست لە گەمەکە هەڵنەگرێ و ئاسوو دەبێ. جاروبەر خۆم سووک و ڕسوا دەکرد. زمانی نیگاکانی دەیگوت: تۆ قوڕت بەسەر. بەڵام چی دینەی دەتوانی زلەم تێبسرەوێنێ. دڵنیاش بووم بیری لەوە دەکردەوە خۆشی شایانی ئەوەیە زلەیەکی تێبسرەوێنرێ. زۆر بە پەرۆش بووم بزانم ئەو دانپیانانە چین وان لێکردووە خۆی هێندە بە سووکی بێتە بەرچاو لەو ڕۆژانەدا. لەبەرەوەی لەسەر سوکایەتی پێکردنی ڕاهات بووم خۆ بەخۆی خۆم بیر دەکردەوە دانپیانانەکانی زنجیرەیەک خراپەکاری پڕ و پوچ بن. ئێستا بۆ ڕازگۆیی بەخشین بەڕابردووم بەخۆم گوت بایەک و دوو وردەکاری ئەو دانپیانانەی تەنانەت دێڕێکیشم نەخوێندبووەوە دابڕێژمەوە.
بەڵام هەرچەندی دەکەم ناتوانم هیچ خراپەکاریەک بدۆزمەوە شایەن بە خۆجە بێ و هەڵسەنگی بەسەر هاتەکەم و ژیانە خەیاڵکردەکەم تێک نەدات. بەڵام دەتوانی پێشبینی بکەم هەر کەسێکی تر بووە لە جێی من متمانەی بەخۆی پەیدا دەکردەوە. پێویستە بڵێم یارمەتی خۆجەمدا بوو بۆ ئەوەی خۆی هەستی پێ بکات، داهێنانێک بکە و ئەگەر یەکجارێکی و ئاشکراش نەبێ بەردەم لەسەر خاڵی لاوازی خۆی و هاوشێوەکانی هەڵدابەوە. ئەو کاتە وا بیرم دەکردەوە ئەو ڕۆژە نزیک بۆتەوە بتوانم نەک هەر ماڵی ئەو بگرە ماڵی ئەوانی تریش وێران بکەم. خراپبوونیانم دەسەلماند و دەمشۆردنەوە. پێم وابێ خوێنەرانی بەسەرهاتەکەم ئیدی تێدەگەن دەبێ منیش لە خۆجەوە هێندەی ئەوە فێر بووبم کە ئەو لە منەوە فێر بووە. لەوانەیە ئێستا بۆیە وابیر بکەمەوە چونکە مرۆڤ لە تەمەنی پیری خۆیدا لە بەسەرهاتەکانی زیاتر بە دوای شتە هاوشێوەکاندا دەگەڕێ. پێویستە لەو کاتانەدا قینی کەڵەکەبووی چەندین ساڵە گوڕوتینی پێم بەخشی بێ و پێم وابوو بێ. شەشەم لاپەڕا 86 پەتاکە زۆر بە خێرایی تەشەنەی دەکرد، بەڵام من چەندی کردم و کۆشەم نەمتوانی لەو شتە بگەم کە خۆجە بە چاوقاویمی و ئازایەتی ناوی دەبرد. وەک چەند ڕۆژی ڕابردوش خۆم نەدەشاردەوە، خۆخزانە کونی ژوورەوە وەک ژنی نەخۆشی نەو جێگە و چەندین ڕۆژ لە پەنجەرەوە سیرکردنی دەرەوە ئۆقرەی لەبەربڕی بووم. جاروبار لە ماڵ دەردەپەڕیم و وەک سەرخۆش دەچوومە کۆچە و کۆڵانەکان، سەیری ژنانی کڕیاری بازار و کاسب و ئەربابی سەرقاڵیکار لە دوکانەکانیاندا و ئەو کەسانم دەکرد کە دوای بە خاکسپاردنی کەسوکاریان لە چایخانەکان کۆ دەبوونەوە و هەوڵم دەدا خۆم لەگەڵ پەتاکەدا ڕاپێنم. لەوانش بوو بتوانم خۆمی لەگەڵدا ڕاپێنم ئەگەر خۆجە ئەوەندە تەنگاوی نەکردمایە. شەوانە دەستەکانی خۆی کە دەیگوت بە درێژایی ڕۆژ بە دەستی خەڵکی تریەوە داوە بۆ من درێژ کرد. بۆ ئەوەی جوڵەم لێوە بێ لە چاوەڕ ڕوانیدا دەمامەوە، کوت و مد وەک ئەوەی لە خەو ڕابێت و ببینێت وا دوو پشکێک بەسەر لەشیدا دەگەڕێ و تۆش وەک بەرد لە شوێنی خۆتدا وشک بیت. پەنجەکانی کە لەوانەی من نەدەچوون بەسەر دوو سڕی بەسەر جەستەمدا دەیگێڕا و دەیپرسی. دەترسی؟ من جوڵەم لە خۆم دەبڕی. دەترسی؟ بۆچی دەترسی؟ جاریوا هەبوو بە خەیاڵمدا دەهات دەستی بگێڕمە دواوە و بیان کێشم بەیەکدا، بەڵام سوور دەمزانی ڕەفتارێکی وە دەهرتی دەکات. با من پێت بڵێم بۆچی دەترسی؟ بۆیە دەترسی چونکە نقمی تاوانیت، بۆیە دەترسی چونکە تۆ زیاتر باوەڕت بە منە وەک لەوەی من بە تۆم بێ. هەرخۆشی گوتی پێویستە لە بەردەم مێزەکەدا بنیشین و چەند شتێک بنووسینەوە. پێی وابوو ئێستا باشترین کاتە بۆ نووسینەوەی ئەوەی کە بۆچی منم، کەچی لە ئاکامدا جگە لەوەی بۆچی ئەوانی تر ئاوەهان شتێکی تری تۆمار نەکرد. یەکەم جار بوو بە لوودبەرزیەوە نووسینەکانی خۆی نیشانی من دەدا. لەبەر هەر هۆیەک بێ بیرم لەوە کردەوە لەوانەیە چاوەڕێ بکات دوای خوێندنەوەی نووسینەکانی من شەرمدان بگرێ. بەڵام نەفرەتی خۆم بۆ نەشاردرایەوە و بە خۆجەم گوت لەگەڵ گەمژەکانی لە مەرخۆیدا دەیخەمە تای هەمان تەرازووە و ئەوەشم نایە چنگی کە ئەو بەر لە من دەمرێ. لەو کاتەدا هاتبوومە سەر باوەڕێک ئەو وشانەی کاریگەرترین چەکی دەستی من بوون بە دوای ئەوەدا کاری 10 ساڵی ڕابردووم هێنایەوە بیری. لەمە ڕەو ساڵانەی بۆ دانانی بیردۆزەکەی کۆسمۆگرافی بە خەرجیدا بوون، ڕامانی چەندین ساعتە لە ئاسمان کە نرخەکەی بە تێکچوونی چاوەکانی لەسەری کەوت بوو لەبارەی ڕۆژانەوە قسەم بۆ کرد کە ئامادە نەبوو سەر لەسەر کتێبەکانی هەڵبگرێ. ئەم جاریان من بەسەر ئەودا چووم و گوتم لە کاتێکدا بکرێ خۆمان لە پەتاکە بپارێزین و بتوانین بژین بێعقڵیە ئەگەر بەلاش و حەراش خۆمان بدەینە دەممردنەوە. پەیڤەکانم هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕادەی گومان تێیاندا سزادانی ئەویان لەلایەن منەوە زیاتر دەکرد. لەو ساتەدا هەستم کرد لەگەڵ خوێندنەوەی نووسراوەکانی من خەریکە بەبێ ویستی خۆی ئەو ڕێزە دەدۆزێتەوە کە پێشتر بەرامبەر بە من هەیبوو، دواتر لە دەستیدا بوو. بە مەبەستی لەبیرکردنەوەی بەدبەختی و کڵۆڵی خۆم لەو ڕۆژانەدا چەندین لاپەڕەم بەو خەونە بەختەوەریانەوە پڕ کردەوە کە نەک بە تەنها لە شەودا بگرە لە ساتەکانی نیوەڕۆ خەونیشدا چەندی جار دەمبینین. لە دوای هۆشیاربوونەوەم بۆ لەبیرکردنی هەموو شتێکی تر بە زمانێکی شار ئامێز و بەو پەڕی وردەکاریەوە دەستم دەکرد بە نووسینەوەی خەونەکانم کە لەواتە و ڕەوتدا لێک دەچوون. لە ناودارەکانی دارستانی پژماڵەکەماندا مرۆڤگەلێکی ڕازدار دەژیان
کە ساڵانێکی درێژ بوو پەرۆشی زانینی نهێنیەکان بووین و ئەگەر مرۆڤ بیوێرابایە بچێتە تاریکایی قەراخ و دارستانەکانەوە ئەوە لەگەڵیانە دەبوو بەدۆست. لەگەڵ ئاوابوونی ڕۆژدا سێبەرەکانمان لەناو نەدەچوون، بگرە دەستە و دەستیان بە هەزاران شتی بچووکی پێویست بۆ فێربوون دەکرد و ئێمە بێماندوو بوون لە کاتی ڕاکشان لەناو پێخەفەوە فێنک و خاوێنەکانماندا هەستمان پێدەکرد. مرۆڤەکانی ناو ئەو وێنانەی لە خەونەکانمدا دەمکێشان وەک مرۆڤی جوانی سێڕەهەندی نەدەمانەوە، بگرە لە چوارچێوەی خۆیان دەهاتنە دەرێ و تێکەڵ بە خۆمان دەبوون. دایکم، باوکم و من لە باخچەی پشتەوەی ماڵەکەماندا خەریکی دانانی ئامێرگەلی پۆڵاین بووین کە دەبوو لە جێی ئێمە کارەکان لاستۆ بگرن. خۆجە بەیاگانە بوو لەوەی ئەم خەونانە تەڵەوداوی ئیبلیسین بۆ بەکێشکردنی ئەو بۆ ناو تاریکایی زانیاری نەمر، بەڵام سەرڕای ئەوەش هەرچەندە سوور دەیزانی لە هەر پرسیارکردنێک کەمێک زیاتر لە متمانەی خۆی دەدۆڕێنێ لە منی دەپرسی ئەو خەونە تەوش و تووڕەهاتانە واتەی چ دەگەێنن؟ ئایا بەڕاستی ئەو خەونانە دەبینی؟ بەو جۆرە ئەو شتەی دوای چەندین ساڵ پێکەوە بە سوڵتانمان کرد من باوەم کرد لە خەونەکانمانەوە بەرئەنجەمم بۆ داهاتووی هەردووکمان دەردەهێنا. ئاشکرایە لە کاتی تەشەنەکردنی نەخۆشیدا مرۆڤ هەروەک چۆن ناتوانێت لە دەستی ڕابکات بە هەمان شێوە ناتوانێت دەستبەرداری زانستیش بێ. هێندە چەتونیش نەبوو بە خۆجە بڵێم نەخۆشیەکە پەی بە ئەویش بردووە، بەڵام لەگەڵەوەشدا پەرۆشی زانینی خەونەکانمی خۆجە بووم. باشکرا بەدەم پێڕابواردنەوە گوێی بۆم ڕاگرت بوو، بەڵام لەبەرەوەی بە پرسیارکردنی پۆتی خۆی شکاند بوو نەیدەتوانی هێندە پێم لێ بکات بە کەوشدە و لە کاتی گێڕانەوەشدا دەمبینی قسەکانم لە ڕادەی پەرۆشی ئەو دەبەنە سەرێ. کاتێک هەستم دەکرد خەریکە ئەو دڵنیایی لە سەرەتای تەشەنەکردنی پەتاکەوە هەستی پێدەکرد شلۆق دەبێ. گەرچی ترسم لە مردن کەم نەدەبەوە، بەڵام پێم وابوو هەر هیچ نەبێ لە بەتەنیایی ترسان ڕزگارم دەبێ. بێگومان نرخی ئەمەم لە شکنجەدانی شەوانە دەدا، بەڵام ئیدی گەیشتبوومە ئەو ئاکامەی تێکۆشانەکەم لە خۆڕایی نەبووە. هەر کاتێک خۆجە دەستی لێم بەرز دەکردەوە بیرم دەخستەوە ئەو بەر لە من دەمرێ. نەزانینی ئەوانەی ناترسن و نووسینەوەی نیوە ناچڵەکانی و ئەو خەونە کامەرانانەی خۆم بیردەخستەوە کە ئەوێ ڕۆژێ خوێندبوونیەوە، بەڵام جامی ئەو بە قسەکانی مننا بە شتێکی ترپڕ بوو. ڕۆژێک باوکی یەکێک لە قوتابیەکان هات بۆ ماڵ، بەڕوویدا پیاوێکی جوامێر دیار بوو، لە گەڕەکی خۆمان دادەنیشت. من وەک پشیلەی تەمبەڵی ماڵەوە خۆم خساندبووە گۆشەیەکەوە و گوێم ڕاگرت بوو. بە دوور و درێژی لەبارەی چەند بابەتێکەوە قسەیان کرد. دواتر میوانەکەمان هاتە سەر کرۆکی مەبەست. کچی پورەکەی پاش ئەوەی پیاوەکەی هاوینی پار لە کاتی سوغدانی سەرباندا کەوتۆتە خوارێ و مردووە، بە بێوەشنی ماوەتەوە. ئێستا داخوازی کاری زۆری هەیە، بەڵام ئەو خۆجەیی بە خەیاڵیدا هاتووە چونکە لە دانیشتوانی گەڕەکەکەی بیستووە خۆجە پێشوازی لە هەندێک کەس کردووە کە بەنیاز بوون ژنی بۆ بدۆزنەوە. خۆجە کاردانەوەیەکی هێندە توندی نیشاندا من هەرگیز چاوەڕێم نەدەکرد. بە کابرای گوت ناوێ ژن بهێنێ و تەنانەت ئەگەر ژنیش بخوازێ بێوەژن ناهێنێ. بەدوای ئەوەدا میوانەکەمان بیری خۆجەی خستەوە کە محەممەد بێ ئەوەی گوێ بە بێوەژنی حەزرەتی خەدیجە بدات خواستویەتی و کردوویەتی بەژنی یەکەمی خۆی. خۆجەش گوتی ناوی بێوەژنەکەی بیستووە و گوتی تەنانەت ناکات بە نینۆکی حەزرەتی خەدیجەدا. پاشان میوانە لوت سەیرەکەمان ویستی لە خۆجە بگەێنێ کە خۆشی کابرایەکی هێندە دانسقەنیە و گوتی من خۆم بڕوا ناکەم، بەڵام خەڵکی گەڕک دەڵێن خۆجە ڕەپ و ڕاز هۆشی لەدەستداوە، کەسیش نییە سیرکردنی ئاسمانت و گەمەکردنت بە زەڕەبین و دروستکردنی ساعەتی سەیر و سەمەرەت بە باشا لێک بداتەوە. میوانەکەمان وەک بازرگانێکی چاوچنۆک کە هەوڵ دەدات بۆ شکاندنی بەهەی ئەو کاڵایی دەیەوێ بیکڕێ درێژەی دایە و گوتی خۆجە بۆ نان خواردن چۆک دانادات و چوار مشتەقی دانانیشێ، بگرە گاور ئاسا لە زەرمێز نان دەخوات. دوای ئەوەی بە تورەکە پارە بە کتێب دەدات، کتێبەکان لەسەر زەوی فڕێ دەدات و پێ بەو لاپەڕانەدا دەنێ کە ناوی پێغەمبەریان تێدایە. لەبەر ئەوەی دوای چەندین ساعت سیرکردنی ئاسمان ناتوانێ ئیبلیسی ناوهەناوی خۆی ئاسوودە بکات. لەبەر تیشکی ڕۆژ لەسەر پێخەوەکەی ڕادەکشێ و سێری بنمیچی قڕێژاوی ماڵەکەی دەکات. دەرودراوسێ دەڵێن خۆجە تەنها خۆشی بە چارەی کوڕاندا دێتەوە، نەک ژنان. ئەو پیاوەی ماڵەوە هاوجم کێتی و
چەند ڕۆژێکیشی لە ڕۆژووی ڕەمەزان خواردووە، بۆیە ئەم پەتایە بڵاو بۆتەوە. دوای ئەوەی میوانەکەمان دەرکرایە دەرەوە، خۆجە تووشی تەنگەژەی هەڵچوون بوو. دڵنیا بووم ئەو ئارامیەی لە ئەنجامی هاوسۆزی نیشاندا لەگەڵ ئەوانی تردا هەستی پێدەکرد. کۆتایی پێهاتووە. بۆ ئەوەی دوایین جەزرەبەی لێ هەستێنم گوتم ئەوانەی لە پەتاکە ناترسن وەک ئەو کابرایە دەبەنگن. شڵەژا، بەڵام ڕوونی کردەوە خۆشی لە پەتاکە ناترسێ. لەبەر هەر هۆیەک بێ خۆم قایل کرد بەوەی ئەم قسەی لە ناخەوە کردبێ. زۆر تووڕە بوو، جێیەکی نەدەدۆزیەوە دەست و قۆڵی خۆی بۆ ببات. دیسانەوە بالۆرەی گەمژەکان کەماوەیەک بوو لە بیری کرد بوو، کەوتەوە سەر زمانی و دووبارەی دەکردەوە. دوای داهاتنی تاریکی فانۆسەکەی داگیرساند و لە ناوەڕاستی مێزەکەدا داینا و داوای کرد هەردووکمان لە بەردەمیدا دانیشین. پێویست بوو چەند شتێک بنووسین. وەک دوو کوڕی زگورتی کە بۆ بەسەربردنی شەوە درێژ و نەبراوەکانی زستان گەمەی کاغەز دەکەن. لە بەرامبەر یەک لەمبەر و ئەوبەری مێزەکەدا دانیشتبوون و لەسەر کاغەزە بەتاڵەکانی بەردەمیان شتمان دەنووسیەوە. خۆمانم زۆر سیر دەهاتە بەرچاو. لەوەش سیرتر نووسینەکانی خۆجە بوو کە بەیانیانی ڕۆژی دواتر خوێندیەوە و خۆی بەخەون ناوی بردن. وەک لاساییکردنەوەیەکی خەونەکانی من، ئەویش خەونێکی گێڕایەوە، بەڵام بە هەموو شتێکدا دیار بوو ئەوە خەونێکی نەبینراوە. لە خەونی ئەودا ئێمە برابووین. خۆی ڕۆڵی براگەورەی منی بەخۆی ڕەوا بینی بوو. منیش ئاقڵ گوێم بۆ قسە زانستیەکانی ڕاگرتووە. سەر لە بەیانی ڕۆژی دواتر لە کاتێکدا تاشتیمان دەخوارد لە منی پرسی داخۆچۆن بەواتەواتی خەڵکی گەڕک سەبارەت بەوەی ئێمە دوانەین دەڕوانم. ئەم پرسیارم پێخۆش بوو، بەڵام ختووکەیەکی ئەوتۆی شکۆشمی نەدا. 2 ڕۆژ دواتر لە نیوەی شەودا هۆشیاری کردمەوە و گوتی بەڕاستی خەونێکی بینیوە، لەوانەیە ڕاستیشی گوت بێ، بەڵام من لەبەر هەر هۆیەک بێ گوێم نەدایە. شەوی دواتر گوتی لەوە دەترسێ بە پەتاکە بمرێ. بەهۆی بێزاربوونمەوە لە مانەوەی زۆر لە ماڵەوە لای ئێوارە چوومە کوچە و کۆڵانان. لە باخچەیەکدا منداڵان چوو بوونە سەردارەکان و پێڵاوە ڕەنگینیەکانیشان لە خوارەوە جێهێشت بوو. دەستەیەک ژنی چەنەباز بە دەوری کانیەکەوە ڕیزیان بەست بوو. تەنانەت بە تێپەڕبوونی منیش بەلایەندا بێدەنگ نەبوون. بازاڕ پڕ بوو لە کڕیار. هەندێک بەلەزەتەوە سەیری شەڕکەران و ناوبژیوانیان دەکرد. هەوڵم دەدا باوەڕ بەخۆم بهێنم کە پەتاکە تەوژمی خۆی لەدەستداوە، بەڵام بەبینینی ئەو دارەبازانەی یەک بە دوای یەک لە مزگەوتی بایەزیدەوە دەهێنرایە دەرێ، دەمارەکانی مێشکم گرژ بوونەوە و بە لەرز گەڕامەوە ماڵەوە. لەوەدا بووم پچمە ژوورەکەی خۆم. خۆجە بانگی کردم ئاوەرە سەیرێکی ئەمە بکە. قۆبچەی کورتەکەکەی کردبووە و ئاماژەی دەکرد بۆ دوومەڵێکی بچووک و قنچکەیەکی ژێرسکی. گوتی مەگەز هەموو شوێنێکی تەنیوەتەوە. لێ نزیک بوومەوە بە وردی سەرنجمدا پەڵەیەکی سووری بچووک بوو، دوومەڵێکی سووکەڵا وەک جێی گەستنی مەگەزێک، بەڵام بۆچی نیشانی منی دەدا. ترسام ڕووی خۆم زیاتر نزیک بخەمەوە. خۆجە گوتی جێی گازی مەگەزە، وانییە نۆکی پەنجەی خستە سەر دوومەڵەکە یان کێچە. بێدەنگ بووم نەمگوت هەرگیز جێگازی لەو جۆرەی کێچم نەبینیوە. بیانوێکم دۆزیەوە و تا ڕۆژ ئاوابوون لە باخچەکە مامەوە. هەستم دەکرد دەبێت چیدی لە ماڵەوە نەمێنم، بەڵام شوێنێکم لە خەیاڵدا نەبوو بۆی بچم. پەڵەکەی ژێرسکی خۆجە لە جێی گەستی مەگەز دەچوو، بەڵام بەقەت برینی پەتاکە گەورە و بەرین نەبوو. پاشان شتێکی ترم بە خەیاڵدا هات کە ڕەنگە هۆیەکی بۆ پیاسەکردنەکەم بەناوگیای خێرا گەشەکردووی باخچەکەدا بگێڕێتەوە. بیرم لەوە دەکردەوە پاڵە سوورەکەی لە ماوەی 2 ڕۆژدا داوسێ، وەک گوڵێک دەم دەکاتەوە و دەتەقێتەوە و خۆجە بەدەم ئازارەوە گیان دەسپێرێ. دەمیست پێی بڵێم ئەوە جێی گەستنی مەگەزی زەبەلاح و شەوگەڕی وڵاتێکی زۆر گەرمە، بەڵام هەرچەندی کۆشەم ناوی ئەو مەگەزەی خەیاڵم لێدا بوو نەدەکەوتە سەر زمانم. ئێوارە کاتێک بۆ خواردن دانیشتین خۆجە دەکۆشە خۆی کەیفساز نیشان بدات. گەمەی کرد سەری نایە سەرم، بەڵام ئەمە زۆری نەخایان. پاشان هەستی بێدەنگیمان لەسەر خواردنەکە و ساتی درێژ دوای سنگدادانی تاریکی بێ هەوە و ئارام خۆجە گوتی هەز بە بێزاری دەکەم، بیرۆکەیەکم بۆ هاتووە با بچینە بەردەم مێزەکە و شتگەلێک بنووسین. دەیگوت تەنها بەو جۆرە دەتوانێت دڵی خۆی بداتەوە، بەڵام نەیتوانی بنووسێ. من بەو پەڕی ئاسوودەیەوە دەمنووسی و ئەویش بێ کاروبار دانیشتبوو بە تیلەی چاو سەیری منی دەکرد. گوتی
چی دەنووسێ نووسی بووم چۆن دوای کۆتایی ساڵی یەکەمی قوتابخانەی ئەندازیاری لە سەرەتای پشوو بیری ماڵەوەم دەکرد و بە گالیسکەیەکی تاک ئەسپی گەڕامەوە، بەڵام لە هەمان کاتدا قوتابخانە و هاوڕێکانیشم زۆر خۆش دەویست. نووسی بووم زۆر بیری و کتێبانم کردووە کە لە پشوو لەگەڵ خۆم دەمهێنانەوە و بە تەنها لە قەراغ سەرچاوەیەکی ئەو دەمخوێندەوە. دوای بێدەنگێکی کورد خۆجە وەک ئەوەی نهێنیەک بدرکێنێ بە چرپە پرسی: ئایا ئەوانەی ئەوێ بەردەوام بەو شێوەیە بە کامەرانی دەژین؟ وامزانی دوای لێبوونەوە لە پرسیارەکەی یەکسەر پەشیمان دەبێتەوە، بەڵام هێشتا بە پەرۆشێکی منداڵانەوە سەیری منی دەکرد. منیش بە چرپە گوتم من کامەران بووم. سووکە ئیرەی پێبردنێک کەوتە سەر ڕووی، بەڵام ترسناک نەبوو. بە شەرم و دوودڵیەوە دەستی بە گێڕانەوە کرد. ئەو سەردەمەی لە درنەبوو و 12 ساڵان بووە، ماوەیەک لە تەک دایک و خوشکیدا هاتوچۆی تیمارخانەی مزگەوتی بایەزیدی کردووە، چونکە باوکی دایکی نەخۆشی گەدەی هەبووە. بەیانیان بەر لەوەی بەڕێبکەون دایکی براکەی تری لای هاوسێکان جێهێشتووە. خۆجە و خوشکەکەی و قاپی محەلەبی پێشتر ئامادەکراوی هەڵگرتووە و پێکەوە کەوتونەتە ڕێ. هەموو جارێک بە ڕێگایەکی کورد بەڵام زۆر دڵگیر بەژێر سێبەری ئەسپینداردا تێپەڕیون. باپیریان بەسەرهاتی بۆیان گێڕاوەتەوە. خۆجە حەزی لەو بەسەرهاتانە نەبوو، زیاتر ئارەزووی بینینی ناو تیمارخانەکەی کردووە. هەر بۆیە هەموو جارێک ئەوانی تری بەجێ هێشت و سەیری دەوروبەری کردووە. جارێک لەژێر قوبەیەکی زۆر گەورەدا کە تیشکی ڕۆژی دزە کردووە لە کڵاو ڕۆشنەکانەوە ڕووناکی کردوتەوە. گوێی لە مۆسیقایەک بووە کە بۆ کەسانی توش بوو بە نەخۆشی دەرونی ژەندراوە. دەنگی ئاویش هاتووە، ئاوی زێ. دواتر بە چەند ژوورێکی لە شوشە و قاپی درەوشاوی دەگمەن و ڕەنگیندا گەڕاوە. جارێک ڕێی لێون بوو دەستی بە گریان کردووە. ژوور بە ژووری تیمارخانەکە گەڕاندویانە تا عەبدوڵڵا ئەفەندیان دۆزیوەتەوە. دایکی جاروبار گریاوە. ناوبەناویش لەگەڵ کچەکەیدا گوێیان بۆ چیرۆکەکانی باپیرە ڕاگرتووە. دواتر قاپە بەتاڵەکەیان لە باپیرە وەرگرتوتەوە و گەڕاونەتەوە. بەڵام بەر لەوەی بگەنە مەڵ دایکی حەڵوای بۆیان کڕیوە و گوتوێتی بابێ ئەوەی کەس بمان بینێ بیخۆین. لەناو ئەسپیندارەکانی قەراغ ئاوەکەدا شوێنێکیان هەبووە، هەرسێکیان دانیشتون و لاقیان بۆ ناو ئاوەکە درێژ کردووە بێ ئەوەی کەس چاوی پێیانەوە بێ. حەڵوایان خواردووە. کاتێک خۆجە کۆتایی بە قسەکانی هێنا بێدەنگیەک کە ئێمە لە یەکدی نزیک دەخستەوە، باڵی بەسەرماندا کێشا و هەستێکی سەیری برایەتی لامان دروست کرد کە هەردووکمانی نائارام دەکرد. خۆجە ساتێکی درێژ بەرگەی ئەم نیگەرانی گرت. دواتر کاتێک دەرگای گەورەی ماڵێکی نزیکمان بێبیرکردنەوە و بەدەم زرمەیەکی گەورەوە پێوەدرا، خۆجە گوتی یەکەم جار لەو کاتە بەهۆی نەخۆشەکان و ئەو شوشە و قاپە ڕەنگە و ڕەنگ و تەرازوانەوە کە شیفای پێیان دەدا خۆمدایە زانست، بەڵام دوای مردنی باپیری بۆیان نلواوە جارێکی تر بچنەوە ئەوێ. ئێدی خۆجە بەردەوام لە خەیاڵی خۆیدا بیر دەکاتەوە و هەر کاتێک پێگەیشت و گەورە بوو بە تەنها بۆ ئەوێ بچێ. بەڵام ساڵێک ئاوی ڕووباری تونجا سەردەکات، نەخۆشیەکان لە جێگا دەردەهێنێت و دوور دەخێنەوە. ئاوی قڕێژ و بۆگەنی ناو ژوورەکانی تیمارخانەکە تا ماوەیەکی درێژ ناکشێتەوە. دوای کشانەوەش تیمارخانە جوان و دڵگیرەکە لە قڕ و لیتەیەکی بۆگەن و بە نەفرەت کراودا دەمێنێتەوە و تا ساڵانی درێژ خاوێن ناکرێتەوە. ئەمجاران کە خۆجە بێدەنگ بوو چیدی هەستمان بە نزیکی نێوانمان نەکرد، لە بەردەم مێزەکە هەستا بوو. بە تیرەی چاو سێبەرەکەیم دەبینی کە بە ژوورەکەدا دەگەڕا. پاشان فانۆسی سەرناوەڕاستی مێزەکەی هەڵگرت و چووە پشتمەوە. ئیدی نەسێبەرەکەیم دەبینی و نەخۆی. ویستم خۆم بسوڕێنم و سەیری بکەم، بەڵام نەمتوانی. هەستم دەکرد لە چاوەڕوانی خراپەیەکدام و نیگەرانم. دوای کەمێک گوێم لە خشەی داکەنینی جلێک بوو، بە ترسەوە ئاوڕێکم دایەوە. لە ناوقۆت بەرەو سەرەوەی ڕوود کردبوو. چووە بەردەم ئاوێنەکە، لە بەرتیشکی فانۆسەکە بە سەرنجەوە لە سنگ و سکی خۆی وردەبەوە و گوتی ئەی خوایە ئەمە چ دوومەڵێکە. بێدەنگ بووم. گوتی ئاوەرە سەیرێکی ئەمە بکە. نەمدەتوانی لە شوێنی خۆم بجوڵێم. هاواری کرد. گوتم ئاوەرە. وەگێکێک لە قوتابیەکانی خۆی لە کاتی سزادانی بەترسەوە لێ نزیک بوومەوە. هەرگیز ئەوەندە لە جەستەی ڕووتی نزیک نەکەوت بوومەوە و حەزم بەو نزیک بوونەوەیە نەدەکرد. سەرەتا ویستم باوەڕ بەخۆم بهێنم تەنها لەبەر ئەوەیە نامەوێت لێ نزیک ببمەوە، بەڵام دەبزانی لەبەر ترسانمە لە دوومەڵەکە. ئەویش لەمە حەڵی بوو.
ئەمە لەو کاتەی تاواتێ نەگات سرم لێ نزیک کردبەوە و بەجۆرێ پزیشکێک چاوم لەو دمەڵ و پەڵەکانی بڕی بوو لە ژێرلێوەوە بڵمە بڵمێکم بۆ کرد. خۆجە لە ئاکامدا گوتی دەترسی وانە؟ بۆ سەلماندنی نەترسانی خۆم هێندەی دی سرم لێ نزیک خستەوە. گوتی ترسیەوەت هەیە دوومەڵی پەتا بێ. وا ڕەفتارم کرد وەک ئەوەی ئەو وشەیەم نەبیست بێ. دەمیست بڵێم جێگازی مەگەزە، مەگەزێکی دەگمەن کە جارێک بە شوێنێکی لەشی منی شەوەی دابوو، بەڵام هێشتا ناوی ئەو بوونەوەرم بە خەیاڵدا نەهات بوو. خۆجە گوتی ئادەستێکی لێ بدە، چۆن تێدەگەی ئەگەر دەستی لێ نەدەی؟ سادەی دەستێکم لێ بدە. کاتێک بینی دەستی لێ نادەم خۆشحاڵی گرتی، پەنجەکانی بەسەر دوومەڵەکەدا هێنا و پاشان لە ڕووی منی نزیک خستەوە. کاتێک بینی وا بەڕق و نەفرەتەوە چارەی خۆم گرش کردووە، قاقایەکی بۆ کرد. لەبەرەوەی لە جێگازی بچووکی مەگەزێک دەترسم کەوتە شۆخکردن پێم، بەڵام ئەم شاگەشکەبوونەی زۆری نەکێشا. لە پڕگوتی لە مردن دەترسم. وەک ئەوەی وابوو لەبارەی شتێکی ترەوە بدوێ لە شەرم زیاتر تووڕەیی پێوە دیار بوو، تووڕەیی کەسێکی زۆر لێکراو. گوتی دڵنیایی تۆ ئەم دوومەڵەت لێ نەهاتووە، ئادەی خۆت ڕوت بکەرەوە. کاتێک زیاتر پەیداگرت وەک منداڵێک کەڕقی لە خۆش و شتن دەبێتەوە کراسەکەم داکەند. ژوورەکە گەرم و پەنجەرەکە داخرا بوو، بەڵام لە شوێنێکەوە شنەیەکی فێنکات. نازانم لەوانەیە ساردی ئاوێنەکە بوو بێ موچورکەی پێمدا هێنا بێ. لەبەرەوەی شەرمم بە دیمەنی خۆم داهاتەوە هەنگاوێکم نەو لە چوارچێوەی ئاوێنەکە چوومە دەرەوە. ئەم جارەیان لەلایەکی ئاوێنەکەدا ڕووی خۆجەم بینی، سەری لە جەستەی منی نزیک دەخستەوە. ئەو سەرە زلە کە هەموو کەس پێیان وابوو لەسەری من دەچێ ئێستا بەلای جەستەمدا لار بۆتەوە. لەپڕ بە خەیاڵمدا هات ئەم ڕەفتارەی بۆ ژەهراویکردنی ڕۆحی منە. ئەمە لە کاتێکدا من تەواوی بە پێچەوانەوە ڕەفتارم دەکرد و ساڵانێک بوو شانازیم بەوە دەکرد من ئەو فێر دەکەم. گەرچی ئەوەی بە خەیاڵمدا هات مایی پێکەنین بوو، بەڵام بۆ ساتێک وای بۆچووم ئەو سەرا ڕیشنەی لە بەرتیشکی فانۆسەکەدا شەرمی لەبەر هەڵگیراوە خەریکە خوێنم دەمژێ. لەو کاتەدا هەستم بە تاموچێژی ئەو بەسەرهاتە ترسناکە دەکرد کە لە مناڵیدا گوێم لیان بوو. لەو بیرکردنەوانەدا بووم هەستم بە پەنجەکانی کرد لەسەر سکم، دەمیست هەڵبێم و شتێک بکێشم بەسەریدا. گوتی تۆ نیتە. چووە پشتمەوە بنقۆڵ و مل و پشتگوێکانیشمی پشکنی. گوتی ئێرەشت هیچی پێوە نییە، مەگەز بە تۆی نەداوە. دەستی خستە سەرشانم و هاتە تەنیشتمەوە، وەک ئەوەی برادەرێکی سەردەمی منداڵی ئەو بم و گرەی دڵی خۆیم بۆ بکاتەوە. بە پەنجەکانی پژمەلی گوشی و منی بۆ لای خۆیەوە ڕاکێشا. گوتی وەرە با پێکەوە سەیری ئاوێنە بکەین. سەیری کردم و لە بەرتیشکی درەوشاوی فانۆسەکەدا جارێکی تریش لە یەکچوونی لە ڕادەبەدەری نێوان خۆمانم بینی. بیرم کەوتەوە کاتێک لە بەردەم دەرگای والی سادق پاشا چاوەڕێم دەکرد و یەکەمین جار خۆجەم بینی. هەمان ئەو هەستەی ئێستام لا دروست بوو. ئەو کات کەسێکم بینی بوو کە دەبوو خۆم بوومایە. ئێستاش بیر دەکەمەوە دەبێ ئەویش کەسێک بێ وەک من. هەردووکمان یەکێک بووین. ئێستا ئەمەم جۆرێ ڕاستیەکەی ڕوون داهاتە بەرچاو، وەک ئەوەی دەست و پێم لە کۆت و زنجیردا بێ. بە گۆجی هەستامە سەر پێ. بۆ خۆ دەرباسکردن جوڵەیەکم کرد. بە جۆرێک بڵێ بمەوێ بۆم دەربکەوێ ئاخۆ منم بە پەلا دەستم بە قژمدا هێنا. ئەوی زۆر شارەزایانە و بێ ئەوەی هاوشێوەی ناو ئاوێنەکە تێک بدات هەمان شتی کرد. لاسایی نیگاکانیشی کردمەوە. ئەو شێوەی ڕاوەستانی سەرم و سەرسوڕمانیشم کە من توانای سیرکردنم لاوێنەکەدا نەبوو. لە ترساندا بۆم نەدەکرا نیگای لەسەر هەڵبگرم. دووبارە دەکردەوە وەک منداڵێک کە لاسایی قسە و جوڵەکانی هاوڕێیەکی بکاتەوە و پەستی بکات شاگەشکە بوو. نەڕاندی پێکەوە دەمرین. لە خەیاڵی خۆمدا گوتم چ تووڕە هاتێکە، بەڵام ترساشم. ئەو شەوە یەکێک بوو لە ترسناکترین ئەو شەوانەی لەگەڵ ئەودا بەسرم بردبوو. پاشان گوتی هەر لە سەرەتاوە لە پەتاکە ترساوە و هەموو شتێکیشی بۆ تاقیکردنەوەی من کردووە. وەک کاتێک جەلادەکانی واڵی سادق پاشاش منیان بۆ کوشتن داوەتە پێشخۆیان، یان وەک ئێستا کە خەڵکانی تر ئێمە بە جومک دەزانن. پاشان گوتی ڕۆحت لە لەپی دەسمدایە، کوتومت وەک چۆن کەمێک لەمەو پێش لاسایی جوڵەکانتم کردەوە. لەمە دوا بیر لە هەرچیەک بکەیتەوە من پێی دەزانم، هەرچیش بزانی من بیری لێ دەکەمەوە. دوایی لێمی پرسی ئاخۆ لەو ساتەدا بیر لە چی دەکەمەوە؟
منیش جگە لەو هیچ شتێکی تر لە خەیاڵمدا نەبوو. گوتم بیر لە هیچ ناکەمەوە، بەڵام گوێی لێم نەدەگرت، چونکە بۆ تێگەیشتنە تەنها بۆ ترساندنی من دەدووە و گەمەی لە تەک ترسەکەی خۆیدا دەکرد و مەبەستی بوو منیش بەشی خۆم لەو ترسە بەرکەوێت. سەرنجمدا بوو تا زیاتر هەست بە تەنیایی بکردایە مەیلی شەڕانگێزی زیاتر دەبوو. کاتێک دەستی بەسەر ڕووی هەردووکماندا دەگێڕا دەیویست بە ئەفسوونی ئەو لێکچوونە سەیرەمان سەرسام بکات و لە من زیاتر دەهاتە جۆش. من وای بۆ دەچووم دەخوازێ ڕەفتاری خراپ بنوێنێ. بەخۆم گوت لەبەرەوەی لە دڵەوە ڕازی نییە یەکسەر دەست بە شەڕانگێزی بکات منی لەبەردەم ئاوێنەکەدا ڕاگرتووە و پشتی ملم دەگوشێ. بەڵام هێندەش تووڕەهات و بێچارە نەدەهاتە بەرچاوم. مافدار بوو. منیش دەمویست قسە و ڕەفتارەکانی ئەو بکەم. لە پای ئەوەی دەست پێشخەری نواندبوو توانی بووی گەمە بپەتاکە و ترسینە و ئاوێنەکە بکات. ئیرەییم پێدەبرد. بەڵام سەرباری ئەو هەموو ترس و بیرکردنەوەم لە پەیبردن بەو شتانەی تایبەت بە خۆم بوون و پێشتر بیرم لێ نەکردبوونەوە کردم و کۆشام نەمتوانی خۆم لەم هەستا ڕزگار بکەم کە هەموو ئەم شتانە گەمەن. پەنجەکانی شل کردبوو، چیدی پشتەملمی نەدەگوشی، بەڵام من لەبەردەم ئاوێنەکە نەدەکشامەوە. خۆجە دواترێ گوتی من وەک تۆم لێ هاتووە، ئیدی دەزانم چۆن دەترسی. من بووم بە تۆ، تێگەیشتم چی دەڵێ، بەڵام هەوڵمدا ئەو فاڵگرتنەوەیە کە ئەمڕۆ گومانم لە ڕازبوونی نیوەی نییە بە تووڕەهات و منداڵانە دابنێم. لافی ئەوەی لێدا کەوا جیهان وەک من دەبینێ. دیسان دەیگوت ئەوان چۆن بیر دەکەنەوە و چۆن دەویستن. من ئێستا هەمووی تێدەگەم. نیگای لاوێنەکە دوورخستە و سەیرێکی مێزەکە کە تیشکی فانۆسەکە نیوەی ڕوونا کردبەوە و سەیری پەرداخ و کورسی و شتەکانی تری کردو کەمێک قسەی کرد. دواتر گوتی گوایە ئەو شتانەی پێشتر لەبەر نەبینینیان نەیدەتوانی گوزەرایان لێ بکات ئێستا دەتوانێت دەریان ببڕێ. بەڵام من پێم وابوو خۆی لە خشتە دەبرد، چونکە وشەکانیش و شتومەکەکانیش هەمان ئەوانەی پێشوو بوون. تاکە شتی نوێ لەوێدا ترسەکەی بوو، ئەوەش نا بگرە شێوازی هەڵکردن لەگەڵ ترسەکەیدا. بەڵام من پێم وابوو ئەو شێوازی هەڵکردنە کە من ئێستاش ناتوانم ڕوونی بکەمەوە شتێکی نوێ یان گەمەیەکی نوێی ئەو بوو لە بەردەم ئاوێنەکەدا. پێدەچوو پێویستی خۆی بوو بێ. گەمەکەی لادەدایەوە لاوە و گڕگڕ دەگەڕایەوە سەر دوومەڵەکە و دەیپرسی ئاخۆ جێگازی مەگەزە یان پەتایە. پاشان گوتی دەیەوێ من هەموو شتێک لەو شوێنەوە کە تیایدا ڕاوەستا بووم دەست پێ بکەمەوە. هێشتا نیوەڕوود بووین و لەبەردەم ئاوێنەکە نەکشابووینەوە. پێشنیازی وابوو ئەو بێتە جێی من و منیش بچمە جێی ئەو. بۆ ئەمەش ئەوەندەمان بەس بوو جلوبەرگی خۆمان بگۆڕینەوە و ئەو ڕیژ بتاشێ و منیش ڕیژ بەر بدەمەوە. ئەم بیرۆکەیە لە یەکچوونی ئێمەی لاوێنەکەدا ترسناکتر نواند. دەمارەکانی مێشکم بە تەواوی ئاوسان. گوێم ڕاگرت ئەگەر وا بووایە دەبوو من ئەوم ئازاد بکردایە. زۆر بە شادومانیەوە باسی ئەو شتانی دەکرد کە دوای ئەوەی لە جێی من دەچێتەوە وڵاتەکەم لەوێ دەیانکات. هەرچیەکم لەبارەی منداڵی و گەنجایەتی خۆمەوە بێگێڕا بووەوە هەر هەمووی بە بچووکترین وردەکاریەوە لە هۆشی خۆیدا پاراست بوو. زۆریش تەرم سوڕما کاتێک بینیم بە پشبەستن بە وردەکاریانە و بەپێی بۆچوونی خۆی لە خەیاڵی خۆیدا جیهانێکی سەیر و دەرەوەی ڕاستی خوڵقاندووە. وەک ئەوە وابوو ژیانم لە ژێر دەستی خۆم دەرچوو بێ و لە دەستی ئەودا ئاڕاستەی شوێنی تر بکرێ. منیش هیچ ترم لە دەست نەیەت جگە لەوەی وەک ئەوەی خەون ببینم و لە دوورەوە سەیری ئەو شتانە بکەم کە بەسرم دێن. بەڵام گەڕانەوەی ئەو لە بری من بۆ وڵاتەکەم و ئەو ژیانەی لەوێ بەسەری دەبات ڕەهەندێکی گاڵتەجارانەی هێندە سیر و سادەی تێدا بوو. بە جۆرێک منی بە تەواوی لە باوەڕپێهێنانی دووردەخستەوە. لەلایەکی ترەوە سرم لە لۆجیک و گونجانی وردەکاریەکانی ناوخەیاڵی ئەو سوڕما بوو. لە ناخەوە دەمویست بڵێم کەواتە بۆی هەیە شتی واش بقەومێ و منیش بتوانم وابژیم. لەو سادەدا تێگەیشتم بۆ یەکەم جار پێم بە شتێکی قوڵی تایبەت بە ژیانی خۆجە بردووە. بەڵام لە ڕەوشێکدا نەبوو بتوانم بڵێم ئەو شتە چییە. ئەوەندە نەبێ بەسەر سوڕمانەوە گوێم بۆ ڕەفتار و کردەوەکانی دنیای کۆنم ڕاگرت بوو. کە ساڵانێک بوو بەتاسەوە بیرم لێ دەکردەوە و ترسی پەتاکەم لەبیر چوو بووەوە. بەڵام ئەمە زۆری نەخایاند. ئەمجار خۆجە داوای لێم کرد پێی بڵێم ئەگەر بچمە بەرگی ئەوەوە چی دەکەم. لە یەکچوونەکەمان ڕاوەستانی سەیری من لەو بارەدا بەدەم هەوڵدانمەوە بۆ ئەوەی بڕوا بەخۆم بهێنم دوومەڵەکە جێگازی مەگەز نەبێ هیچی تر نییە. منی بەڕادەیەک پەس کردبوو بە جۆرێک هیچ شتێکی ترم بە خەیاڵدا نەدەهات.
کاتێک زۆری بۆم هێنا بیرم کەوتەوە گوتم ماوەیەک لەمەوبەر ئەوم لە خەیاڵدا بووە لە گەڕانەوەمدا بۆ وڵاتەکەم بیرەوەریەکانم بنووسمەوە. هەر ئەوەندەی گوتیشم لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان چیرۆکێک لە بەسەرهاتەکانم پێک بهێنم و بینووسمەوە. ئەو بە نەفرەت و بە چاوی سووکەوە بۆ میڕوانی. ئەو ڕایوا بوو هێندەی ئەو من دەناسێ، من هیچ کات ناتوانم ئەوەندە ئەو بناسم. پاڵێکی پێمەوە ناو خۆی بە تەنها چووە بەردەم ئاوێنەکە. ئێستا ئەو پێم دەڵێ چیم بەسەردێ ئەگەر بێت و ئەو بچێتە پێستیمنەوە. دەست پێک گوتی دوومەڵەکە برینی پەتایە و دەمرێ. پاشان باسیەوەی کرد چۆن بەر لە مردنم بەدەست ئازارەوە دەناڵێنم. لە مردن خراپتر ترستە لە مردن. چونکە تا ئێستا خۆت بۆ ئامادە نەکردووە. کاتێک خۆجە باسی چۆنیەتی نقمبوونی منی لە ئازارەکانی نەخۆشیدا دەکرد لە ئاوێنەکە دوورکەوتبووەوە. پاشکەمێک بینیم لەسەر پێخەفە پەرت و بڵاوەکەی سەر زەوی ڕاکشاوە و باسی ئەو ئێش و ئازارە چاوەڕوانکراوەکانی من دەکات. دەستێکی نابووە سەرسکی وەک بڵێ خستبێتە سەر شوێنی ئەو ئازارانەی باسی دەکرد. ڕێک لەو کاتە بانگی منی کرد بە ترسەوە چوومە تەنیشتی. بەڵام دەست بەجێ پەشیمان بوومەوە چونکە دیسان هەوڵیدا دەستم پێدا بهێنێ. هەرچۆنێک بێ ئیدی بڕوام بە خۆم هێنا ئەوە تەنها جێگازی مەگەزێک بێ، بەڵام سەرباریەوەش هەر دەترسام. تەواوی شەو بەو جۆرە بەسەرچوو بە مەبەستی ئەوەی نەخۆشی و ترسەکەی تووشی من بکات پەیتا دووبارەی دەکردەوە کە من ئەوم و ئەویش منە. لە دڵی خۆمدا گوتم ڕەنگە لەبەر چێژ وەرگرتنی بێ لەوەی لە پێستی خۆی دەرچووە و سەیری خۆی دەکات وەک کەسێک بێوێ لە خەو بێدار بێتەوە. بە خۆم دەگوت گەمە دەکات چونکە خۆشی ئەو وشەی گەمەی دەگوتەوە، بەڵام لەلایەکی دیشەوە چین ئارەقەی دەردەدا وەک کەسێک نا کە لە ژوورێکی گەرمدا بەدەست وشە خنکێنەرەکانەوە تەنگاو ببێ بگرە وەک نەخۆشێکی کەم ئەندام. لەگەڵ تاریکی و ڕوونی بەیان ئەو لەبارەی ئەستێرەکان و مردن، فاڵگرتنەوەی درۆ و بێبنەما، گەمژەیی سوڵتان بەواتایەکی تر، بێوەفایی سوڵتان، گەمژە خۆشەویستەکانی خۆی، ئێمە و ئەوان و لەبارەی ویستی خۆی بۆ بوون بە کەسێکی تر دەدووە. چیدی گوێم لێ نەگرت و چوومە ناو باخچەکە. نازانم لەبەرچی بوو چەند بیرۆکەیەکی تایبەت بە نەمری لە کتێبێکی کۆندا خوێند بوومەوە. هاتەوە بیرم جگە لە پۆلێک چۆلەکە کە بەسەر دارمازوەکانەوە دەیانگیراند و لەم چڵەوە بۆ ئەو چڵ دەفرین لە دەرەوە هەستم بە هیچ چرپە و جوڵەیەکی تر نەکرد. بێدەنگێکی سەرسوڕهێنەر بیرم لە ژوورەکانی تری ئەستەمبوڵ و توشبوانی پەتاکە کردەوە. لە دڵی خۆمدا گوتم ئەگەرەوەی خۆجە پەتا بێت ئەوە تا مردن درێژە دەخایەنێ، ئەگەر نا هەر هیچ نەبێ تاونبوونی ئەو دوومەڵە سوورە. ئیدی هەستم دەکرد ناتوانم لەوە زیاتر لەم ماڵە بمێنمەوە. کاتێک چوومەوە ژوورەوە بە هیچ شێوەیەک بە خەیاڵمدا نەهات بۆ کوێ هەڵبێم و خۆم لەکوێ بشارمەوە. ئەوەندە نەبێ کە پێم وابوو پێویستە شوێنێکی دوور لە خۆجە و لە پەتاکە بێ. چەند پارچە جلوبەرگێکی خۆمم خساندە توورەکەیەوە. تەنها ئەوەندەم دەزانی ئەو شوێنە دەبێ ئەوەندە نزیک بێ کە بێ ئەوەی دەستگیر بکرێم بتوانم بۆی هەڵبێم. هەر ئەوەندە و بەس. حوتەم لاپەڕا سەڵویەک کەمۆکەیەک پۆڵم پێکەوە نابوو کە لە کاتی خۆیدا کەم و کرد لە خۆچەم دزی بوو. لێرە و لەوێش بڕێکی ترم پەیدا کردبوو. پێش ئەوەی لە ماڵ دەربچم پولەکانم لە شوێنی شاردنەوەیان لە گۆرەویەکی ناو سندوقی ئەو کتێبانەی چیدی نەدەخوێندرانەوە دەرهێنا. دواتر لە ڕووی فزولەوە چوون بۆ ژوورەکەی خۆجە. پانۆسەکە داگیرسا بوو، خۆشی لە ئارەقەدا نقم بوو نووسە بوو. سەرم لە بچووکی ئەو ئاوێنەیە سوڕما